هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. پێرستی بابەتەکان. پێشەکی هەموو بوون ئاوێنەیەکە، کرێکارانی فکر لە داهاتوودا، وێنەی مرۆڤی فیداکار، ئەفسوونی ئیسلام، بەزەیی، بەختەوەری، خۆشەویستی، مرۆڤی نوێ، چەند ئامۆژگاریەک، سروشتی شێوێنراو، ژانی پیرۆز، هێزی دوعا و پاڕانەوە، تەلیسمی کات، دایک، چاخی خێرایی یان نزیک بوونەوەی کات، ئاژاوە و باوەڕ، بتی زانست، پەرە و دنیایەکی نوێ، پشتکردن لە زانست و زانیاری، ڕابەر، هەناسەکانی دڵ، نوێژ، وەفا، ڕوانگەیەک، وتە. پێشەکی خوێنەری هێژە. ئەم کتێبەی بەردەستت چەند وتارێکی هەڵبژێردراوی زانای مسلمان محەممەد فەتحوڵڵا گولەنی لەخۆگرتووە. کاتی نووسرانی ئەم وتارانە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دەرچوونی گۆڤاری سزنتی لە ساڵی 1970 و ساڵانی دواتر کە لە شێوەی سەروتاردا لەو گۆڤارەدا بڵاو بوونەتەوە. نووسەر تا ئەمڕۆژ بەردەوامە لە نووسین لە گۆڤاری ناوبراودا، هەرچەندە موتارانە لە چەند کاتێکی جیا و شوێنی جیا و بارودۆخی جیادا نووسراون، بەڵام لە نێوخۆیاندا خاوەنی یەکێتی و تەواوکارین و جیهانبینی و بۆچوونی نووسەرەکەیان دەردەخەن لە مەڕ چەندین بابەتی جۆراوجۆری مرۆیی و جیهانی و ئاینی و مێتافیزیکی. ئەم وتارانە زادەی خەمێکی قوڵ و عاشقێکی فراوان و دڵێکی بەسۆزن کە هەر یەکەیان پاش ژان و ئازارێکی زۆر لەدایک بوون و لە سەردەمانێکی تایبەتدا بیری نووسەر و کۆمەڵگای نووسەریان بە خۆیانەوە خەریک کردووە. هەر بۆیە چەند نووسینێکی گەرم و گوڕ و تەڕ و پاراون و لە هەناو و ویژدانی زانایەکی خەمخۆر و بە ئەزموونەوە هاتوونەتە دەر. ئامانجیان دۆزینەوەی چارەسەرێکە بۆ هەموو ئەو کێشە و تەنگەژانەی کە وڵاتی تورکیا و دنیای ئیسلامی بە تایبەتی و جیهان بە گشتی پێیانەوە جیرۆدەن. کەواتە بەلاتەوە سیر نەبێ ئەگەر لە هەموو دێر و پەرەگراف و لاپەڕەیەکیدا دڵێکی بەجۆش و ڕۆحێکی پڕ لە جوانی و گیانێکی نوێ و زیندوو تیایدا نمایان بێت. محەممەد فەتحوڵڵا گولەن موسڵمانێکی جیهانیە، هەروە کوڕی کۆمەڵگەی ڕۆژهەڵات و ئیسلامە و لە باوەشیدا گەورە بووە و بە جوانیەکانی گۆش بووە و بە خەم و ئازارەکانی دڵی گوشراوە، بە هەمان شێوە خاوەنی زمانێکی جیهانیە و لە نزیکەوە ئاگاداری دوایین ڕوودا و پێشاتەکانی دنیایە و گاه ڕەخنە لەلایەنە خراپەکانی شارستانیەتی نوێ دەگرێت و گاه ڕەچەتە و چارەسەر و دەرمان پێشکەش بە زامە مادی و معنەویەکانی مرۆڤی نوێ دەکا. شایانی ئاماژەیە گولەن هەڵگیری هەمان جیهانبینی زانای گەورەی کورد سعیدی نورسیە و درێژە پێدەر و هێنەرەدی وەسێتی کاری ئیجابی ئەوە و زمانێکی جیهانیە بۆ گەیاندنی پەیام و خەمەکانی ئەو. لەمڕۆوە هیوادارین خوێنەرانی کورد زمانیش لێی بێبەش نەبن و ئەگەر لە دەلاقەیەکی بچووکیشەوە بێ ئاشنا ببن بە کەسایەتی هەمەڕەنجی ئەم زانایە. محەممەد فەتحوڵڵا گولەن لە ساڵی 2013دا لەلایەن گۆڤاری تایمەوە بە کاریگەرترین کەسایەتی ساڵ هەڵبژێردراوە و لە جیهاندا بە پشتیوانیکردن لە ئازادی و مافی مرۆڤ و بەها مرۆڤیەکان و دیموکراسی و ئاشتی و لێبوردەیی و یەکتر قبوڵکردن و دیالۆجی نێوان ئاین و شارستانیە جیاوازەکان دەناسرێ. هەروەک بە هەڵوێستە توندەکانی بەرامبەر بە هەموو جۆرەکانی تیرۆر دەناسرێتەوە و ڕاستەوخۆ لە دوای ڕووداوەکانی 11 سێپتێمبەر وتارێکی بەناوبانجی لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاو کردەوە و تیایدا جەختی لەسەر ئەوە کردەوە کە نە مسلمانی ڕاستەقینە دەکرێت تیرۆریست بێ، نە تیرۆریستیش دەکرێت مسلمانی ڕاستەقینە بێ. لە ناوخۆی تورکیا و دەرەوەیدا چەندین کتێب و لێکۆڵینەوە و نامەی ماستەر و دکتۆرا لە سەربیر و بۆچوون و بەرهەمەکانی نووسراون. لە ژیانی شەخسی و ڕۆژانەشیدا سادەیی و خاچی بوون و خۆ بەکەمزانین گرنگترین سیفەتێتی. ئەمڕۆ ئەو خۆشەویست و لایەنگرانەی نووسەر کە ئیلهامیان لە ژیان و بۆچوون و جیهانبینی ئەو وەرگرتووە بە هەر چوار لای دنیادا، هەر لە ناوجەرگەی ئاسیاوە هەتا ئەمریکای لاتین و هەر لە سیبیریاوە هەتا وڵاتە هەرە چەپەک و دوورە دەستەکانی ئەفریقا، هەر لە ئەوروپاوە هەتا ئاسیای ڕۆژهەڵات بڵاو بوونەتەوە و پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و
فرەککلتوری و بەهامرۆیەکان دەگەێن و لە ڕێگەی کردنەوەی قوتابخانە و ڕێکخراوی خێرخوازی و سنتەری دیالۆگەوە ڕوویەکی جوانی ئیسلام و مسلمانان پیشان دەدەن. خوێنەری ئازیز، ئەم کتێبە پێکاتووە لە چەند وتارێک کە لە 9 کتێبی جیاوازەوە هەڵبژێردراون. ناوی کتێبەکانیش بەم شێوەیەن: چاخ و نەوە، مرۆڤ لە ناوەندی گەرداوی قەیرانەکاندا، بەرەو بەهەشتی لە دەستدراو، پارچە ئاڵتونیەکانی کات، ڕۆژانی بەهار، فیکرە سەوزبووەکان، ئاسۆی ڕووناک، بزوتنەوەیەک کە مۆدێل و نمونەکانی لە ناوخۆیدایە، هاوارەکانی بێدەنجی. وەکو لە ناونیشانی کتێبەکانەوە دەردەکەوێ، لە ڕاستیدا ئەم زنجیرە کتێبە هەمویان یەک کتێبی دوور و درێژن و تیایدا هەنگاو بە هەنگاو جیهانی فیکری نووسەر دەناسێنن. سەبارەت بەم کتێبەی بەردەستی شت، نووسەر سەرەتا لە هەموو بوون و ئاوێنەیەکە و ڕوانگەیەکدا بوونەوەران توێ دەکات و لە هەموو پارچەیەکیدا نیشانەکانی بەدیهێنەر هەڵدەگۆزێت. لە وەفا و بەزەیی و بەختەوەری و خۆشەویستی و دایکدا تیشک دەخاتە سەرچەند بابەتێکی هاوبەشی مرۆڤەکان و بانگمان دەکا بۆ سەر لە نوێ بایەخپێدانیان. لە ئاژاوە و باوەڕ و سروشتی شێوێندا و بتی زانستدا پەنجە دەخاتە سەرچەند کێشەیەکی هەنوکەیی کۆمەڵگەی مرۆیی، پاشان لە ڕابەر و وێنەی مرۆڤی فیداکار و کرێکارانی فکر لە داهاتوودا و بەرەو دنیایەکی نوێدا وێنەی ئەو تاک و کۆمەڵگەیە دەچێشێ کە ساڵانێکە نووسەر و کۆمەڵگاکەی حەسرەتی بۆ دەچێشن و چاویان لە ڕێیەتی. اینجا لە پشتکردن لە زانست و زانیاریدا بێمانایی دوورکەوتنەوە لە زانست نیشان دەدات و هانمان دەدا بۆ گرنگیدان بە پێشکەوتنی زانست. لە کۆتاییدا هیوادارین ئەم کتێبە سوودی بۆ خوێنەرانی کورد زمان هەبێت و لەم کڵاو ڕۆژنەیەوە ئاشنایان بکات بە دنیایەکی نوێ و ببێت بەمایەی دەوڵەمەندکردنی پاشخانی فکری و ڕۆحیان و توێشویەک بێ بۆ ئێمەش لە ڕێگەی دوور و درێژی ئەبەدیەتدا. سەبارەت بە وەرگێڕانی ئەم کتێبەش جێخۆیەتی دان بەوەدا بنین کە کارەکەمان ئاسان نەبووە و هەوڵێکی زۆرمان داوە بۆ گواستنەوەی ئەو خۆشەویستی و جۆش و خرۆش و شێعریەت و ژان و جوانیەی کە لە هەموو یەکێکی دێڕەکانیەوە دەچۆڕێت. بەڵام هیچ کارێک بێ هەڵە و کەم و کورتی نییە و هیوادارین لە داهاتوودا کەسانێکی شیاو دەربەپەڕنە مەیدان و مافی تەواوی خۆی پێ بدەن. تۆش ئەی خوێنەری هێژە بانکێشتت دەکەین بۆ خوێندنەوەی لەسەر خۆ وردی ئەم کتێبە. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. هەموو بوون ئاوێنەیەکە. لەم جیهانەدا هەموو شتێک ئاوێنەیەکە. ئەو نیشان دەدات و زمانێکی گۆیایە باسی ئەو دەکات و نەغمەیەکە ئەو دەدەرچێنێت. مرۆڤ و بوونەوەران و هەموو جیهان بە دەنگ و بێدەنجیان، بە وەستان و جوڵەیان، بە بوون و بە بەرهەمەکانیان هەمیشە شایەتی لەسەر ئەو دەدەن. بە ئەندام و فەرمانەکانیان ئەو دەڵێنەوە، بە مانا و ناوەڕۆکیان ئاماژە بە ئەو دەکەن، بە شکڵ و شێوە و ڕەنجیشیان وەک سێبەرێکن لە چاو ڕووناچی بوونی ئەودا. با ئەوانەی نایبینن نەیبینن، بەڵام ئەوانەی کە چاویان لەگەڵ بەسیرەتیاندا یەکی گرتووە و مافی نیعمەتی بینین دەدەن، ئای چ شتانێک سەبارەت بەو لە هەموو شتێکدا دەبینن و چ دەنگ و چ وشەیەک دەبیستن لە درەوشانەوە جیاوازەکانی ئەوەوە. ئەگەر دڵەکان کراوە بن بەڕووی ئەودا و چاوەکانیش بێ پەردە بن، ئەمە لەوانەیە بۆ هەموو کەسێک بە هەمان ئاست مەیسەر نەبێ. هەر کاتێک لە کتێبی بوونەوەران بڕوانین و بە وردی بکەوینە خوێندنەوەی، هەر کاتێک لە پێشانگای گۆی زەویدا بگەڕین و تەماشا بکەین، هەموو شتێکی ناوی زیاتر کەمەندکێش و پتر مەستمان دەکات. ئەوانەی کە بە ناوی بەدیهێنەرەوە بۆ بوونەوەران و ڕووداوەکان ناڕوانن یاخود ناتوانن بڕوانن، ئەم سیحر و ئەم مانە و ئەم ناوەڕۆکەی ناوی نابیستن، ئەم جوانی و ڕێکوپێکی و نەرمی و ناسچەی ناوی نابین و هەز بەویست و ئیرادە و دانایی پشت هەموو بەدی هاتوان ناکەن. ئەمە لە حاڵێکدا کە هەموو دەمێک بوونەوەران ئەفسونێکی سحری بەسەریاندا هەڵدەکات و وەک چێڵگەی گوڵان دەشنێتەوە سروشت، چەپکەکانی ڕووناچی دەبارێنن، وەک ئەوەی بە میهرەبانیەوە بەسەرماندا بڕژێن. شەماڵەکان هەموو ساتێک بە نەرمونیانێکی جیاوازەوە دەست بە هەموو لایەکماندا دەهێنن و بە 1001 بۆنەوە هەڵدەکات. بەڵێ لە چاوی ئەو کەسەدا کە دیدگای خۆی ڕێک خستووە، گشت گیاندار و بێجیانێک بە بەژن و باڵاکەی پەنجە بۆ ئەو درێژ دەکات و کاتێک بۆ ئێمە پێدەکەنن ئاماژە بە ئەو دەکەن و مانەکانی تایبەت بە ئەو لە شێوەی تابلۆی ڕەنجیندا دەردەخەن و
دیمەنگەلێکمان دەخەنە پێشچاو کە دڵ لە تەمەشاکردنیان تێر ناخوات. ئای چ دەنگ و چ مۆسیقایەک دەدەن بە گوێماندا، لە چاوماندا سەرانسەری بوون لە حاڵەتی عەشق و بەیەکگەیشتندایە و ئێمەش تاو تاو بەشداری ئەم ئاهەنگە دەکەین و بە ئەندازەی فراوانی ئاسۆمان تامی سەرمەستی دەچێژین و لە هەموو هەناسەدان و دانەوەیەکیدا یادی ئەو دەکەینەوە. چەند ڕوانینمان ڕوونتر بێت ئەوەندە جیاوازتر هەست بە دەنگ و ڕەنگەکانی چواردە ورمان دەکەین و وەک ئەوەی لە زمانی هەموو شتێک تێبگەین هەموو جوڵەیەکمانەی جیاوازی لێ دەردەهێنین و گشت دەنگێک جیاوازتر لێک دەدەینەوە. هەر لەو گژ و جیا و درەختانەی لە دەوروبەرماندا دەلەرێنەوە هەتا ئەو باڵندانەی بەسەرماندا تێدەپەڕن، هەر لەو زیندەوەرە وردیلانەی لەژێر پێماندا ژیانێکی ڕاکەڕاک بەسەر دەبەن، هەتا ئەو بوونەوەرە مەزنوزە بەلاحانەی کە ترس دەخەنە نێودڵەوە، هەر لە چێڵگەی بوونەوەرانەوە هەتا مرۆڤ کە وەک دەست و قاچ و چاو و گوێ و زمان و لێوی درەختی بوونەوەران وایە. بەڵێ لە هەموو شتێک و لە هەموو تەنێکەوە نامەی پەرلەدار و بێپەرلە وەردەگرین و هەوڵ دەدەین بیخوێنینەوە و نهێنیەکەی ناوی بکەینەوە. چەند لە نهێنیەکانی شتێگەیشتین ئەوەندە زیاتر ڕۆدەچین و بە دنیای ناوەوەماندا دەکرێینەوە و ئەوەندەی تر شاباڵ دەگرین. خۆشبەختی بۆ ئەو کەسەی دەتوانێت ئەمە بکە تا ئەوەی چڕ دەبینەوە لە دیوی ناوەوەی هەموو شتێکدا. ئیتر بۆ کەسێکی لەم جۆرە جیهان و بوونەوەرانی ناوی کتێبێکی مانادارە و ئەم کۆشکە سحر ئامێزەی دنیاش دەبێت بە پێشانگایەک و سەرگوزشتەی ژیانیش دەگۆڕێت با گەشتێکی بەچێش بەرەو ئەبەدیەت. پاشان ئەو کەسە بەو شتانەدا کە دەیان خوێنێتەوە و دەیان بیستێت هەست دەکات زیندووە و تاوای لێدێت هەموو تەمەنی دەبێت با مەلەیەک لە ئاسۆکانی دڵ و ڕۆحدا هەتا بوون و ئەو دیوی پەردەی بوون بکرێنەوە بەڕووی ویژداندا. ناسین و خۆشویستنی ناو ئەو کەسە دەگۆڕێت بە عەشق و تاسەیەکی قوڵ. ئیتر لە هەموو شتێکدا ئەو دەبیستێت و هەست بە ئەو دەکات و هەموو تەنێک پەیوەست دەکات بە ئەوەوە. ژیان لە چاوی ئەودا زۆر جوانتر دەردەکەوێت. هەموو شتێک زمان و شێوەی دەگۆڕێت و پێناسێکی سحر ئامێزی بۆ پەیدا دەبێت. ڕۆحیش کە گشتێ بینیە ڕووکەشەکانی تێپەڕاندووە ئای بێدار دەبێتەوە بەسەر چ ڕازگەرێکی مەحرەمدا کە تا ئەو کاتە بوخچەیان نەکراوەتەوە. بەڵێ ئەگەر سنووری لاشە و ماددە تێبپەڕێنین سەرانسەری بوون بە شێوەیەک دەبینین وەک ئەوەی ڕەهەندی گۆڕی بێت. بە جۆرێک وا هەست دەکەین کە لە جیهانی خەونەکانداین، هەست دەکەین و هەموو ڕووداوێک جیاواز لێک دەدەینەوە. ئەو هەوایەی کە هەموو چرکەیەک هەڵی دەمژین، ئەو کانیاوانەی کە وشەی هوو دەچڕن، ئەو گژوجیا و درەختانەی کە بە شنەی با دەلەرێنەوە و لە کاتی لەرینەوەشیاندا ناسکترین ئاواز لە شێوەی چەپکە مۆسیقادا پێشکەش دەکەن، ئەو ئەستێرانەی کە بە هەڵهاتن و ئاوەبوونیان هەموو شەوێک گۆرانیشی جیاواز دەڵێن، ئەو مانگ و خۆرەی کە بە ژمێریاریە ورد و ڕێک و پێکەکەیان هەموو ڕۆژ و هەموو شەوێک ئاهەنگ و شادی جیاواز ساز دەکەن. جگە لەمانە ئیمانیش بە ئەندازەی ئەو فراوانیی دەیبەخشێت بە دڵان وامان لێ دەکا هەموو شتێک بە یەکێک لە ئێمە یان پارچەیەک لە بوونمان بزانین. لە هەموو تەماشاکردنێکی ئەم جیهانە مەزنەی کە لێوان لێوە لە جوانی خۆمان دەدەینە دەست شەپۆڵەکانی عەشق و شەوق و وەک ئەوەی لە کاتێکی ئەفسوناویدا مەلە بکەین هەمیشە و بەردەوام بەرەو ویساڵی خۆشەویستی خۆشەویستان ڕێدەکەین. لە کاتی تێپەڕبوونیشدا ڕووناچی لەو نیشانانە وەردەگرین کە ئەو لەسەر ڕێگاکان دایناون و شێتانە چاکوچۆنی لەگەڵ هەموو گیاندار و بێجیانێکدا دەکەین کە دێتە ڕێمان و سڵاو لە ئاماژە و ئاماژەدارەکان دەکەین و هەوڵ دەدەین زەحمەتی ڕێبواری بگۆڕین بە ڕەحمەتی ڕێو ئەو چرکە و خولەک و سەعاتانەی کە بەسپاردە لەم گەشتەدا پێمان دراون بانیەت و تێبینیە خواییەکان هێندە قوڵی دەکەینەوە کە شایانی هەمیشەیی بێت و تاوای لێدێت ئەم ژیانە کورتە دەگۆڕین بە ڕێڕەوی جاویدانی. لە ڕاستیدا هەموو جوانیەکانی ئەم دنیاە کە لە دڵاندا سەرسامی دروست دەکەن بەنیەت و دیدی ئێمە و باویست و ڕوانینی خۆشویستراویش دەکرێتەوە و فراوانی بەدەست دەهێنێت و دەبێت بە ئەبەدی تا ڕۆژێک دێت درەوشانەوە ڕەنگا و ڕەنگەکان لە ئاسۆی ڕۆحماندا بێکوژانەوە و بە هەمیشەیی دەبریسچێنەوە. بەڵێ ئێمە تام و چێژی میوەکانی ژیان با لوتف و بەخششی خۆشەویستیمان دەزانین. پەیوەندیمان بە بوونەوەرانی دەوروبەرمانەوە و ئەندازی ئەو پێکەوە بوونە گەرم و گوڕ و هاوڕێیەتیمان لەم ڕێگایە دوور و درێژەدا لەگەڵ بەدیهاتواندا بە ئەندازی ئەو پەیوەندیە دەبێ کە بە خۆشەویستی تاقانەوە هەمانە. پاشان بە ئەندازەی پاراستنی گەرمی ئەو پەیوەندی و خۆشەویستی و نزیکیەی کە لەگەڵ ئەودا هەمانە پەیوەندیمان بە هەموو شتێک و هەموو کەسێکەوە بەردەوام دەبێت چونکە هەموو عاشق و پەیوەندیەکان هی ئەون. ئەویش تاقە فەرمانڕەوای تەختی خۆشەویستیە. هەموو شتێک بە بەژن و باڵای تایبەتی خۆی ئەو دەدرچێنێت و خۆشەویستی ئەو دەدات بە گوێماندا. ئێمەش بە درێژایی ئەم ڕێگایە
لە بەرخاتی ئەو بگەین بە هەر شت و هەر کەسێک خۆشمان دەوێت. ئەگەر لەم ڕێیانەدا چاومان بکەینەوە ئەوە بۆ ئەوەیە کە شتێک لە لای ئەوەوە ببینین و ئەگەر گوێش هەڵبخەین بۆ بیستن تەنها بۆ ئەوەیە کە شتێک لە ئەوەوە بشنەوین. لە ڕاستیدا ئەمە مافی ئەوە و لە هەمان کاتدا قەرزی ئەستۆی ئێمەشە. بەڵێ ئەگەر سەری وشەیەک بگاتەوە سەر ئەو کەواتە نرخی خۆی دەستکەوتووە، ئەگەر بیرکردنەوە دەرگا بۆ ئەو بخاتە سەرپشت نرخێکی دەبێت. ئەگەر هەر جوڵە و پلانێک بە ئامانجی گەیشتن بەو ئەنجام بدرێ کەواتە لەسەر ڕێی ڕاستە. ئێمە بۆ خۆ ئامادەکردن بۆ جیهانێکی تر نێردراوین بۆ ئەم دنیایە. بانگەواز بۆ ئاینیش بریتیە لە بانکردنی مرۆڤەکان بۆ ئەو جیهانە. ئەوانەی کە باوەڕیان بەمە هەیە دەزانن بۆ ئەوە نێردراونەتە ئەم خانەی خەم و ئازارەوە تا بە هەست و بیر و نیەت و گشت چالاکیەکانیان وەڵامی ئەم بانگە بدەنەوە و ببن بە شایانی ئەو لوتف و بەخششانەی کە لە جیهانی نادیارەوە دێن و دەشزانن کە پێویستە لەسەریان بەدەم ئەم بانگەوازەوە بڕۆن. لە چاویاندا نووری ئەو و لە دڵیاندا سیحری باوەڕهێنان پێی و خولیاکانیشیان پڕە لە ئارەزووی بەتینی گەیشتن بە ئەو. بەم شێوەیە ئەوان بێوەستان و پشوو بەرەو ئەو دەڕۆن، بە ئیمان و ئیسلام و ئیحسان گۆش دەبن و بە معریفەتی ئەو هەڵدەشێڵدرێن و بە عەشق و شەوقیش تا دێن نەرم و ناسک دەبنەوە. هەمیشە بەختیار و هەردەم سەرسام و بە درێژایی ڕێگا گوێ لەو سرودانە دەگرن کە بە باڵای ئەودا هەڵدەدەن. بە هەر کەس و هەر شوێنێک بگەن پرسیاری ئەوی لێ دەکەن، دەڕۆن بەرەو ئەو مەوجودە مەجهولە، بەرەو سوڵتانی دیار و نادیار. چاویشیان تەنها لەسەر ئامانجەکەیانە. ناڵێن ئەم ڕێگایە چەند درێژە و کەی دەگەین بە مەنزڵ و بەیەک گەیشتن کێ، بەڵکو بە ئومێدی لوتف و شەفەقەتی زیاتر هەمیشە دەستوریان ڕازگۆیە و هەڵسوکەوتیان لە بازنەی ئیخلاسدایە و بەو تاسەمەندیە زۆرەی کە هەیانە بۆ تەماشاکردن حەز ناکەن تەواو ببێت ئەم گەشتی معریفەتە. تا لە ڕۆیشتن بەردەوام بن ڕوخساری درەخشانی بەختی باشیان و دیوەکەی تری ژیانیان و دنیای ڕاز ئامێزی ئیمان زیاتر و باشتر دەبینن و لە هەموو شتێک پەیامی جیاواز وەردەگرن و لە هەموو هەنگاوێکدا دەنگێکی نوێ و لەگەڵ بیستنی مژدەیەکی تازەدا وەکو هەڵۆ لا شەقهەی باڵ دەدەن و وەک ئەوەی بەرز ببنەوە بۆ میعراج هەردەم لە هەڵکشاندان و دەگەن بە ڕاهەندانێک کە پێشتر نەیانزانیوە، بە جیهانگەلێکدا دەگەڕێن کە نایناسن، سڵاو لە هەموو شتێک و هەموو کەسێک دەکەن، چەپکی زەردەخەنەیان بەسەردا دەبارێنن، پاشان بەردەوام دەبن بەرەو کۆتا سنووری سروشت، بەدەم بۆنکردنی گوڵ و گەڵاوە، بەدەم گفتوگۆکردن لەگەڵ هەموو شت و هەموو کەسێکدا، بەدەم هەواڵ گۆڕینەوە و چاکوچۆنی لەگەڵ ڕووناچی و سێبەردا، لە هەر دەنگ و هەر وشە و هەر شکل و هەر شێوەیەکدا شتێک دەبیستن لە ئەوەوە. ڕۆژێکیش دەبێت ئیتر بۆ هەمیشە لەگەڵ ئەودا دەبن و لە خۆیان ڕزگاریان دەبێت. ڕوانین و ڕوانگەیان دەگۆڕێت و دەڕک دەبێت بە گوڵ و ژەهریش بە هەنجوین. ئای بە جلوبەرگی شڕ و دراویانەوە دەگەن بە چپ لەو پایە و باڵایەک. وەچێ دەزانێ ڕۆژی چەند جار بە جوانی جیاوازەکان سەریان سۆر دەمێنێت، چەند جار بە سوپرایزە خواییەکان دڵیاندا دەخورپێت، چ ڕازگەلێک سەر لە حەرەمیان دەدات و چەند ئاور لێدانەوە و ڕێزلێنان دەبینن کە داخراوە بەڕووی نامەحرەمدا. کاتێک لە ئاوێنە جیاوازەکاندا تەماشای درەوشانەوە و ڕەنگاوڕەنگەکانی جوانی ئەو دەکەن، ترپەی دڵیان دەگۆڕێت و لە هەموو لێدانێکدا وەک ئەوە وایە گوێیان لە ئەو بووبێت. لە ڕاستیدا بیستران مافی ئەوە و بیستن و هەوڵی بیستنیش ئەرک و فەرمانی ئێمەیە. لە بەرخاتری جدیەتی ئەم ئەرکە و عەشق و شەوقی ئەم فەرمانی ئاوێنەداریە کە ڕێگاکان چەند هەوراز و ناڕەحەت بن، هێشتا سەبارەت بە ڕێبواران وەک حەوانەوە وایە لە باخچەکانی فیردەوسدا. لە سایەی ئەو ئاماژە و نیشانانەی کە لەلایەن ئەوەوە دانراون، مەودا دوور و درێژەکان دەگۆڕێن بۆ گەشتێکی بەتام و بەچێش. ئەو هەڵدێر و بربەستانەش کەوا دیارە نابڕێن، بە جۆش و خرۆشی ویساڵ بە یەک جوڵە تێی دەکرێن و نەهەز بە ماندوێتی ڕێ دەکرێت نە بە ئازارەکانی ڕۆیشتن. ئارەزوو دەکەن ئەم ڕێگایانە هەرگیز تەواو نەبن. ئەم ڕۆحانەی کە تەنها چاویان لە گەیشتنە بە خۆشەویست، لە بچووکی جەستە و تەسکی مادیەت قوتاریان بووە و بەردەوام ژیان لە هەرێمی بێپایان و ڕەنجینی مەعریفەتدا و لەناو باوەشی بەخششەکانی ئەودا بەسەر دەبن. هەر تەنێک کە تەماشای دەکەن بە نامەیەک و مۆرێکی ئەوی دەزانن و ماچی دەکەن و دەیخەنە سەرسەریان و هەمیشە لە سنووری چێژ و لەزەتە مەعنەویەکاندا دەسوڕێنەوە. هەر لووتکەیەکی ناسین و خۆشویستن کە دەیگەنێ بە دواهەمین خاڵی دەزانن کە دەست بیگاتێ و بە ئەڵڵاه ئەکبەر ئەو گەورە ڕادەگرن و بە ئەلحەمدولیلاش سوپاسی خۆیان پێشکەش دەکەن.
بەڵام هەردوای دوو هەنگاوی تر ڕوبەڕووی تاوەبارانێکی چاوەڕوان نەکراو دەبنەوە و خۆیان لە زەمزەمەیەکی جیاوازی مەعریفەت و چێژە ڕوحانیەکاندا دەبیننەوە. لە هەر مەنزڵێکدا کە پێی دەگەن درەوشانەوەیەکی جیاوازی جوانی دەبین و سەر لە نوێ بە عاشق و شەوقەوە دەکەونەوە ڕێ بەرەو وێزگە نەزانراوەکان. لا ڕێگاکەیاندا جوانی بە دوای جوانیدا دێت و نەجلیوەی جەماڵی ئەو تەواو دەبێت و نە ئارەزووی تەماشاکردنیش لە ڕۆحەکاندا. بۆ ئەوانەی کە دەبین و دەبیستن عاشق و شەوق لەم ڕێگایەدا ئەو دڵۆب دڵۆپانەی ویساڵیش کە ئاماژە بە دەریا دەکەن هەر لەم ڕێگەدایە. ئەوانەی لە دڵۆپێکدا دەریا و لە گەردیلەدا کاکێشان دەبینن چێ دەزانێت چ دیمەنگەرێکی جیهانەکانی تر دەبین و چ کۆمەڵە دەنگێکی نەبیستراو دەبیستن، چونکە ئامانجی بوون تەماشاکردن و خوێندنەوەی ئەمانەیە هەر ئەمەشە نهێنی بەدی هاتنی مرۆڤ. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. کرێکارانی فیکر لە داهاتوودا. کرێکارانی فیکر لە داهاتوودا دامەزرێنەرانی سبەینێ و ڕابەرانی نەوەکانی ئایندەن. دنیا بۆ فکرانەی کە ئەوان خەرمانیان کردووە سەر لە نوێدا دەمەزرێت و داهاتوش بە پەیامی ئەوان ڕۆشن دەبێتەوە. ئەوان هەرگیز وەکو ئەو میرەت خۆرانە نین کە زەحمەت و ناڕەحەتیان نەبینیوە، بەڵکو هەر شتێک بەدەست بهێنن هەزار ناڵەی لە پێناودا دەچێشن و ئارەقی زۆری بۆ دەڕێژن. لەبەر ئەوە هەر شتێکیشیان دەستکەوت نرخی دەزانن و بە فیڕۆی نادەن. بە پێچەوانەوە لە سەردەستی ئەواندا یەکەکان دەبن بە هەزاران و لە دڵی ڕووناچی ئەواندا نەبوونی دەبێت بە منداڵدان بۆ هەبوون. ئەوان هێندە بەلاشخۆرنی شتانی ئێستا هەڵبسەنگێنن و سوودی لێوەربگرن، بەڵکو ئەگەر پێویست بکە هەر یەکێکیان وەک حەزرەتی موسا ئاساکەی دەستی دەچێشێت بە ڕەقترین تاشەبەردا و ئاوی لێ دەردەهێنێ، هەروەها دەیکێشێت بە شەپۆ لە هەرە سامناکەکاندا و ڕێوشوێن پیشانی ئەوانەی دوای خۆی دەدات. ئەوان لە بەرامبەر دنیادا کەی پێویست بکات چاوەڕوان بن چاوەڕێ دەکەن و کەی پێویستی کرد هەڵمەت بەرن وەک شێر دەردەپەڕنە مەیدان. گاه جوامێرانە وەک هەورە بروسکەدا دەبەزنە سەر سنگی جیهان و گاه بۆ ئەوەی زریان و ڕەشەباکان بەریان نەکەوێت کەنار دەگرن و چاوەڕێی هاتنی وەرزی شەماڵە فێنکەکان دەکەن، خێرا و چاپووکن، بەڵام هەرگیز ڕەفتاری هەڵەشیان لێ نابینرێت. بیرکردنەوەیان ڕووناک و کەسایەتیان دامەزرا و هەڵسوکەوتیان بە پێوەرە. ئەوان ناترسن لەوەی پەیوەندی لەگەڵ هەر چەشنە سیستەم و بیرکردنەوەیەکدا ببەستن، بەڵام ئەوەندەش هەیە کە دڵنیان هەردەم وەک قیبلەنما ئاماژە بە میحرابەکەی خۆیان دەکات. بەڵێ ئەگەر جوانترین تەوژمی فکری لە کۆتاییدا نەچێتەوە سەر هەرێمی تایبەت بە خۆیان، ئەوان خۆخەریکردن پێیەوە بەکارێکی بێسوود دەزانن، هەروەک خۆیان بەو ڕووبارانەوە سەرقاڵ ناکەن کە ئاوی بێستانی ئەوان نادات و ناڕژێتە گۆمی ئەوانەوە. ئەوان بە ناوی نەتەوەکەیانەوە هێز لە حەقدا دەبینەوە و هەمیشە هەوڵی ژیاننەوەی حەق دەدەن، بەڵام هەرگیز ئەوە لە یاد ناکەن کە هێزیش پێگەی تایبەتی خۆی هەیە و حیکمەتێک لە بوونیدا هەیە. ئەگەر لە هەمبەر دوژمنەکانیاندا خاوەنی هێزێکی هاوتان نەبن، لێزان و خۆیان دووچاری دۆڕان ناکەن، زیرەک و تێگەیشتون بەڵام سادە و خاو دیارن، لە دڵەوە وابەستەی ئەوانن کە لەسەر هەمان ڕێگان، لەگەڵ دوژمنانیشیان تابڵەی مرۆڤانە هەڵسوکەوت دەکەن و هێندەش خاوەنی بەسیرەتن کە بتوانن بەڕێوەیان ببن. لە کەش و هەوای ئەواندا کە دڵ و ژیری دەستیان لەناو دەستی یەکدایە، نە دۆستان فەرامۆش دەکرێن، نە دوژمنانیش تەماع دەیانگرێت. کاتێک تووڕە دەبن بەشی ئەوە نەرمن کەستەم نەکەن و کاتێکیش نەرمونیانن بای ئەوەندە خاوەنی ئیرادەن کە لە دادپەروەری لا نەدەن. لە هەرێمی پیرۆزی ئەواندا نەنە ڕێستەم کار دەبیسترێت، نە ناڵێستەم لێکراو، تێکۆشەر و دامەزراون. تا ئەو کاتەی دەگەن بە جەژن، نە ڕۆژیان لە دنیا دەشکێت و نە ئارەزووی چوونە بەهەشت بەسەریاندا زاڵ دەبێت. بەردەوام وەک بۆ غۆردانێک بۆنی خۆشی جیهانی نەبینراوەکان بە دەوروبەریاندا بڵاو دەکەنەوە. ئەوان وەک دەستاوێزوان لە نێوان ئەو کۆمەلگایەتیایدا دەژین و حەقیقەتە مەزنەکانی ئەو دی و ئاسمانەکان. ئەگەر دەستە شومەکان 1001 جار ڕایان بۆشێن و ماندووشیان بکەن، ئەوان هەرگیز ناپسێن. ئەوان لەبەر ئەوەی چەندین جار سنگیان کردووە بە سپێر لە بەردەم ئاگردا و چەندین کەڕەت بە نێو مشار و چەکوشدا تێپەڕیون، نە لە خرانە ناو ئاگر دەترسن و نەگول لەو بۆمبی ستەم دەیان ترسێنێت و پاشەکشەیان پێدەکات. لە چاوی ئەواندا سەربەستی ڕاستەقینە لەوەدایە ببن بە دیلی خوا، لەبەر ئەوە هەر ناخۆشێک لە ڕێی حەقدا بە نەفسیان بچێژن، بە نەشوەی پەرستشی دەزانن و چێژێکی ڕەهای لێوەردەگرن، بە تایبەت ئەگەر بە تەواوەتی حەز و ئارەزوە مرۆییەکانیان تێپەڕاند بێت.
ئەوان هێندە خۆیان باش دەناسن و ئەوەندە سەرقاڵی لێپرسینەوەن لە نەفسی خۆیان پشت بە گومانی باشی خەڵکو و ئەو پلەپایانە نابەستن کە پێیان دەبەخشرێت، نە گەورەی سەرکەوتنەکان و نە ڕێز و ستایشی دەوروبەر نایان خەڵەتێنێت و لە خۆیان بایی نابن. هەروەک چۆن کاتێک یەکەم ڕۆژ ئەو ئەرکە پیرۆزە خرایە سەرشانیان خاچی و خۆ بەکەمزان بوون، ئەو ڕۆژەش کە هەر یەکەیان دەبن بە ئاڵایەکی شەکاوە لە گۆشەیەکدا بە هەمان جۆر ڕەسەن و خانەدانن. ئەوان لە پاداشتی سەرکەوتنیاندا چاوەڕێی پاداش ناکەن لە نەتەوەکەیان و خۆیان ناخەنە حاڵەتی سوالکردنەوە. ئەگەر دەستکورت و نەبوش بن هێشتا ئەم سوالکردنە ناشیرینترین شتە بەلایەنەوە. ئەم سوالکردنەی کە بریتیە لە سەرنەوەی چەندین قاتی ئەو شتانەی بەنەتەوە بەخشراون لە مێژە نیشانەی هەڵهاتنی ئەم جۆرە قارەمانانە لە ئاسۆماندا دەرکەوتووە و هیوادارین لە خۆی خاوەنی میهرەبانی ڕەها نائومێدمان نەکات. وێنەی مرۆڤی فیداکار. مرۆڤی فیداکار بە باوەڕ و هەڵسوکەوت و ئاسۆی بیرکردنەوەیدا پاڵەوانێکی تەواوی ڕۆح و مانایە. قۆڵی و فراوانی ئەو بە ئەندازەی هەگبەی زانیاریەکانی نییە، بەڵکو بە قەدەر دەوڵەمەندی ناخ و ڕوونی ڕۆح و نزیکێتی لە خواوە. لە دیدی ئەودا نرخی ئەو زانیاریانەی کە وەک زانست دەخرێنە پێشچاو تەنها لەوەدایە کە ببن بە دەڵاڵی حەقیقەت. لە ڕوانگەی ئەودا ئەو زانیاریانەی بە تایبەت ئەو زانیاریە نەزەریانەی کە سوودی کرداریان نییە یارمەتیان نادەن بۆ تێگەیشتن لە بوون و بەدی هاتووان و مرۆڤ هیچ جۆرە بەها و نرخێکیان نییە. مرۆڤی فیداکار کەسێک کە هەمیشە ژیانی دڵ و ڕۆحی بەردەوامە و سوورە لەسەر ئەوەی لە چڵکی مادی و معنەوی خۆی بەدوور بگرێت و هەردەم بێدارە بەرامبەر بە حەز و چێژە مادیەکان و نمونەیەکی باڵای خۆ بەکەمزانین و خاچی بوونە و بە بەردەوامی لە جەنگدایە لەگەڵ نەخۆشیەکانی چەشنی قین و نەفرەت و هەڵپە و حەسوودی و شەهوەت. ئەو هەموو ساتێک خولیای بەرزکردنەوەی حەقی هەیە و خەمخۆرێکە هەمیشە لە تاسەی ئەوەدا ئەو جوانیانەی کە لە جیهانەکانی ملک و مەلەکوتەوە وەری گرتوون بیگەێنێت بە کەسانی تر و هەتا بڵێ ئارامگر و وریایە و لە بری قسەکردن و ژاوەژاو زیاتر مرۆڤێکی باوەڕدار و پڕ لە چالاکی و جوڵەیە کە بە گوێرەی بیر و باوەڕەکانی دەژی و بەم ژیانەشی دەبێت بە نمونە بۆ کەسانی تریش. ئەو بێ ئەوەی وەستان و ماندووبوون بناسێ هەردەم لە ڕۆیشتندایە. ئەدەبی ڕۆیشتن بەرەو خوای گەورە فێری خەڵکانی تریش دەکات. جیهانی ناوەوەی هەمیشە وەک ئاگردان کەڵپەی دێت، بەڵام هەرگیز خەمی خۆی بۆ کەس دەرناخات و قەت بیر لەوە ناکاتەوە کە بێگانە لە ئاهی سینەی ئاگدار بکاتەوە. هەمیشە لە ناوەوە دەسووتێت و گەرمیش دەبەخشێت بەو دڵانەی کە هانای بۆ دەبن. ئامانجی مرۆڤی فیداکار هەموو کاتێک ئەو دی و سنوورەکانی ئەمبوونەیە. ئەو مرۆڤێکی ئیماندارە کە خۆی پەیوەستی ڕەزامەندی خوا کردووە و بە بەردەوامی گوزەر دەکات و سەرۆکاری لەگەڵ مەوداکاندایە و تا ئەو ساتەی دەگات بە خۆشەویستەکەی وەک ئەسپی کوحەیلان بێماندووبوون ڕادەکات. لەم ڕاکردنەشیدا چاوی لە هیچ بەرژەوەندی و قازانجێک نییە. مرۆڤی فیداکار ئەوەندە لە ناخەوە وابەستەی حەقیقەتە تەنانەت لە هەستان و دانیشتنیشیدا بیر لە بەرز ڕاگرتنی حەق دەکاتەوە لەسەر زەویدا و کاتێک باسی حەقیقەت بێتە پێشەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە ئامادەیە واز لەسەر جەم ئارەزوو داواکاریەکانی بهێنێت. ئەو سینە بۆ هەموو کەسێک دەکاتەوە و بە میهرەبانیەوە هەمووان باوەش دەکات و هەمیشە لە فریشتەی پارێزگار دەچێت لا کۆمەڵگەکەیدا، بەڵام جگە لەخوا چاوەڕێی هیچ شتێک لە کەس ناکات. بە هەڵسوکەوت و ڕەوشتی هەوڵ دەدا لەگەڵ هەموو کەسێک بگونجێت و دەمەقاڵێ لەگەڵ کەس ناکات و دوژمنایەتیش بەرامبەر کەس نانوێنێت. ئەگەر جاروبار بەپێی بیرروڕا و ئیجتیهاد و جیهانبینی و مەشرەبی خۆی هەندێک هەڵبژاردننی جیاوازی هەبێت، هەرگیز زەمە ناکات بە هۆکاری چێبەرچێ و مشتومڕ لەگەڵ کەسانی تردا. بە پێچەوانەوە هەر کەسێک خزمەت بە دین و نیشتیمان و بیر و باوەڕ بکات ئەم خۆشی دەوێت. چەپڵە بۆ هەموو کەسێک لێدەدا کە کاری بنیادکەر بکات. بەو پەڕی وریاییەوە هەوڵ دەدا ڕێز لە بیر و بۆچوون و پێگەی ئەوانی تر بگرێت. مرۆڤی فیداکار لە پاڵ هەوڵ و چالاکیەکانی خۆیدا ئەو پەڕی گرنگی بە پاڵپشتی و عینایەتی خوایی دەدات. لە هەر جوڵەیەکیدا بە دوای ئەو هۆکارانەدا دەگەڕێ کە پشگیری خوایی دەستەبەر دەکەن. گرنگێکی تەواو دەدا بەو یەکێتی و یەکڕێزیەی کە قورئانی پیرۆز کردوێتی بە مەرجی عینایەتی خوایی. ڕادەکات بۆ کارکردن لەگەڵ هەر کەسێکدا کە ئاراستەکەی ڕاست بێت. لەم یەکێتی و ڕێکەوتنەشدا شوێن بڕیاری زۆری نەدەکەوێت و زۆر جاریش ڕێیەک هەڵدەبژێرێ کە پێشتر ڕای لەسەری نەبووە. بیر لەوە دەکاتەوە کە ڕەحمەت لە یەکێتیدایە و بە دووبەرەچی کەس ناگات بە هیچ شوێنێک. هەوڵ و کۆششی خۆی لەگەڵ هەر کەسێکدا یەک دەخا کە بتوانێت لێی نزیک ببێتەوە و تێدەکۆشێت هەردەم کراوە بێ بەڕووی تاوەبارانی عینایەتدا.
مرۆڤی فیداکار عاشقی حەق و ڕەزامەندی حەقە، لە هەر شوێنێک و لە هەر بارودۆخێکدا بێ هەمیشە هەموو کاروبارەکانی پەیوەست دەکات بە ڕەزامەندی ئەوەوە، لە ڕێگەی ڕازیکردنی ئەودا هەڵپەیەک دەنوێنێت تا ڕادەی مردن و بۆ گەیشتن بە ئامانجێکی وەها ئامادەیە هەرچی هەیە بەختی بکات و دەست لە هەموو شتێکی دنیا و دواڕۆژ بشوات. لە جیهانی بیر و ئەندێشەی مرۆڤی فیداکاردا هەرگیز جێگایەک نییە بۆ من کردم و من سەرکەوتوو بووم و من ئەنجاممدا. ئەو هەر کەسێک ئەو شتانە بکا کە پێویستە بکرێن وەک ئەوەی خۆی کردبێتی دڵخۆش دەبێت و سەرکەوتنی ئەوان بە سەرکەوتنی خۆی دەزانێت و لە پشت سەریانەوە دەڕوات. پلە و پایەی ڕابەرایەتیش بۆ ئەوان جێدەهێڵێ. لەسەر و ئەمەشەوە پێی وایە کە دەکرێت کەسانی تر لە خزمەتکردنی ئیمان و مرۆڤایەتیدا لەو شیاوتر و سەرکەوتوتر بن و زەمینەیەک ساز دەکا کە ئەوان بتوانن بە ئاسوودەیی تیایدا کاروبارەکانیان ئەنجام بدەن. پاشان خۆی هەنگاوێک دێتە دواوە و وەک مرۆڤێک لە ناو مرۆڤەکاندا درێژە بە ڕۆیشتنی خۆی دەدات. مرۆڤی فیداکار لەبەر ئەوەی هەمیشە لەگەڵ خۆیدا خەریکە و سەرقاڵی هەڵە و کەم و کورتیەکانی خۆیەتی هەرگیز ناپڕژێتە سەر ناتەواویەکانی خەڵکی. نەکەر خۆی سەرقاڵ ناکا بە کەم و کورتی کەسانی ترەوە، بەڵکو لە هەموو دەرفەتێکدا وێنەی مرۆڤێکی نمونەیی بەرجەستە دەکات و خەڵکان ئاراستە دەکا بەرەو ئاسۆ بەرزەکان و دەبێت بە مۆدێلێکی جوان بۆ هەمووان. چاوپۆشی لە کەم و کورتی ئەوانی تر دەکات، بە زەردەخەنە وەڵامی هەڵسوکەوتە نەرێنیەکانی ئەوانی تر دەداتەوە. چاکە لە بەرامبەر خراپەدا دەکات و ئەگەر 50 جاریش زویر بکرێ بۆ یەک جاریش بیر لە شکاندنی کەسێک ناکاتەوە. مرۆڤی فیداکار ژیان لە بازنەی ئیمان و ئیخلاسدا بە یەکەم کاری تەمەنی دەزانێت و بە گشت هەست و نەست و هەڵسوکەوتەکانی خۆی یەکلایی کردوێتەوە بۆ ڕەزامەندی خوا و پاڵەوانێکی حەقیقەتی وایە کە ئەگەر هەموو دنیا و ماسیوای بدرێتێ هێشتا ئەو لە ئامانجەکەی پاشگەز ناکاتەوە، تەنانەت بەهەشتیش ناتوانێت ئاراستەی ڕێگای پێ بگۆڕێت. مرۆڤی فیداکار هەرگیز ناکەوێتە پێشبڕکێ لەگەڵ ئەو کەسانەدا کە هەڵگری هەمان ئامانجن و لەسەر یەک ڕێدەڕۆن، هەرگیز بەرامبەر بەوان هەست بە حەسوودی ناکە. بە پێچەوانەوە ناتەواویەکانی ئەوان پڕ دەکاتەوە و کەم و کورتیەکانیان تەواو دەکات و بەرامبەر ئەوان بە جۆرێک هەڵسوکەوت دەکا وەک ئەوەی ئەندامانی یەک جەستە بن لە هەر بابەتێکی مادی و معنەویدا و لە پلە و پایە و ناوبانگ و کاربەدەستی و قسە ڕۆیشتندا هەردەم هاوڕێکانی پێشخۆی دەخات و خۆیشی دەچێشێتە دوای دواوە و وەک دەڵاڵی سەرکەوتنەکانی ئەوان هەڵسوکەوت دەکات و چەپڵە بۆ تایبەتمەندیەکانی ئەوان لێ دەدات و بە سەرکەوتنیشیان خۆشحاڵ دەبێت. مرۆڤی فیداکار ئەگەر زۆر جاریش کاروبارەکانی بە گوێرەی بیر و بۆچوون و چێژ و زەوقی تایبەتی خۆی بەڕێوە ببە، هەمیشە هەوڵ دەدا ڕێز لە بۆچوون و کردداری کەسانی تر بگرێت. کراوەیە بەڕووی هاوبەشی و پێکەوە ژیاندا، لە هەستان و دانیشتنیشیدا بیر لەو ڕێگایانە دەکاتەوە کە یارمەتی دەدەن کاری هاوبەش بکە لەگەڵ ئەو کەسانەدا کە هەمان جیهان بینیان هەیە. برەو بە پرۆژەی هاوبەش دەدا، تێدەکۆشێت لە بری من ئێمەدا بمەزرێنێت. جگەلەوەش لە پێناو بەختەوەری کەسانی تردا ئامادەیە بە خۆشحاڵیەوە بەختەوەری خۆی فیدا بکات. کاتێکیش ئەمانە دەکات چاوەڕوانی هیچ ستایش و سوپاسێک نییە لە کەس، تەنانەت چاوەڕوانیەکی لەم شێوەیە سەبارەت بەخۆی بەداڕمان دەزانێت و وەک چۆن لە مار و دووپشک دەترسێت ئاواش لە ناو و ناوبانگ و دەرکەوتن هەڵدێت و لە بیرچوون و لە بیرکران هەڵدەبژێرێت. مرۆڤی فیداکار دەست درێژی ناکاتە سەرکەس، هێرشیش بە هێرش وەڵام ناداتەوە. لە هەستیارترین بارودۆخیشدا خوێن ساردی خۆی دەپارێزێت و هەرگیز دواناکەوێت لە دەرخستنی سەرجەم تایبەتمەندیەکانی مرۆڤی فیداکار. هەردەم بە چاکە وەڵامی خراپەکان دەداتەوە. خراپە بەکاری خراپەکاران دەزانێت و وەک نمونەیەکی باڵای چاکە ڕەفتار دەکات. مرۆڤی فیداکار لە چوارچێوەی قورئان و سونەت و ویلایەت و تەقوا و عەزیمەتدا دەژی. بەردەوام وریایە بەرامبەر ئەو هەستانەی کە دڵ دەمرێنن لە چەشنی خۆپەرستی و خۆبەگەورەزانین و ناوبانگ. لە بەرامبەر ئەو جوانیانەی کە دەدرێنە پاڵی ئەو دەڵێت هەموو شتێک لە ئەوەوەیە و دەیبەخشێت بە خاوەنی ڕاستەقینەی خۆی. لەو کاروبارانەشدا کە وابەستەی ئیرادەن لە من ڕادەکات و پەنا بۆ ئێمە دەبات. مرۆڤی فیداکار لە هیچ کەسێک ناترسێت، لە هەمبەر هیچ ڕووداوێکدا تووشی پەشۆکان نابێت، پشت بەخوا دەبەستێت و باوەش بە هەوڵداندا دەکات و ڕام دەبێت بۆ حیکمەتی خوایی و هەرگیز لەو شتانە پاشگەز نابێتەوە کە بەڕاستیان دەزانێت. مرۆڤی فیداکار دڵی کەس ناشچێنێت، بەتایبەت ئەو کەسانەی کە دڵیان وابەستەی حەق و حەقیقەتە، ئەو لێیان زویر نابێت. هەر خراپەیەک لە هاوڕێکانی ببینێت لێیان دوور ناکەوێتەوە، پەردەی شەرم و ئابڕوو نادڕێنێت، شەرمەزاریان ناکات. نەکەر شەرمەزاریان ناکات، بەڵکو لەسەر ئەوەی کە خراپەیەکی برایەکی بینیوە
خۆی بە تاوانبار لە قەڵەم دەدا و لێپرسینەوە لەگەڵ خۆیدا دەکات. مرۆڤی فیداکار بەرامبەر بەو ئیماندارانەی کە هەندێک ڕەفتاریان دەگونجێت لێکدانەوەی جیاواز هەڵبگرێت، ئەو هەرگیز گومانی خراپیان پێنابێت. ئەو شتانەی دەیانبینێت و دەیانبیستێت ڕاوەی باشیان بۆ دەکات و هەرگیز تێبینی خراپی نابێت لە سەریان. مرۆڤی فیداکار کاروبارەکانی بە جۆرێک ڕێک دەخات کە دەزانێت ئەم دنیاە خانەی تاقیکردنەوە و خزمەتە و شوێنی پاداشت و کرێنیە. هەردەم لێپرسراوێتی و ئەرکەکانی بەو پەڕی وردی وریاییەوە ئەنجام دەدا. سەرقالبوون بە ئەنجام و بەرهەمەوە بە بێڕێزی دادەنێ لە بەرامبەر خوای گەورەدا. ئەو خزمەتکردنی دین و ئیمان و مرۆڤایەتی بە مەزنترین ئەرچی خۆی دەزانێت لە ڕێگەی ڕەزامەندی خوادا و لەمەشدا هەرگیز و هەرگیز هیچ پلە و لەزەتێکی مادی و معنەوی بە نەفسی ڕەوا نابینێت. مرۆڤی فیداکار نە بە تێکچوونی سیستەم دووچاری نائومێدی دەبێت و نە ئەگەر هەموو دنیاش دوژمنایەتی بکەن دەلەرزێت. دام بە خۆیدا دەگرێت و دەڵێت ئەم دنیاە جێگەی زویربوون نییە و شوێنی ئارامگرتنە. خۆی ڕادەگرێت و بۆ ڕزگاربوون لەو نەهامەتیانەی دووچاری بووە بە دوای ڕێگەی ڕزگاریدا دەگەڕێت و لە هەستیارترین بارودۆخیشدا استراتیژی جیاواز بەرهەم دەهێنێت و هەمیشە بە پێوە و بەڕاوەستاوی دەمێنێتەوە. لەم ڕۆژگارەدا کە بە هامرۆییەکان بە چاوی سوک تەماشا دەکرێن و بیر و باوەڕی ئاینی تێکشکاوە و هەموو سوچ و قوشبنێک پڕە لە ناڵەی بەربادی و بەرەڵایی، جێخۆیەتی جارێکی تر ئەوەمان یاد بێتەوە کە لە هەموو شتێکی تر زیاتر و پتر لە هەوا و ئاویش پێویستمان بەم جۆرە مرۆڤانەیە. بەڵێ ئەمە یاد دەخەینەوە و خاڵی کۆتایی دادەنین. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەفسوونی ئیسلام. سەرگوزاشتەی مرۆڤ لە سەر زەویدا بە ئیسلام گەیشتووە بە ئامانجی خۆی و وەک پەیامێکی ڕزگاری جیهانی جێگای خۆی کردوێتەوە. ئەو فەلسەفەیەی کە هەمیشە لە هەمبەر نهێنی و مەتەڵی بەدی هاتندا دەستکورت و لارەمل بووە، تەنها لە سایی سیستەمە فکرەکانی ئیسلامدا توانیوێتی پشتی چەماوەی خۆی ڕاست بکاتەوە و لە ژێر لێوەوە هەندێک شتی باش بڵێ. تەنە زەبەلاحەکانی ئاسمانەکان و زەوی بە نووری وەحی ڕوخساریان ڕووناک بووە و لەوە دەرچوون کە چەند مادەیەکی تێکەڵ و پێکەڵی ئاسمان بن و گۆڕان بە چەند پێشانگایە کە شایانی تێڕامان و چەند کتێبێک کە پێویستە بخوێنرێنەوە. بەڕێکوپێکی و سیستەمە وردەکەشیان بوون بە چەند تابلۆیەکی سەرسوڕهێنەر. بەم گۆڕانەیان و لە چوارچێوەیە و حکمەتەدا کە تیایاندا دانراوە بوون بە چەند زمانێکی گۆیای بانگەوازکار بۆ جیهانی پشت پەردەی سروشت. ئەو دڵە بەختەوەرانەی کە لە ئاوی زوڵاڵی چەشمەی خزری ئیسلام بۆ تەنها جارێک قومێکیان خوارد بێتەوە، چێژی ئەبەدیەتیان نۆشیوە و تا ڕادەیەکی زۆر لەو تەنیایی و نائومێدیە ڕزگاریان بووە کە لە سروشتیانەوە سەرچاوەی گرتووە. ئەوانەی کە لە ناو ئیسلامی ڕاستەقینەدا ژیاون لە جیهانی ڕۆحیاندا یەکی بەهەشتێکیان بنیاد ناوە و وەکو فیردەوسیەکان چێژ لە ژیانیان دەبینن، نەک تەنها ئەوانەی کە مافی تەواویان داوە بەم ئاینە و لەگەڵیدا ژیاون، بەڵکو ئەوانەش کە بۆ تەنها جارێک بە سێبەرەکەی ئاشنا بوون لە ترسی لە ناوچوون و کۆڵانی تاریکی بەڵێنە درۆینەکان ڕزگاریان بووە و ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بوو بێ هەناسەیەکی ئاسوودەیان هەڵمژیوە. ئەگەر ژیانێکی تر هەبێ بەرزتر بێت لە ئاستی ئەو ژیانەی کە ئیسلام بەڵێنی داوە بە شوێن کەوتوانی، ئەوە تەنها دەکرێت ژیانی ئیماندارانی بەهەشت بێت. خواوەندی بەدیهێنەر هەتا دوایین لوتکە دەرگاکانی بۆ خستووەتە سەرپشت و مۆری سولەیمانی لە دنیا و قیامەتدا لەسەر داناوە. هەر بۆیە لە سایه ئەم ئیسلامەدا بووە کە پادشاکان هەناسەشیان دادپەروەرانە بووە و هێز بووە بە پارێزەری حەق و دەرگا بۆ زانست خراوەتە سەرپشت و زنجیری ملی هەموو بیر و بۆچوونێک پارچە پارچە بووە و شەیتانەکان خۆچەکانیان فڕێداوە و بەرەو پەرزگاکان ملیان ناوە و دەسەڵاتداران وازیان لەستەم و دەستدرێژی هێناوە و ڕێگای فریشتەکانیان هەڵبژاردووە. لە سایه ئەو حکمەتەدا کە لە ڕۆحی ئیسلامەوە هەڵدەقڵێت دەکرێت پێشی بوترێت فەلسەفەی ئیسلام ڕای گشتی ڕەنجی گۆڕاوە و سەرزەوی بۆ بە هەرێمێکی ڕۆشن، وەک بڵێ بوونەوەران و ڕووداوەکان بوون بە چەند وتارێکی گۆیا و خاک حاڵەتی دایکێکی وەرگرتووە کە هەموو شتێک بە میهرەبانیەوە دەنێت بە سنگەوە. ئەو بە دەنگە شیرینەکەی مۆسیقای جاویدانی و بە یەکگەیشتن بە گوێماندا دەچپێنێت و شاخە بە ساموشکۆکان و دەشتە خاچی و خۆ بە کەمزانەکان بوون بە دەنگ و هەناسەی قوڵیەک کە زۆر لە سەروی توانای مادیانەوەیە. باغ و باخچە ڕەنگاو ڕەنگەکان بە زەردەخەنەوە بۆمان دەڕوانن و گوڵەکان سەخاوەتمەندانە نایابترینی جوانیەکان بە دڵ و چاومان دەبەخشن و سەرساممان دەکەن. فراوانترین چێژەکان هەبوون بە ڕۆحمان دەچێژن و جوانترین و ناوازەترین بەختەوەری پێشکەشی ئەو بەختەوەرانە دەکەن کە خۆیان تەسلیمی خوا کردووە.
ئەو بەدبەختانەی تێنەگەیشتون لەوەی کە ئیسلام گەورەترین دیاری بەدیهێنەرە بۆ مرۆڤایەتی، ئەمە لەوانەیە هەندێک جار لە بڕیارێکی پێشینەوە سەرچاوە بگرێ یاخود هۆکارەکەی ئەو مسلمانانە بن کە لەگەڵ ئیسلام یەکناگرنەوە و بوون بە نمونەیەکی خراپ لە پەیامی ئەو تێناگەن و هەست بەو جیهان و ژیانە باڵایە ناکەن کە ئیسلام بەڵێنی داوە. تەنانەت کەسانی لەم جۆرە ئەگەر بە دەوروبەریشدا بێن و بچن هێشتا ئەم ئامانجە لەبارە ناگۆڕێت، زۆر نزیکن بەڵام لە دوورەکان دوورترن، هەردەم تەماشای دەکەن و لێ لە ڕوانینەکانیاندا داڵغەیان ڕۆیشتووە و هەرگیز ناتوانن لی تێبگەن. نزیکی بووە بە هۆکاری دووری بۆ ئەوان، بینینیش بووە بەهۆی هەز نەکردن. بەڵام چیمان لەدەست دێت؟ ژیان ئاوایە، دڕک ئەگەر لە تەنیشتی گوڵیشەوە بێ هەر دڕکەو لەناو دەچێت. ئەگەر قەلەباچکە لە باخچەی گوڵاندا و لەناو بولبولانیشدا بێ هەر بە دەنگەکەی خۆی ئاشکرا دەکات. ژمارەی ئەوانەی نەفرەت لە ڕووناچی دەکەن کەم نین. هەمومان لێرە و لەوێ کەسانێکمان بینی کە شەڕ لە دژی ڕێسا دەکەن. هەر کاتێک بیرم دەکەوێتەوە کەسانێکن بە بۆنی گوڵتێک دەچن و دەبورێنەوە، بێزم دێتەوە. بە کورتی هەر کەسە و کردارەکانی بە گوێرەی کەسایەتیەتی. وەسەلام. ڕۆحێکی ڕۆشن کە ئیسلامی ناسیوە و لە ناویدا دەژی، لە هەموو بوونەوەرێکدا بانگەوازی جاویدانی دەبیستێت و بانەشووی ئەبەد دەخرۆشێت. ئەوانەی پێدەنێنە هەرێمی ئاسوودەی ئەوەوە قاچیان دەبێت بەسەر. ئەو ڕوخسارانەی کە بە خۆشەویستی و ترسەوە لا سوزدەدا و لەو جێگایەدا کە نێوچەوان و سەری پەنجەکان لە یەک ئازدان و لە زەوی دەخشێن، ڕۆژانە چەند جارێک لەگەڵ فریشتەکان ئەسب تاو دەدەن. ئەو تاجی سەرانەی کە خۆیان ڕادستی ئیسلام نەکردووە ناقۆڵا و کاتین و ئەو وتە وشانش کە ئەو وەکو سەرچاوەیەک بەکار ناهێنن جیاوازیان نییە لەگەڵ ئەفسانەدا. ئەو دڵانەی بەو بەخێو نەکرێن بۆش و ئاسۆشیان تاریکە. ئەمانە ئەگەر جاروبار ببریقێنەوە و چاوی هەندێک بەرشەوارە بخەن، هەرگیز بۆ ماوەیەکی دوور و درێژ ناتوانن بە درەوشاوایی بمێننەوە. ئەوە هیچ کە ناتوانن چواردەوریان ڕووناک بکەنەوە. لە باوەشگرتنی هەموو کاتەکان و کاڵ نەبوونەوە بە درێژایی سەردەمەکان پەیوەندی بە ئەندازەی تێپەڕاندنی کات و بەرزبوونەوە بەسەریدا هەیە. ئەو بۆچوون و سیستەمانەی کە ناتوانن کات و شوێن تێ بپەڕێنن، درەنگیان زوو ماوەی خۆیان پڕ دەکەنەوە و پاشان وەک گەڵای پاییز دەوەرێن و لەناو دەچن. بێگومان ناو و خاوەنەکانیشیان لەگەڵ خۆیان ڕاپێچ دەکەن. ئیسلام هەم جێژیرە و هەم نەگۆڕاو. ئەو وەک دەرەختێک وایە کە ڕەگەکانی لە ناخی زەویدایە و هێندە بەهێزە بە هیچ زریانێک نالەرزێت. لەقەکانیشی بە هەموو لایەکدا بڵاو بوونەتەوە و چواروەرزی ساڵ میوەی تەڕ و پارە و دەبەخشێت. پوختە و کاکڵەی چێژە دنیای و قیامەتیەکان لەودایە و ئەفسوونی ژیانی هەتاهەتاییش هەر لە هەک بە دەوڵەمەندەکەی ئەودا حەشار دراوە. خۆر لە چاو ئەو ڕووناچێدا کە ئەو بە جیهانی بەخشیوە وەک بریسکەیەک وایە و باخەکانی ئیرەمیش لە چاو ئەو باخچانەی مەعنادا کە ئەو لە دڵەکاندا سەوزی دەکات وەک داستانە درۆینەکان وایە. لە بەرامبەر ئەو فراوانیەی کە ئەو بەژیری و لۆژیک و هەستەکانمانی دەبەخشێت، گەردوون وەک داڵانێکی تەسچی لێدێت. هەموو ئەو وشە و بیرکردنەوە و تیشکەتەر و تازانەی کە ئیسلام بە بیر و بۆچوونی مرۆڤایەتی بەخشی و ئاسمانین و هیچ یەکێکیان لە سەرچاوەیەکی ترەوە وەرنەگیراون و بە بۆچوونەکانی تر گەورە نەبوون و بە ڕووناچی بێگانەکان ڕەنجیان تێک نەچوە و بە سەرچاوەکانی تر لێڵ نەبوون و فتیلەکەی بە چراکانی تردانە گیرسێنراوە. بە پێچەوانەوە هەر تیشک و بەرەکەت و جوانی و چێژێکی ئەو بریتین لە کۆمەڵێک میوەی دەست لێ نەدراوی ئەو دیوی ئاسمانەکان. ئەگەر دوژمنایەتی دوژمنانی و بڕیارە لە پێشینەکانیان و نەزانی و بێوەفایی دۆستانی نەبوایە، ئەمڕۆ سەرجەم مرۆڤایەتی لە دەوری سفرە ئاسمانیەکەی ئەو کۆدەبوونەوە و دەستیان لە ناو دەستی یەکتردا دەبوو. دوژمنان لەسەرکە لە ڕەقی سوورن و دۆستانیش ئاسۆی ئەویان لەکەدار کرد. ئەویش لە بەرامبەردا ئێمەی لە بەروبوومە ئاسمانیەکانی خۆی بێبەش کرد، وەک مرواریە کشایەوە ناو سەدەفەکەی و خۆی شاردەوە. خۆر ڕووناچی دەبەخشێت بەوانەی کە ڕووی تێدەکەن. گوڵەکانیش هەتا ڕوویان لە خۆر بێت و چاونەن و خێنن لە ئاستیدا لەم ڕنگ بۆ ئەو ڕنگ باز دەدەن. درەختەکان بەقەدەر ئەو پەیوەندیەی کە بە خاک و ئاو و هەواوە هەیەنە زیندوو دەبن و دەنەخشێن. هەموو شتێک بە ئەندازەی ڕووتێکردن و نیەتەکەی شەرەفمەندی ئاور لێدانەوە و بەرەکەت دەبێت. ئەگەر دڵەکان بۆ ئیسلام گوێ هەڵنەخەن، ئەویش دەنجی خۆی ناگەیەنێت. ئەگەر کردار و ڕەفتارەکان فراوانی و قوڵی نەبەخشن بە وشەکان، ئەویش دەنجی کەس دەبێت و ئاور لە ڕۆحەکان ناداتەوە. وتا بە ئەندازەی فرینی بە دوو باڵی کردار و ڕەفتار جۆش و خرۆش دەخاتە نێو دڵانەوە و هەموو سنوورەکان دەبڕێت و دەگات بە گشتوانە و لێهاتنێک. ئەو دڵە مبارەکانەی کە بە ئیسلام لێ دەدەن و لە هەستان و دانیشتنیاندا بە جۆشی ئەوەوە دەژین، ئای چ قەڵا گەلێکیان گرتووە و چه شارانێکیان فەتح کردووە و چه شارستانێتێکیان بە ویژدانیان دامەزراندووە. ئێمە ومانان کە لە چەند ڕۆحێکی شڕۆڵ و شپرزە پێکاتوین،
چاو و دڵمان لەگەڵ ئیسلامدایە و ئەگەر بمرین حەز دەکەین لە باوەشی ئەودا گیان بدەین و ئەگەر بژین دەخوازین تەنها لە هەرێمی ئەودا هەناسە بدەین. ئێمە وزەی ژیان و گەرمیمان لەوەوە وەردەگرین و عەشق و شەوقی ژیانیشمان هەر لەوەوەیە، چونکە لەم جیهانە فانیەدا کە هەموو شتێک دەڕمێت و لە یادەوەریەکاندا ناوی دەسرێتەوە، تەنها ئەوە کە بەبێ لەرزین لە شوێنی خۆی ماوە و لەناو ئەو هەموو بەهایانەدا کە زەرد هەڵگەڕان و وەرین تەنها ئەو بەتەڕ و پاراوی ماوەتەوە. لە هەر شوێنێک ئاڵای ئەو بە هەموو ڕەنگەکانیەوە بشەچێتەوە، لەوێ تامی ئاشتی و ئاسایش دەکرێت. لەو هەرێمانەدا کە وتاری ئەو دەخوێنرێتەوە بە هەمروویە جیهانیەکان لە ژێر پارێزگاریدا. ئەو بریتیە لە سێبەری یاسا و ڕێسای ئاسمانەکان لەسەر زەوی و وێنەیەکی ڕەنگاوڕەنگی دنیای فریشتەکانە لە جیهانی جیسمانیەتدا. ئەوانەی کە بە ڕیتمی ئەو هەڵدەستن و دادەنیشن لەگەڵ هاوسەنجی گشتی گردووندا دەگونجێن و پارێزراو دەبن لە پێکدادان لەگەڵ بوونەوەراندا. ئەو بەوتە تازە و گەوهرە زێڕینەکانی چنراوێکی وهایە کە لە ڕووی ڕێسا و یاساکەیەوە نەکەس بە نەخشەکانی دەگاتەوە و نەجوانی گرێکانی بەکەس لاسایی دەکرێتەوە. لە ڕێگەی ئەوەوە کاتێک گوێ لە ترپەی دڵمان دەگرین ئاهەنگی ئاسمانەکان و ئەو دیوی ئاسمانەکان دەبیستین. بەهۆی نهێنی پەیوەندیکردن بەوەوە جیهانی دڵمان لە ئاسمانەکان فراوانتر دەبینین و بە ترسێکی شیرینەوە هەڵدەلەرزین. هیچ سیستەمێکی ڕۆحی و هیچ تەوژم و هیچ فەلسەفەیەک ناتوانێت ئەو قوڵی و گەرمی و نەرمیەی ئەو بەخشیویەتی بەڕۆحەکان بیبەخشێت. خوا بەختەوەری ڕۆح و جەستە و مادە و مانا و دنیا و قیامەتی لەودا داناوە. ئەوانەی گوێ بۆ زمانی ویژدان هەڵناخەن لەو تێناگەن، ئەوانەش کە بە چاوی دڵ تەماشای ناکەن وەکو خۆی نایبینن. غەزالی گوتەنی عەقڵی مەعاژ ناگۆڕێت بە عەقڵی مەعاد، وەک مەولانای ڕۆمیش دەفەرموێت عەقڵی تورابی ناگۆڕێت بە عەقڵی سەماوی. تەنانەت بەرزترین عەقلەکانیش لا بێ عەقڵی ڕزگاریان نابێت. مرۆڤایەتی لەوەتەی هەیە لە ناوەندی هاتوو هاواری دژایەتی نێوان عەقڵ و دڵدا ژیاوە. ئەگەر ئەمڕۆژ بە شەوی زاوایەتیەکی نوێ ژیری و دڵ نەکەین بە هاوسەری یەک، وا دیارە ئەم دژیەکیە ناوەچیە بۆ ماوەیەکی درێژتریش بەردەوام دەبێت. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەزەیی یەکەم هەوێنی بوونەوەرانە. بەبێ ئەو هەموو شتێک کەندەڵان و هەوراز و تێکەڵ و پێکەڵە. هەموو شتێک بە بەزەیی هاتووەتە بوون. بە بەزەیی درێژە بە ژیانی دەدات. بەهۆی بەزەییەوە ڕێک و پێکە و یاسا و ڕێسا گرتوێتیەوە. بەهۆی پەیامی ڕەحمەتی ئەو دی و سنووری ئاسمانەکانەوە زەوی گەیشتووە بە ڕێک و پێچی و ئاسمانیش ڕێسا و یاسای وەرگرتووە. هەر لە گەردیلەوە هەتاگە لە ئەستێرەکان لە سایی بەزەییدا گەیشتون بەم ڕێک و پێچی و سازان و جوانیە سەرسوڕهێنەرەی ئێستایەن. هەموو شتێک بەم جم و جۆڵ و هاتوچۆیی ئێستای پرۆڤەی ئەو حاڵەت و شێوەیە دەکا کە لە ئەبەدیەتدا دەیگرێتە خۆ و هەموو بەدی هاتووان بەم ئاراستەیەدا لە هەوڵ و کۆششدا لە هەموو جوڵەیەکدا ڕێک و پێچی و یاسا نمایانە و لە هەر لەرزەیەکدا بەزەیی دەدرەوشێتەوە. لە ناسکی هەوای لەرزۆکدا لە سەمای جوڵەی ئاودا ئایا دەکرێت ئەم بەزەیە داستان ئامێزە نەبینین کە هەتا بەرلوتمان و تا بەردەم پێمان هاتووە؟ هەور بە باڵەکانی بەزەیی بەژوور سەرماندا دێت و دەچێت. باران وەک سوارچاکێکی فریادڕاست لە منداڵدانی هەورەوە دەردەپەڕێت و بەهانامانەوە دەگات. هەورە بروسکە و هەورە گرمەکان بە خۆیان و 1001 دەنگ و ڕەنگەوە مژدەیە و ڕەحمەتە دەهێنن و هەموو گەردون بە هەموو شتێکی ناویەوە دەبێت بە غەزەلخوانی بەدیهێنەری خاوەن بەزەیی ڕەها. دەریا و وشکانی، درەختەکان و گژوجیە، ڕووبەڕوو و شان بەشان بە وشە و دەنجی جیاواز ئەم گۆرانی بەزەیە دەڵێنەوە. سەیری ئەو کرمە بکەن لە ژێر پێدایە و زۆر پێویستی بە بەزەیە، بەڵام ئەو بەو حاڵەیەوە لە ڕێگایەکدایە کە بەزەیی دەبەخشێت بە چەندین شتی تر. ڕێبوارێکی ماندوونە ناسە، خاچی میهرەبان باوەشی بۆ دەکاتەوە. ئەویش لەم باوەشە گەرمەدا هەزاران گەرا دادەنێت. خاچی دایک بەمانە هەناسە دەدات، هەڵدە ئاوسێت، دەپیشێت و پێدەگات. خاک بۆ کرم ڕەحمەت و کرمیش بۆ خاک. ئایا چی بەو نەزانانە بڵین کە ئاگر بەردەدەنە گژ و جیا و ڕەگەکان و بە حسابی خۆیان وا دەزانن خاکەکە بەپێز دەکات. مرۆڤی داما و تەنانەت ئاگای لەوە نییە بێبەزەیانە لەگەڵ خاک و کرم ڕەفتاری کردووە. اینجا تەماشایەکی ئەو هەنگە بکەن کە جلیوەی لەسەر 1001 گوڵ نمایانە و لەو کرمی ئاوریشمە بڕوانن کە خۆی لەناو قۆزاقەکەیدا حەشارداوە. لە پێناو بەشداریکردن لە ئۆرکێسترای بەزەییدا بەرگەی چی دەگرن و شان دەدەنە ژێر چکارێک. ئایا دەکرێت ئازار و ناڕەحەتی ئەم مەردە پاڵەوانانە نەبینین
کە لە پێناو بەخشینی هەنجویم بە ئێمە و دروستکردنی بەرجی ئاوریشمی بۆ ئێمە دەیکێشن؟ ئایا هەرگیز بیرتان لەوە کردوێتەوە کاتێک مریشک لە پێناو ڕزگارکردنی جوجەڵەکەی بەرەنگاری سەگ دەبێتەوە چ قارەمانێکی سەفەقەتە؟ یان سەرنجتان لەو دڕندە برسێ داوە کاتێک ئەوەی دەیدۆزێتەوە دەرخواردی بێچۆکەی دەدات چ پاڵەوانێکی فیداکارە؟ لەم جیهانەدا هەموو شتێک بەزەیی دەڵێتەوە و پەیمان و بەڵێنی بەزەیی دەچێنێت، بۆیە دەکرێت وەک سەمفۆنیایەکی بەزەیی لە بوونەوەران بڕوانین. دەنگ و هەناسە جیاوازەکان، نەغمەتاک و جووتەکان لە ڕیتمێکی هێندە هاوسەنگدا لەگەڵ یەکتر محاڵە نەیبینین و تێنەگەین، پاشان بینینی ئەو زاتەی کە لە پشتی ئەم بەزەیی و ڕەحمەتە پارچە پارچانەوەیە و ئەم کۆرسە ڕاز ئامێزە بەڕێوە دەبات، ئەو زاتەی کە هەموو شتێکی بە ڕەحمەتی ڕەهای خۆی داپۆشیوە. ویل بۆ ئەو ڕۆحە بەدبەختانەی شتێک لەمانە تێناگەن. مرۆڤیش لە بەرامبەر هەموو ئەم ڕووداوانە ئەرچی سەرشانی ئەوەیە کە بە شعور و ئیرادەی بە تێگەیشتن و بیرکردنەوەی چڕ بێتەوە لە تێگەیشتن لەم ڕەحمەتە بێسنوورانەدا و ئەویش هەستێت با تێکەڵکردنی نەغمەی تایبەتی خۆی لەگەڵ سەمفۆنیای بوونەوەراندا. مرۆڤ لێ پرسراوە لەوەی بەزەیی بێتەوە بە مرۆڤەکاندا و بەو کۆمەڵگەیەدا کە تیایدا دەژی و تەنانەت بە هەموو زیندەوەراندا. ئەو لەم ڕێگەیەدا بە ئەندازەی بەزەیەکەی بەرز دەبێتەوە و بە ئەندازەی کەوتنی بۆ ناوستەم و بێویژدانی و دڵڕەقیش نزم دەبێتەوە. بەڵێ لێر دەبێتەوە و دەبێت بە لەکەی ڕەشی ناوچەوانی مرۆڤایەتی. لە ڕازگۆترین مرۆڤەوە دەبیستین کە ئافرەتێکی خراپەکار لەبەر ئەوەی بەزەیی هاتوێتەوە بە سەگێکی تینودا و ئاوی داوەتێ بەرەو بەهەشت بەرز دەبێتەوە و یەکێکی تریش کە دەبێت بە هۆکاری برسیکردن و تۆپینی پشیلەیەک دلێر دەبێتەوە بۆ ناو شیوە قوڵەکانی دۆزەخ. بە بەزەیی بن تا شایانی بەزەیی بن و بەسەرتاندا ببارێت. کەسێک لەسەر زەوی خاوەنی بەزەیی بێت لە جیهانەکانی ئەودی و ئاسمانەکانەوە هەزاران مژدەی بۆ دێت. پێشینانمان چونکە لەم نهێنیە تێگەیشت بوون لە هەموو جێگەیەکدا 1001 خێوەتی بەزەییان هەڵدا. لە بەزەیی هاتنەوە بە مرۆڤدا تێپەڕین و چەندین ڕێکخراویان دامەزراند بۆ پاراستنی ئاژەڵان. ئەمە هیچی تر نییە جگەلەوەی هەستی قوڵی بەزەیی لە ناخی ئەواندا بووە بە کەسایەتی و خویە. چۆلەکەیەکی قاچشکا و یان لەغلەقێکی بریندار خوا دەزانێت جەرگی چ قارەمانێکی بەزەیی هەڵقرچاندووە و تا لە کۆتاییدا ئیلهامی دروستکردنی هێلانەی بۆ هات بۆ ئەو باڵندە غەریبانەی کە نەیانتوانیوە بگەن بە مەنزڵ وەک ئەوەی خانەی بە ساڵاچوان بنیاد بنێت. ئاخ خۆزگە ئەوان چەندە بەزەییان بە ئاژەڵاندا دێتەوە، ئێمەش ئەوەندە بەزەییمان بە مرۆڤی خۆماندا بەهاتایەوە. هەیهات وەک چۆن لە هەمبەر خۆمان بێبەزەیین نەوەکانیشمان بە هەستی بێباچی و بێبەزەیی وێران کرد. بەڵێ ئێمەین لێپرسراوی ئەو کەش و هەوا کۆمەڵایەتیەی کە 1001 ڕووداوی خنچێنەر باڵی کێشاوە بەسەریدا و چیتر مرۆڤ ناتوانێت لە ناویدا بژی. اینجا شتێکی تریش هەیە کە هەستی بەزەیی بەبێ پێوەر بەکاردەهێنرێت و کەڵکی خراپی لێوەردەگیرێ. ئەمەشیان بەقەدەر بێبەزەیی بەڵکو لەو زیان بەخشتر و ناشرینترە. ئەگەر بەزەیی لە شوێنی خۆیدا بەکار بێت وەک ئاوی حیات و ئێکسیر وایە، وەلێ ئەگەر بێت و کەڵکی خراپی لێوەربگیرێت دەبێت بە ژەهر و زەقوم لە بناغەشدا پێویستە لەم دەستورە تێبگەین. کاتێک ئۆکسجین و هایدرۆژین بە ئەندازەیەکی دیاریکراو یەک دەگرن مادەیەکی ژیان بەخش پێک دەهێنن، بەڵام ئەگەر ئەم ئەندازەیە تێک بچێت یان جیا ببنەوە دەگەڕێنەوە بۆ دۆخی گڕ و سوتێنەری پێشویە. بە هەمان جۆر هەم دۆزی بەزەیی و هەم ئەو کەسەش کە بەزەیی بەرامبەر دەنوێنرێت زۆر گرنگە. ئەگەر بەزەیی بەرامبەر بە دڕندەیەک بنوێنرێت هەم ئیشتیهای دەبزوێت و هەم لە کۆتاییشدا داوای کرێی چنگ و نینۆکەکانی دەکات. بەزەیی هاتنەوە بە تاوانباردا ئەوەندەی تر دڕندەی دەکات و هانی دەدا بۆ دەست درێژیکردن بۆ سەر کەسانی تر. بەزەیی بەرامبەر بە کەسێک نانوێنرێت کە وەک مار چێژ لە پێوەدان دەبینێ. بەزەیی هاتنەوە بە ئەودا واتە بەخشینی بەڕێوەبردننی دنیا بە کۆبڕاکان. بەزەیی هاتنەوە بە کەسانی خوێن ڕێژ و خوێن مژ و خوێن خۆردا ترسناکترین ستەم و ڕەفتاری بێبەزەییانەیە بەرامبەر بەستەم لێکراوان و مافوراوان. حاڵەتێکی لەم جۆرە لە بەزەیی هاتنەوە بە گورگ و گوێنەدان بە مافی مەڕەکان دەچێت. ئەمە ئەگەرچی گورگەکان دەخاتە پێکەنین بەڵام هەموو دانیشتوانی ئاسمان دەخاتە گریان. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەختەوەری یارێکی خۆشەویستە هەموو کەسێک بیری دەکات و ئامانجێکی هێندە باڵایە کە هەموو جۆرە فیداکاریەک دەهێنێت لە پێناویدا بکرێت. کەسێک نییە لە ناو مرۆڤدا بەختەوەری نەوێت. بەڵام بەختەوەری چییە؟ ئەمە پرسیارێکی ئەجگار دەژوارە. لە گوێرەی یۆنانیەکان عەشق و سەودا و
بەپێی قەیسەر ناو و ناوبانگ و بەڕای قارونیش بریتیە لە ماڵ و سامانی بێسنوور. بەڵام لە ڕاستیدا هیچ جێشێک لەمانە نە بەختەوەری ڕاستەقینەن و نەیەکێکیشن لە هۆکارەکانی. ئەوانەی کە لەم ڕێگایانەدا بە دوای بەختەوەری ڕاستەقینەدا دەگەڕێن هەمیشە خەڵەتا و مایەپووز دەچوون. بەختەوەری ڕاستەقینە ڕزگاربوونی بیری مرۆڤە لە پەرێشانی و پەرتەوازەی و گەیشتنی دڵی مرۆڤە بە ئاسوودەی و کامەرانی. ئەوانەی لە کناری دەریاکان و لوتکەی چیاکان و شوێنی چەپەک و تەنهادا بۆی گەڕاون بە هەڵەدا چوون. هەرچەندە بۆ کەسانی ئاسایی کە ناتوانن بە ڕێگای تری جگە لەمانە ئاسوودەی بە ڕۆحیان ببەخشن، لەوانەیە ئەمانەش بە چەند هۆکارێکدا بنرێن. بەڵام بەختەوەری ڕاستەقینە هەرگیز پێویستی نە بەکات و نە بە شوێنە. ئەو لە هەموو جێگایەکدا لەگەڵ مرۆڤە و ئەم یارە پیرۆزە ڕادەستی ڕووناچی ناخ و ئیرادەی ئەو کراوە. هەموو مرۆڤێک هەر کاتێک بێوێت دەتوانێت ڕۆحی بدات لە شەقەی باڵ و بکرێتەوە بەڕووی هەرێمە بێسنوورەکانی دڵدا و بگات بە جیهانگەرێک کە لە تەماشاکردنیان تێر نابێت و ئەو بەختەوەریە بەدەست بهێنێ کە حەسرەتی بۆ چێشراوە، بە تایبەت بۆ کەسێک کە خەزێنەی دڵی پڕ بێت لە بیرکردنەوەی پاک. وەک بۆیس دەڵێت چەند بەختەوەرە ئەو کەسەی لە قوڵاییەکانی ڕۆحیدا میحرابێکی لەم جۆرەی هەیە. بەڵێ، بۆ ئەوەی مرۆڤ بەختیار بێت پێویستە سەرەتا ئامێزەکانی ڕۆح بەخرێتە گەڕ و دڵیش پڕچەک بکرێت بە بیرکردنەوە پاکەکان و پاشان دەبێ یادگاری هەڵفرێنراوەکانی ڕابردوو لەگەڵ ئومێدە بەجێ و ماقوڵەکانی داهاتوو پێکەوە متەڵا بکرێن تا لە سایی ئەمەدا مرۆڤ لە خراپەکاریەکان پارێزراو بێت. اینجا هەستە شەهوانیەکان بەریان پێ بگیرێت و هەستە باڵاکانی بۆ زیاد بکرێت تا هەموو چرکە ساتێکی ژیان فەزیلەت بەدەست بهێنێت، چونکە تاقە دەستوری ژیانی ئەخلاقی فەزیلەتە. ئەو بەختەوەریەش کە بە دوای داوێڵی ناکرێت دوور لە فەزیلەت بیری لێ بکەینەوە و لە ڕوێکەوە بریتیە لە ئەنجام و پاداشتی ئەو. بیرکردنەوە لە ڕەزامەندی خوا ئەو شتەیە کە پەرواز بەڕۆح دەکات و دڵیش بە زیندوی ڕادەگرێ. ئەگەر فیکرێکی باڵای لەم شێوەیە نەبێت، باسکردنی بەختەوەری بێمانە و ناوەڕۆکە. پێغەمبەرمان کە مۆری بەختەوەری داوە لە کاروانی ئیمانداران و بوونەوەرێکی ناوازە و بێوێنەیە، بەم تایبەتمەندیانەی خوارەوە هەم خاوەنی فەزیلەت بوو هەم بەختەوەر بوو. ئەو هێندە دامەزرا و خاوەن ئیرادە بوو، بە درێژایی ژیانی بۆ یەک جاریش شتێکی بە باش نەزانی کە خوای گەورە بە چاک و باشی نەزانی بێت. ئەوەندە ڕاست و دروست بوو، تەنانەت لە شتی بێبایەخیشدا ناحەقی لە کەس نەکردووە. ئەوەندە خۆی بە جیهانە باڵاکانەوە گرتە بوو، هێندە تێربوو بوو بە درەوشانەوە خواییەکان، هەرگیز لەزەتی بەسەر فەزیلەتدا هەڵ نەبژە. خاوەنی تێگەیشتن و بیرکردنەوەیەکی هێندە تیژ و بەرز بوو، بۆ یەک جاریش لە جیاکردنەوەی چاکە لە خراپە نەکەوتە گومانەوە. هەردەم ڕێزی لە بیر و بۆچوونی کەسانی تر دەگرت، بەڵام هەرگیز هەستی بە پێویستی وەرگرتنی ئامۆژگاری نەکردبوو لە کەس. بابەتە هەرە سەختەکانی بەو پەڕی ئاسانی شیکار دەکرد و بە چرکەیەک خەڵکانی لە بێ ئاگایی و گومڕاییەوە سەردەخست بۆ شەرەف و فەزیلەت. لە وتەکانیدا ژیری و دانایی هاوشانی یەک بوون و ئەو پەڕی دامەزراوی دەنواند لەسەر ئەو شتانەی کە بەلایەوە ڕاست و جوان بوون. ئەوەندە تەقواکار بوو فریشتەکان حەسوودیان بە ڕووتی و سافی هەڵسوکەوتەکانی و نەرمی و پاراوی جموجۆڵەکانی دەبرد. خۆ بە گەورەزانی و لودبەرزی شتانێک بوون هەرگیز بۆ تەنها جارێکیش نەیانتوانی بوو لە هەرێمی سوتێنەر و توێنەرەوەی ئەودا دەربکەون. وەڵامی ئەو تۆمەتانەی نەدەدایەوە کە دەدرانە پاڵشەخسی خۆی و ئارامی دەگرت و خۆی زۆر دەپارێز لە تاوانبارکردنی کەسانی تر. ترسنۆشی نەیتوانی بوو توخنی گەڕەکی ئەو بکەوێت و وەسوەسە و گومانی نەدەناسی، هەروەک بەرامبەرگەل و هۆزەکەی دووچاری بەزین نەهات. بە هەمان جۆر کاتێکی ژنۆرەی ئەوە هات لەگەڵ هەموو دنیا بکەوێتە زۆرانەوە، وەک پۆڵا خۆڕاگر بوو. ژوور و جلوبەرگ و پێخەف و خۆراکەکەی سادە و هەژارانە بوو و ئەو لە یەکێک لە تاکەکانی کۆمەڵگەی دەچوو. لە دۆستایەتیدا ئەوەندە دامەزرا و ڕاستڕەو بوو کەس پێی نەدەگەیشتەوە. لە وەفاشدا هێندە جوامێر بوو، هەموانی منەتبار دەکرد. ئەو سەرفراز بوو بەم تایبەتمەندیانە و خاوەنی فەزیلەت بوو. بە ئەندازەی فەزیلەتەکەشی بەختەوەر و ئاسوودە بوو. بۆ ئەوەی ببین بە خاوەنی ویژدانێک کە وەک ویژدانی ئەو پاک و ڕوون بێت، پێویستە لەم شتانەدا کە بە بنچینەکانی فەزیلەت ئەژمار دەکرێن ئەو بە نمونەوەر بگرین و نەهێڵین ئەم تایبەتمەندیانەی کە وەک ئاوێنەیەک ڕەنجی ڕۆحمان دەدەنەوە لەکەیان لێ بنیشێت. بەڵێ، دەستخستنی کۆی ئەم خەسڵەتانە دەمانکا بە خاوەنی فەزیلەت و ئەمەش دەرگای بەختەوەری ڕاستەقینەمان بۆ دەکاتەوە. ئەجینا بە پێچەوانەوە هەرکەم و کورتێک لەم خاسیەتانەدا وەک کونێک وایە لە دنیای فەزیلەتماندا و اینجا دەشبێت بە هۆکارێک بۆ لێڵبوونی بەختەوەریمان. هەروەک تاکە چارەسەری پاراستنی ئاوی پاک ئەوەیە کە لە شتە پیس و بۆگەنەکان بپارێزرێت. بە هەمان جۆر ئاسوودەیی و بەختەوەریش بەوە دەبێت کە بۆ چرکە ساتێکیش بێ فەزیلەت و بە تەنها جێی نەهێڵین.
هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. خۆشەویستی ڕەگدا کوتاوترین ماکە لە هەموو بەدیهاتوویەکدا کاتێک دێتە دنیا و ڕووناکترین نور و گەورەترین هێزە. هیچ دوژمنێکیش نییە لەسەر زەویدا ئەم هێزە نەتوانێت بیبەزێنێت. ئەگەر سەرەتا خۆشەویستی تێکەڵاوی هەردڵێک ببێت بەرزی دەکاتەوە و ئامادەی دەکا بۆ جیهانە نەبینراوەکان. پاشان ئەم دڵانە دەکەونە خەمی ئەوەی هەرچێکیان لە ئەبەدیەت بیستووە وەرگرتووە بگەێنن بە هەموو سنگەکان. ئیتر لەم ڕێیەدا دەمرن و دەژیێنەوە کە دەمرن ناوی خۆشەویستی لەسەر زمانیانە و کاتێکیش زیندوو دەبنەوە بە هەناسەکانی ئەو دەبوژێنەوە. سەبارەت بەو دڵانەی کە خۆشەویستیان نییە، کامڵبوون و بەرزبوونەوە بەرەو ئاسمانەکانی مرۆڤایەتی کارێکی ئەستەمە. بەڵێ ئەگەر ئەوان سەدان ساڵیش بژین هێشتا بەقەدەر دەنکە گەنمێک ڕێگەی کامڵی نابڕن. ئەو سینانەی کە بێبەشن لە خۆشەویستی چونکە لە کۆڵانە تاریکەکانی خۆت ڕزگاریان نەبووە، ناتوانن کەسیان خۆش بێت و هەست بە خۆشەویستی ناکەن و بێ ئاگا لەو خۆشەویستی کە لە سینەی گەردووندا لێدەدات دەمرن و لە ناو دەچن. کاتێک منداڵ بۆ یەکەم جار چاوی دەکاتەوە ڕوبەڕووی خۆشەویستی دەبێتەوە و ڕۆحە میهرەبانەکان دەبینێت و پاڵ دەدات بەو دڵانەوە کە بە خۆشەویستی لێدەدەن و بەم شێوەیە گەورە دەبێت. دواتر جاری وا هەیە ئەم خۆشەویستیە دەدۆزێتەوە یاخود دەستی ناکەوێت، بەڵام بە درێژایی تەمەنێک هەر بەدوای ئەو خۆشەویستیەدا دەگەڕێت و بە شوێنیدا ڕادەکات. لە ڕوخساری خۆردا شوێنەواری خۆشەویستی هەیە. ئاوەکان دەبن بە هەڵم و بەرەو ئەو خۆشەویستیە بەرز دەبنەوە. نمە ئاوەکان لەسەرەوە یەک دەگرن و دەبن بە دڵۆب باڵ دەگرن بەو خۆشەویستیە و بەدەم هاوارکردنەوەدا دەبارن بەسەر سنگی خاکدا. گوڵ و جیا بە خۆشەویستی شکۆفە دەکەن و بەدەم ڕێبوارانەوە پێ دەکەنن. ژاڵەکان لەسەر تەختی گەڵاکان خیوەت هەڵدەدەن. هەمیشە نیگای پڕ لە خۆشەویستی دەگرنە چواردەوریان و سەما دەکەن. کار و بەرق بە خۆشەویستی دەباعێن و باڵندە و بێچۆکان بە خۆشەویستی دەجریوێن و کۆرسی خۆشەویستی پێک دەهێنن. هەموو بەدی هاتوویەک بە گوێرەی پێگەکەی بەویستی خۆی یان بێویستی خۆی بەشداری دەکات لەم سەمفۆنیایەدا و تێدەکۆشێت ئەو عاشق و خۆشەویستیە قوڵە دەربخە کە لە سنگی بووندایە. خۆشەویستی لە ڕۆحی مرۆڤدا شوێنەواری هێندە قوڵ دروست دەکات کە لە پێناوی داخانە و نیشتیمان بەجێ دەهێڵدرێت. ئەگەر پێویست بکە ماڵەکان چۆڵ دەکرێن و لە گشت دۆڵێکدا مەجنونێک دەناڵێنێت و هاواری لەیلەهێک دەکات. ئەو دڵە کرچ و کاڵانەش کە لە خۆشەویستی ناخیان نەگەیشتون ئەم کارە ناو دەنێن شێتی. خەمخۆری و ژیان لە پێناو کەسانی تردا خاسێتێکی مرۆیە و سەرچاوەکەیشی خۆشەویستیە. ئەوانەی کە لە ناو مرۆڤەکاندا زۆرترین بەشیان لەم خۆشەویستیە بەردەکەوێ مەزنترین پاڵەوانەکانن. ئەو پاڵەوانە مەزنانەی کە سەرکەوتوو بوون لە هەڵکەندن و فڕێدانی ڕق و نەفرەتی ناخیان مەرگ ناتوانێ هەناسی ئەم پاڵەوانانە کۆتایی پێبهێنێ. خەزانیش ناتوانێت گوڵی ئەوان سیس بکات. لە ڕاستیدا ئەمڕۆ حەسەرنج ڕاکێشانەی کە هەموو ڕۆژێک لە دنیای ناوەوەیاندا مەشغەڵێکی نوێی خۆشەویستی گردەدەن و دڵیان دەکەن بە پێخەفی عاشق و سەودا و لە جیهانی هەستەکانیاندا چەندین تونێل و گوزەر لێدەدەن بۆ دڵی کەسانی تر و دەزانن چۆن پێیان بگەن. ئەمانە لە دیوانێکی هێندە مەزن مافی ژیانی هەتاهەتاییان بەدەستێناوە کە نەک هەر مەرگ و فەنە بەڵکو تەنانەت قیامەتەکانیش ناتوانن گوڵی ئەوان بژاچێن و پێچی ئەوان بشێنن. ئەو دایکەی کە قارەمانی شەفەقەتە و ئامادەیە لە پێناوی جگەرگۆشەکەیدا ژیانی خۆی بەخت بکات، ئەو فیداکاری کە لە بەرخاتری وڵات و کۆمەڵگەکەی ژیانی خۆی بەسوک سەیر دەکات، ئەو قارەمانەش لە پێناوی مرۆڤایەتیدا دەژی و دەمرێ. نمونەیەکی باڵای نەمریە کە لەسەر تەختی دڵاندا دەنیشێت. لە دەستی کەسانی لەم جۆرەدا خۆشەویستی چەکێکە هەموو دوژمنێک دەبەزێنێت و کلیلێکی ئەفسوناویە دەتوانێت هەموو دەرگایەک بکاتەوە. ئەوانەی کە خاوەنی ئەم چەک و کلیلەن ئەم ڕۆژنە بێگومان سبەینێ هەموو دەرگاکانی جیهان دەکەنەوە و بە خۆیان و بۆ غوردانی خۆشەویستی دەستیانەوە بۆنی ئاسوودەیی بە هەموو لایەکدا بڵاو دەکەنەوە. ڕێگای خۆشەویستی کورتترین ڕێیە بۆ کردنەوەی دڵەکان، وەک ڕێگای خۆشەویستی ڕێی پێغەمبەرانە. ئەوانەی کە لەسەر ئەم ڕێگەیەن هەرگیز دەرگاکان بەڕوویاندا داناخرێت. ئەگەر دانەیەکیشدا بخرێت لە بری ئەو سەدان و هەزارانیان بۆ دەکرێتەوە. ئەگەر یەک جار لە ڕێگەی خۆشەویستیەوە دڵێک بکرێتەوە ئیدی هیچ کێشەیەکی تر لە ئارادا نامێنێت. خۆشحاڵی بۆ ئەوانەی کە خۆشەویستیان کردووە بەڕابەر، بەدبەختی بۆ ئەو چارە ڕەشەی کە تامی خۆشەویستی ناخی ناکات و تەمەنێک بە کوێری و کەڕی دەژی. ئەی خوای گەورە، لەم ڕۆژگارەدا کە ڕق و قین وەک تاریکەشە و هەموو لایەکیاندا گیر کردووە، پەنا بە خۆشەویستی تۆ دەگرین
بۆ دوایین جار لە دەرگانتدا دەکوڕوزەینەوە و داوات لێ دەکەین دڵی ئەم بەندە هەڵەشە و لە سنوور دەرچوانت پڕ بکەیت لە هەستی مرۆڤانە و خۆشەویستی. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. مرۆڤی نوێ وا خەریکە دەچینە ناو سەدەیەکی نوێوە کە کراوەیە بەڕووی درەوشانەوەی عینایەتی خوای گەورەدا. مێژوش خۆی دووبارە دەکاتەوە. سەبارەت بە دنیای ئێمە سەدەی 18هەم چرخی ئەو چاولێکەرە کاڵفامانە بوو کە لە خۆیان دوور کەوتنەوە. سەدەی 19هەمیش سەردەمی ئەوانە بوو کە دژایەتی مێژوو دینامیکەکانی خۆیان کرد و کەوتنە باوەشی کۆمەڵێک فەنتازیاوە. سەدەی 20هەمیش چرخی ئەوانە بوو کە بە تەواوەتی نامۆ بوون لە خۆیان و کەوتنە ئینکارکردنی بوونی خۆیان و هەر بۆیە لە دەرەوەی خۆیان بە دوای ڕووناچی و پێشەوادا دەگەڕان. پشتبەستوو بە هەموو ئەو شتانەی کە لە گشت لایەکەوە دەرکەوتون سەدەی 21ەم چاخی باوەڕ و باوەڕداران دەبێت و دەبێت بە ڕێنیسانسی ئێمە. بەڵێ لە پێناو بێعەقڵ و ساویلکەکان و ئەوانەی کە بەدەم خەوەوە دەڕۆن و لە جیهانی فەنتازیادا دەژین مرۆڤێکی تازە و نوێ لەدایک دەبێت کە بیر دەکاتەوە و هەڵدەسەنجێنێت و بە ئەندازەی ژیری گرنگ بە ئەزمون دەدات و بە قەدەر ئەزمونیش ڕێز لە ژیری دەگرێت و بە ئەندازەی ئەم دوانەش باوەڕی بە ئیلهام و ویژدان هەیە و متمانەی پێیەتی. مرۆڤێکی نوێی وە کە بە هەموو لایەنێکی بەدووی کامڵی داوێڵە و گشتگیرە و هاوسەنگی نێوان دنیا و ئەو دنیای ڕاگرتووە و سەرکەوتوو بۆ لە هاوسەرگیری نێوان دڵ و ژیریدا. بێگومان لە دایکبوونی ئەم مرۆڤە نوێیە زۆر ئاسان نابێت. وەکەر لە دایکبوونێکی تر ئازار و ژان و هەژانی تایبەت بەخۆی دەبێت. بەڵام کاتێک وەرزی خۆی هات بێگومان ئەم لە دایکبوونە پیرۆزە دێتە دی و ئەم نەوە ڕوخسار درەخشانە لە پڕێکدا لە ناوماندا دەردەکەوێت وەک بارینی ڕەحمەت لە هەورە چڕ و ئەستورەکانەوە و هەڵقوڵانی ئەو لە ناخی زەویەوە و توانەوەی شەختە سەهۆڵیەکان و دەرکەوتنی نۆبەرەی گوڵانی بەهار و دانیشتنی شەونم لەسەر تەختی گەڵا. ئەم مرۆڤە نوێیەش ئەمڕۆیان سبەی بەڵام بێگومان هەر دێت. مرۆڤی نوێ کەسایەتیەکی وایە کە لە هەموو کاریگەریە دەرەچیەکان ڕزگاری بووە و لەسەر پێی خۆی ڕاوەستاوە. هەروەک ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ناتوانێت زنجیر لە دەستی بکات و بەدیل بیگرێ بە هەمان جۆر ئەو یزمانەش کە یەکناگرنەوە لەگەڵ جیهانی مانەی ئەودا ناتوانن ڕێگا و ئاراستی پێ بگۆڕن و تەنانەت ناشتوانن لە شوێنی خۆی بیجوڵێنن. بەڵێ ئەو بیرکردنەوەی ئازاد و ئیرادەی ئازاد و خەیاڵی ئازادن و ئازادیەکەیشی بە ئەندازەی بەندایەتیەتی بۆ خوای گەورە هەوڵ دەدات لە خۆی و لە پاڵنەرە مێژوویەکانی خۆی بچێت نەک لە خەڵکانی تر بچێت و لاسایی کەسانی تر بکاتەوە. مرۆڤی نوێ کەسێکە بیر دەکاتەوە و لێکۆڵەرە و باوەڕدارە و کراوەیە بەڕووی ڕوحیانەتدا و سەرشارە بە چێژە ڕوحیەکان. ئەو با مەبەستی دامەزراندنی دنیاکەی سوودی تەواو لە ئامرازەکانی سەردەمەکەی وەردەگرێت و لە پاڵ ئەمەشدا خاوەنی بەهانەتەوەی و معنەویەکانی خۆی دەبێت و توانە و وزەیەکی زۆر جیاواز دەخاتە مەیدان. وەک باوەڕدارانی ڕابردۆش کۆدارەکەی باوەڕ دەهێنێت و وەک ئەوان بیر دەکاتەوە و وەک ئەوان تێدەکۆشێت بۆ گەیاندنی پەیامە ژیان بەخشەکەی و وەک ئەوان لە سینەی تاریکیدا تۆوی ڕووناچی دەچێنێت. کاتێکیش ئەمانە دەکات وەفایەکی قوڵی هەیە و هەرگیز بۆ ساتێکیش لە حەق لا نادات. لە پێناو سەرخستنی حەقدا هەموو ڕۆژێک چەند جارێک دەمرێت و دەژیێتەوە. ئەگەر پێویست بکات ئامادەیە خانە و نیشتیمان و ماڵ و منداڵ بەجێ بهێڵێ بێ ئەوەی ترسی گیان و ماڵی هەبێت و ئارەزووی پاڵدانەوە پشودان زاڵ بێت بەسەریدا. لە پێناو ئایندەی نزیک و دووری نەتەوەکەیدا هەرچی هەیەتی و بێ ئەوەی گەردیلەیەک بە فیڕۆ بدات وەک تۆ و لە بناری عینایەتی خوادا دەیانوەشێنێت. پاشان وەک چۆن مریشک جوجەڵەکانی لە ژێرباڵیدا دەپارێزێت دەچێتە دۆخی چاوەڕوانی و ئەڕەنکێشانەوە دەناڵێنێت و دەپاڕێتەوە. ڕۆیشتن لەسەر ڕێگەی حەق و مردن لەو ڕێیەدا بە ئامانجی ژیانی دەزانێت و لە دەستدانی ئەم ئامانجەش بە گەورەترین زیان ئەژمار دەکات کە قەرەبوو ناکرێتەوە. مرۆڤی نوێ لە پێناو گەیشتن بە ژیری و دڵ و ڕۆح و هەستی مرۆڤەکانی تر هەر لە کتێبەوە تا ڕۆژنامە و هەر لە گۆڤارەوە تا رادیۆ و تەلەڤیزیۆن بەکار دەهێنێت و سوودیان لێوەردەگرێت و تێدەکۆشێت جارێکی تر خۆی بسەلمێنێت. نەک تەنها خۆی دەسەلمێنێت بەڵکو ئەو شوێن و ڕێگەیەی کە لەی داگیر کراوە لەسەر ئاستی هاوسەنگی وڵاتان وەری دەگرێتەوە. مرۆڤی نوێ ڕێگەکانی ڕۆحی زۆر قوڵ و ئەو دنیایەش کە تێیدا دەژی فرێڕاهەندە. ئەو هەر لە زانستەوە تا هونەر هەر لە تەکنەلۆژیاوە هەتا مێتافیزیک لە هەموو بوارێکدا خاوەنی قسێ و ئاگاداری هەموو ئەو بابەتانەیە کە پەیوەندیان پێوەی هەیە. بەڵێ
ئەو بە عاشقێک بۆ زانست کە تێربوونی نییە و بە هۆگریەک بۆ معریفەت کە هەموو ڕۆژێک لە هەڵکشاندایە و بە فراوانیەکی لە دوونی کە لەسەر و ئاستی تێگەیشتنەوەیە هاوشان لەگەڵ مرۆڤە ڕووناکەکانی چەرخی ڕۆشنایی هەموو ڕۆژێک وەک ئەوەی لە میعراجێکدا بێت شانبەشانی ڕۆحانیەکان ئەسب تاو دەدات. مرۆڤی نوێ پڕە لە خۆشەویستی بۆ هەموو بوون و پارێزەری بە هەمرۆییەکانە. ئەو لەلایەک خاوەنی ڕەوشت و فەزیلەت و هەموو ئەو تایبەتمەندیانەیە کە مرۆڤ دەکەن بە مرۆڤی ڕاستەقینە و لەلایەکی تریشەوە هێندە جیهانیە کە هەموو بوون بە میهرەبانیەوە باوەش دەکات، هەروەک بوون و خاسیەتەکانی خۆی هەڵدەبژێرێت. لە هەمان کاتدا بوونەوەر و مرۆڤەکانی چواردەوریشی بەو شێوەیە کە پێویستە ببن ڕێک دەخات، چەندەش دەرفەتی بۆ هەڵبکەوێت هەوڵ دەدات ئەم پرۆژانەی جێبەجێ بکات. ئەو هەموو شتێکی باش و جوانی دەوروبەری خۆی دەپارێزێت، ئەمەش دەدات بەگوێی ئەوانی تریشدا بەرامبەر هەموو خراپەکان جەنگ ڕادەگەێنێت و تا ئەو کاتەی لە کۆمەڵگەکەیدا بنەبڕی دەکات وەک تیری ڕاکێشراو لە ئامادەباشیدایە. باوەڕدار و ئامۆژگاری هەمووانیش دەکات بۆ باوەڕهێنان. بە پەرستش دەڵێت جوان و دەبێت بە زمانی گۆیای ئەو کتێبانەی پێویستە بخوێنرێنەوە ئەو دەیان خوێنێتەوە و هانی کەسانی تریش دەدا بۆ خوێندنەوەیان. شان دەداتە بەر ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە ڕێز لە ڕەگەزەکانی ماناو ڕادەگرن. کۆڵان بە کۆڵان دەگەڕێ وەک خزمەت گوزارێک بەدەم هەموو پێداویستێکی کۆمەڵگەکەیەوە دەڕوات. ئەو بەم حاڵەی دەبێت بە ڕەمزی لێپرسراویەتی و کارگوزاری. مرۆڤی نوێ خاوەنی ڕۆحی بنیادنانە و دژی هەموو جۆرە قەتیزبوونێکە، دەزانێت چۆن خۆی نوێ بکاتەوە و ڕووداوەکان ڕام بکات و هەمیشە لە پێش ئەو چەرخەوە دەڕوات کە تیایدا دەژی. دەڕوات بە کۆششێک کە لەودی و سنوورەکانی ئیرادەوەیە، بە شەوقەوە و بە پشتبەست و بەخوا. لە ژیانی ئەودا ڕەچاوکردنی هۆکارەکان و تەوەکل هێندە لە ناو یەکدان، کەسانی نەزان لەوانەیەوە بزانن هۆکارپەرست یاخود جەبریە، کەچی ئەو نە ئەمیانە و نە ئەویان. مرۆڤی نوێ کەسێکی تەواو هاوسەنگە، ڕەچاوکردنی هۆکارەکان بە ئەرک دادەنێت و تەسلیمبوونیش بە خوای گەورە بە داخوازی ئیمان هەژمار دەکات. مرۆڤی نوێ دۆزەرەوە و هەڵمەتبەرە، هەموو ڕۆژێک لە قوڵایی بوونیدا و لە فراوانی فەزادا ئاڵای خۆی بەسەر قەڵای نوێوە هەڵدەواسێت و دەرگانهێنیەکانی ئاسۆ و دەواازەکان دەکاتەوە. چەندە سای ئیمان و معریفەتدا بگات بە ئەو دیوی پەردەی بوونەوەران، ئەوەندە زیاتر باڵەکانی دەکرێنەوە، لە دوورتر و پاشان لە دوورتر دەنیشێتەوە، تا ڕۆژێک دێت خاک بەو شتانەی لە سینەیدا شاردوێتەوە بانگی دەکات. گەوهەری قوڵایی دەریاکان بە عەسا ئەفسوناویەکەی ئەو دێنە دەر، ئاسمانەکان دەرگاکانیان دەخەنە سەرپشت و پێی دەڵێن فەرموو. چەند ئامۆژگاریەک. هاوڕێ، هەتا لە ژیان دایت دەرگای هەست و بیرکردنەوە و دڵت بەڕووی هەموو جۆرەکانی خراپەدا دابخە. هەمیشە لە سنووری ڕەزامەندی خوادا بە دوای باشترین و جوانترین و ڕاستتریندا بگەڕێ. سەرجەم قین و نەفرەت و ڕقەکان بە زلەیەک فرێدە ئەو دیوی چیای قاف و سنگت بۆ خۆشەویستی و مرۆڤایەتی و چاکەکاری بخە سەرپشت. ڕاکە بە دەم یارمەتی ئەوانەی کە داوای یارمەتی دەکەن، ئازار و ژانی بیماران و بێنەوایان تیمار بکە. خۆت تەرخام کە بۆ شەڕکردن لە دژی ئەو تاریکیانەی کە چەندین ساڵە سەرزەویان تەنیوە و خۆت یەکلایی بکەرەوە بۆ ڕازاندنەوەی خاڵە تاریکەکان بە مەشغەڵی زانست و عیرفان، و هەتا تەمەن ماوەت دەدات بۆ ساتێکیش لە بەرەنگاربوونەوەی ئینکار و ئیلحاد و نەزانی دوامەکەوە. لەژێر ئەو ڕووناچیانەدا ڕێبکە کە خوای گەورە ناردوونی، پێش و دوا و ڕاست و چەپ و ڕۆح و دڵت بەمانە ڕۆشن بکەرەوە. بزانە ئەگەر ویژدان و مێشکت لە زانستی حەقیقەت و دڵیشت لە ڕووناچی ئیمان بێبەش بێ، ناتوانیت لە بیرکردنەوە خراپەکان دەرباز بیت و ئەو ڕێگایانەش نادۆزیتەوە کە دەگەن بە مرۆڤایەتی و خۆشەویستی و بەهاباڵاکان. هەرگیز لە ڕاستی و ڕێگەی ڕاست و فەزیلەت لامەدە ئەگەر چی تاڵیش بێت. ئەو کاروانانەی کە بەرەو خۆشەویستی خوا و خزمەتکردنی مرۆڤەکان ڕێیان گرتوۆتە بەر، هەمیشە لە مێزگانەدا بەڕێکەوتون و بەگرتنەبەری ئەم گوزەرگایە بەردەوامیان بە گەشتەکەیان داوە. کەم تەرخەمی منوێنە لە خۆشویستن و بەزەیی هاتنەوە بە بچووکەکان و ڕێزگرتنی گەورەکاندا. ئاگاداری هەموو ئەو بە هاوپەیوەندیانە بە کە تاکەکانی نەتەوە بەیەکەوە دەبەستێتەوە، وەک یەکێتی دین و یەکێتی نیشتیمان و یەکێتی ئامانج. بزانە چۆن ڕوبەڕووی هەموو ئەو نامۆبوون و دژیەکی و لاساریە کوێرانە دەوەستیەوە کە دژی ڕۆحی نەتەوەن و ساتێکیش دوامەکەوە لە پاراستنی خود و ناوەڕۆکی خۆت. باوەڕ بە پیرۆزی کار و کۆشش بکە، هەرگیز نەکەیت بکەویتە گومانی ئەوەی کە خەڵکانی تر ناچارن بەخێوت بکەن و ژیانت دابین بکەن. بزانە کە تۆ لێپرسراوی لە خزمەتکردنی مرۆڤایەتی، نەک مرۆڤایەتی لێپرسراو بێ لە خزمەتکردنی تۆ.
بزانە و باوەڕت هەبێ کە تەنها ئەگەر منیەتیت لە ئاگری پاکشکەرەوەی فیداکاریدا بسووتێت و ببێت بە خۆڵەمێش ئەوسا بە کەڵکی شتێک دێت و نرخێکی دەبێت. بزانە و دڵنیا بە کە هاتنەدی هیوا گەورەکانت و گەیشتن بە بەختەوەری بە ئەندازەی ڕامبوونت بۆ ئیرادەی خوایی دەستت لێیان گیر دەبێت و لە بریهێز و توانە و ویستی خۆت بەنا بۆ توانستی ڕەهای ئەو ببە. هەردەم بە هەڵە داوان ڕاکە بەرەو هەرێمی گەرم و گۆڕی عاشق و خۆشەویستی و وەفا. بە تەواوی متمانە بە کاریگەری نەرمکەرەوەی ئەوان بکە و هەرگیز لە یادت نەچێ کە بەم کلی لە ئەفسوناویانەی کە بەدیهێنەر لە ناخی تۆدا دایناوە تەنانەت ژەنگاویترین قوفڵەکانیش دەکرێنەوە. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. سروشتی شێوێنراو. سەرتاپای سروشت وەک پێشانگایەکی شتە سەر سوڕهێنەرەکان وایە، بەڵام ئێمە لە بری پێشانگا زیاتر پێمان باشە پێی وترێت کتێب، چونکە ئێمە وەک کتێبێک دەیخوێنینەوە و هەستی پێ دەکەین و بە چەشنی ڕوانین بۆ نەخشە ڕەنگاوڕەنگ و زیندوو زاخاودراوەکانی کتێبێک تەماشای دەکەین و لێی وردەبینەوە. هەموو بەیانیەک بە بەژن و باڵای ڕازاوە و بریقەدار و سەر سوڕهێنەریەوە و وەک سەرچاوەی ژیان و گیان لە بەردەمماندا دەیبینین و سەرمەز دەبین. بە تایبەتە و کاتانەی کە ئەم پێشانگە و ئەم کتێبە هێندە سەر سوڕهێنەر بوو کە لە خەونەکاندا جێی نەدەبووەوە و وەک داوێک وابوو بۆ ڕاوکردنی خولیا و خەیاڵەکان و کەشتێکی مەزم بوو کە چارۆکەکانی بەڕووی عاشق و خۆشەویستی داواڵا کردبوو، چەشنی ئاوێزەیەک کە 1001 چرای لەناودا بێت بە پەنجە نورانیەکانی ئاماژەی بۆ جیهانەکانی ئەو دیو دەکرد. تەپۆڵکە زمڕوتەکانی، دۆڵە فێنکەکانی، دارستانەکانی کە هەزاران زیندەوەرتیایدا دەستلەملانەی یەکترن و گەمە لەگەڵ یەکدی دەکەن، ئەو باخ و بێستانانەی کە باخچەکانی بەهەشت یادی مرۆڤ دەخەنەوە، جریوەجریوی باڵندەکانی، خشەی پێی مێروەکانی، ئەو بەرەکەت و میهرەبانی کە لە ئاسمانەوە دەبارێت و لە بەرامبەر ئەم بەرەکەت و میهرەبانیەدا بە هەڵقوڵانی سوپاس و ستایش لە سینەپاکەکانی سەرڕووی زەوی و بەرزبوونەوەی بەرەو ئاسمانەکان لایەنێکی جیهانی دواڕۆژی بەرجەستە دەکرد. بەڵێ ئەو دڵانەی کە بەم شێوەیە هەست بە سروش دەکەن، وەک ئەوەی هۆگری هەموو ئەو دەنگ و نەغمە و ڕەنگ و تام و بۆن و جوانیانە بن کە دەستی قودرەت لە سنگی سروشتەوە هەڵیان دەقوڵێنێت، نەیان دەتوانی خۆیان بگرن و هەموو ئەمانە نەبین و تامی نەکەن و دەردە دڵیان لەگەڵدا ساز نەکەن و لەگەڵیان نەکەونە گفتوگۆ، چونکە ئەوەندە لەگەڵیان تێکەڵاو ببوون وەک چۆن لە بەرامبەر خواردنەخۆش و بەتامەکاندا لیگڕژێنەکانمان دەکەونە جوڵا، وەک چۆن کاتێک نەی دەبینین بێویستی خۆمان شتێک لە بەردەم خۆمانەوە دەڵێین. بە هەمان جۆر ئەو ڕۆحە پاکانەش کە بە تێڕامان لە سروشت سەرمەست بوون لە هەر نیگایەکدا هەست بە شتانی جیاواز دەکەن لە مەرجیهانی ئەو دی و دەهەژێن. هەر وەک چۆن کۆشکێک و میوانخانەیەک جگە لە دەرخستنی ئەو جوانی و وردی و ناسچەی کە تیایدایە لە پشتی ئەو کۆشک و میوانخانەیەوە شتانێک بە گوێماندا دەچپێنێت سەبارەت بە بەدیهێنەرەکەی. بە هەمان جۆر ئەم پێشانگەی سروشتەی کە بەرهەمێکی هونەری سەر سۆرهێنەرە لە پشتی ئەم بوونەوەرانەوە پیشانمان دەدات کە کەسێکەیە بەدی دەهێنێت و بوونی پێدەبەخشێت، ڕێک و پێچی دەکات و یاسا و ڕێسای بۆ دیاری دەکات لە هەر سنعاتێکدا کە خستوێتێ ڕوو خۆی دەناسێنێت، بەڵام لەبەر مەزنیە ڕەهاکەی بە تەواوی پێی پێ نابرێت و سەرچاوی ڕاستەقینەی هەموو جۆرەکانی ڕێسا و جوانیە. بەڵێ ئەمە بەگوێی ویژدانەکاندا دەدات و مەستیان دەکات. ئەندازیاری لە سروشدا دەستلەملانەی ئاسمانەکان بووە، دەرکەوتنی شاخە بەسام و شکۆکان وەک ئەوەی کە سەریان خست بێتە سەرکۆشی ئاسمان و وێنەی ئاسمانەکانی ژوەک بڵێ خۆیان ڕادستی ئەم ئارەزووی ویساڵە گەرم و گوڕ و بەهێزە کردبێت. بەڵێ ئەم ئەندازیاریە ئاماژە و نیشانەیەکی چەندە شیرینە. خەیاڵی مرۆڤ بە چەشنی نیشنەوە و فڕینی هەنگەکان لەم گوڵ بۆ ئەو گوڵ بە گەڕان بەسەر درەوشانەوەی جوانیەکانی سروشدا هەتا ئاسۆ دەفڕێت. کاتێک دەگات بەوێ دیسان دەست بە گەشتێکی نوێ دەکات و دەبینێت ڕێگاکان بەرەو ڕەهایی ئەو دی و ئاسمانەکان درێژ دەبنەوە. هەر بۆیە لە قوڵایی ڕۆحیدا هەست بە مۆسیقای نەمری دەکات. ئەوانەی کە توانیمیانە ماوەیەکی دوور و درێژ بە خۆیان و خولیاکانیانەوە لەم جیهانەدا بمێننەوە شاد دەبن بەو خۆشەویستی ڕاستەقینەیە کە بە سەودای ئەو ئاگریان گرتووە و هەست بە حەسرەتی جودایی دەکەن لە ویژدانیاندا و هەرگیز حەز ناکەن لەم خەونە شیرینە بێدار ببنەوە. ئەوانەی کە لە دڵ و ڕۆح و ویژدانیاندا 1001 تام و چێش خوڕەی دێت و بەڕیاریان داوە یەکێک بن لە ڕێبوارانی ئەم کاروانی عیرفانە، سروشت بەخۆی و دیمەنە خەمڕەوێن و تەپۆڵکە ڕەنگا و ڕەنگ و چیا مەست و باخچە خومار و ڕووبارە بەخوڕەکانی هەموو تێگرا و پێکەوە سرودی یەکتایی
یەکتایی دەچڕن. بەڵێ بە تایبەت لە وەرزی بەهار و هاویندا سروشت پێشانگای جوانی و نیشتیمانی خۆشی و کەیف و سەفایە. هەموو لایەک و سوچێکی ئەم کتێب و پێشانگایە مەزنیەکی جیاواز و هۆنراوەیەکی ناوازە و ئەفسونێکی دانسقەیە. ئەو بەم جوانیە جۆرا و جۆرانە و بەو ڕەنگ و شکڵ و شێوە جیاجیایانەی کە چەندین ڕەهەندی جیاواز دەبەخشن بە جوانیەکانی و بەو بەژن و باڵایی کە سنووری خەیاڵ تێدەپەڕێنێت وەک شاجوانێکی بێ هاوتاوایە لە پێشبڕچەی جوانیدا و وا لە مرۆڤ دەکات بڵێت جوانتر لەوەی کە هەیە مەحاڵە. ئەو ڕۆحانەی کە بێدار بوونەتەوە لەم گەلەری و پێشانگایەدا قوڵتر لەبوون تێدەگەن و لە هەموو شتێکدا مۆسیقایەکی جوانی دەبیستن. لە دیدی ئەم دڵە سەرمەستانەدا درەختەکان هوو دەچڕن و سەما دەکەن. گوڵەکان بە زمانی تایبەتی خۆیان بەدیهێنەری مەزن ئاشکرا دەکەن و زەمبەق و وەنەوشە و مێخەک و ژاڵە و یاسەمین و شەوبۆ و لاولاویش بە دیمەنی جوان و بۆنی خۆشیان شتێکمان دەربارەی ئەو جوانیە نادیارە پێدەڵێن. لێرەدا کات هێندە بە قوڵی هەستی پێدەکرێت وەک ئەوە وایە مرۆڤ بە یەکجار هەست بە هەموو ئەو جوانیانە بکە کەنەوەی مرۆڤ بە درێژایی ڕۆژگار بینیویەتی و بیستویەتی و هەستی پێیان کردووە. بە تایبەت هەندێک شوێن کە وەرزەکانی هەرگیز گۆڕانی بەخۆیەوە نەدیوە و کەش و هەواکەیشی دەستی خەزانی بەر نەکەوتووە هێندە قوڵ و ئەوەندە سەرسۆرهێنەرە وەک ئەوە وایە مرۆڤەکان لێرە نزیک ببنەوە لە دوایین کەنار و سنووری جوانی. کاتێکیش نزیک دەبنەوە ئێرە و ئەو دیو لە ناو یەکدا و پێکەوە دەبینن. لە بنارەکانی ئێرەدا حونجەی جوانیەکانی بەهەش دەکەن و لە کانیاوەکانی ئێرەدا خوڕەی ڕووبارەکانی بەهەش دەبیستن و لە لەرینەوەی درەختەکانی ئێرەدا هەست بە شنەبای باخچەکانی فیردەوس دەکەن. بە کورتی لە ڕوخساری هەمووانیەکانی ئێرەدا بۆنی جوانی هەمیشەییەکان دەکەن و دەبینن و تێدەگەن کە تەمەنی کورتی مرۆڤ بەشی هەموو ئەو جۆرە چێژانە ناکات و هەر بۆیە بە ئارەزووی ئەبەدیەت دەخرۆشێن و پاشان ڕوو دەکەنە ئەو خاوەنتوانستە ڕەهایی کە دەتوانێت ئەم ئارەزووە گرنگ و بە نرخا بهێنێتە دی. ئەم کتێبە مەزنووەم پێشانگە سەرسامکەرەی سروشت کە لەلایەن خاوەنی میهرەبانی ڕەهاوە بەدیهێنراوە و بە مەبەستی حەوانەوە و خوێندنەوە و تێڕامان بە مرۆڤ بەخشراوە بەداخەوە ئەمڕۆ بەقەدەر تۆپەڵی خۆڵ و خاشاک گرنگی و بایەخی پێنادرێت. نەک هەر گرنگی پێنادرێت بەڵکو پارچە پارچە بووە و لە هەر چوارلاوە ڕوبەڕووی دەستدرێژی و هاڵمەتی بۆ گەنکردن و بە بیابانکردن بووەتەوە. ئەو هەوایی کە عەرشێکی مەزنی ئەمر و ئیرادەیە ئەمڕۆ ئیدی ئەفریتێکی دووکەڵاوی و گەرداوێکە شەپۆڵەکانی پڕن لە ڕق. ئاویش کە سەرچاوی ژیان و میهرەبانی خوایە بووە بەلافاوێکی ترسناک و جۆگەلەیەکی قیری دافرا و بەڕووی ژیاندا. خاچیش کە بە وێنەی خەزنەداری بەخشین و سەخاوەتی خاوەنی میهرەبانی ڕەهاوایە گۆڕاوە بە وڵاتی مەرگ و وشکایەکی بێفەڕ و بیابانێکی بێسەوزایی کە سیستەمی ژینگەیی تێکچووە. وەکو هەر شتێکی تر کە بە سپاردە پێمان بەخشراوە ستەممان لەم کتێبە بەرجەستە و لەم پێشانگە مەز نەکرد. ستەممان کرد لەو دەشت و کۆسارانەی گۆڕیمانن بە بیابان. ستەممان کرد لەو ڕووبار و کانیاوانەی پیسمان کردوون. ستەممان کرد لە خاک و هەوا. ستەممان لەو دارستان و باخ و باخچانە کرد کە هەنووکەوایان لێ هاتووە بە کەڵکی ژیان نایەن. ڕاسترە بڵین بەوەی ئەم دنیا جوانەی کە هاوشێوەی بەهەشت بوو گۆڕیمان بە دۆزەخ. ستەممان لە خودی خۆمان کرد. ئەگەر مرۆڤەکان ئەم دنیای کە پیسیان کردووە و ڕێساکەیان تێکداوە سەر لە نوێ ئاوەدانی نەکەنەوە و نەیگەێنەوە بە جوانی و شکۆمەندیەکەی جارانی بێ هیچ گومانێک ئەم دنیا جوانە بەهۆی تۆفانی نوح و ڕووداوە هاوشێوەکانیەوە وەک وێرانەیەک دار و پەردوەکەی دەڕوخێت بەسەرماندا. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ژانی پیرۆز. ئادەمیزاد ڕێبوارێکی ئاوارە و نامۆیە لەم دنیاەدا و لە پێناو دۆزینەوەی خۆی و گەیشتن بە ناوەڕۆکی خۆیدا ناچار بە گەشتێکی دوور و درێژی واکراوە کە مەترسی زۆری تێدایە و تەسک و تەنگەبەرە و بەنێو چیا سەخت و ئاوەقوڵەکاندا تێدەپەڕێت. ئەو پێویستە لەم ڕێیە درێژەدا کە نایناسێت و نایزانێت بەرەنگاری ئاستەنگەکان ببێتەوە و سنگ بداتە بەر ناڕەحەتیەکان و دەربەندەکان ببڕێت و بگات بەو ئامانجەی کە بۆی دیاری کراوە. چونکە گەشتێکی لەم جۆرە یەکجار بە نسیبی مرۆڤ دەبێت و گەیشتنی تاچیش بە نەمری تەنها بەم گەشتە تاقانەیە بەدەست دێت. لە ڕاستیدا ئەم گەشتە تەنها تایبەت نییە بە مرۆڤەوە بەڵکو هەموو بەدیهاتوویەک بە گوێرەی پلەکەی لەگەڵ هاتنی بۆ جیهانی بوون پێویستی گەشتێکی پڕ چەرمەسەری لەم شێوەیە لەگەڵ خۆی دەهێنێت.
پاشان تا ئەو کاتەی دەگات با پێناسی تایبەتی خۆی و بە ناوەڕۆکی خۆیەوە دەردەکەوێت و تەنانەت جاری وا هەیە دەگۆڕێت بە بوونێکی تر بۆ ساتێکیش ناوەستێت و پشوون نادات و لەم قاڵب دەڕژێتە ئەو قاڵب و بەردەوام لە گۆڕاندایە. گۆڕانێکی بە ئازار و ژان هەموو ساتێک چەند جارێک دەمرێت و زیندوو دەبێتەوە. ئاوەکان تا گەرمی نەبین و نەبن بە هەڵم ناگەن بەڕوونی. تۆ هەتا نەتەقێت و نەڕزێت ژیانی چرۆ و گوڵ نایەتە بەرهەم. ڕووبارەکان بەردەوام بە خوڕ دەڕژێن و هەمیشە دەچێشن بە تاشە بەردەکاندا، بەمەش دەپاڵێورێن و خاوێن دەبنەوە و دەگەن بە ئاستی دڵۆپەکانی چاوی هەور. بەبێ بەفر و باران بەهار نایەت، ئەگەر بشێت نرخی نازاندێت. ئاڵتون لەو نرخ و بریسکەیەی کە بەدەستی دەهێنێت و پۆڵاش لەو بەهێزی و خۆراگریەدا کە خاوەنیەتی قەرزاری ئەو مەنجەڵ و قازانانن کە تیایاندا توامنێتەوە. خاچگەڕق و تەق بە ئەندازەی ئەو هەورە گرمانەی کە بەسەریدا دەبارێن دەبوژێتەوە و هەڵدە ئاوسێت و دەگات بە ئاستی دایکایەتیکردن بۆ 1001 گوڵ و ڕێیحانە. تاریکی لە باوەشی داڕووناچی گۆژ دەکات و لە کۆتاییشدا بە زیانی خۆی دەشتێتەوە. زستان هەمیشە ئامێری جۆڵاکەی لە پێنەو هاتنی بەهاردا دەجۆڵێنێت. لەبەر ئەمەیە کە هەموو زستانێک بەهار و هەموو شەوێک ڕۆژێکی لە دوایە. مردنەکان لە پێناو ژیانەوە و ئازارەکانیش لە بەرخاتری ژیانێکی ڕەنگاوڕەنگترن. تاک بە درێژایی ژیان هەزاران جار دەمرێت و دەژێتەوە و بەمەش لە پەستانە تاریک و خەڵەتێنەرەکانی من ڕزگاری دەبێت و دەگات بە نەمری لە ڕۆحدا. کۆمەڵیش بەو ژان و ڕەنجەی دەیکێشێت و بەو بەربەست و ئاستەنگانەی دێتە ڕێی کامڵ دەبێت و دەگات بە هەتا هەتایی. ئای چەند بە چێژە مردن و ژیان لە پێناو گەیشتن بە نەمری. چەند خۆشە هەموو ڕاوەشاندن و تەکاندنێک بە ئاگادارکردنەوەیەک بزانین و دوای هەر یەکێک لەمانە خۆمان ڕابپسکێنین و بینەوە سەر خۆمان. چ پاڵەوانێتیەکە لە کاتی تێپەڕبوون بە 1001 کەندەڵاندا بێهیوا نەبین و باوەش بکەین بە داهاتوودا. ئەوانەی کە بە باوەڕ و شعورەوە دەژین لە ڕووناچی بیرکردنەوەکانیاندا بە جووتێک باڵی هیوا دەفرن بەسەر ئەم خانەی پڕ میحنەت و دەریاپڕ لە خوێن و زووخاوەکانی ناویدا. دەزانن بۆ پاکبوونەوە و ڕوونبوونەوە هاتوونەتە ئێرە. دەزانن لەم ڕێیەدا وەک نەسیمی پێستیان دەکەندێت و چەشنی مەنسوور دەدرێن لەدار، چونکە قەهر و لوتف دەناسن و لە ناو نەخۆشیدا بە دوای دەرماندا دەگەڕێن. هەرچیەکیان بەسەر بێت بەو پەڕی چێژ و سەرسامیەوە تەماشای دەکەن و هەرگیز دووچاری شخڵەژان نابن. نەکرد دووچاری نابن، بەڵکو هەموو کارەساتێکی نوێ لە سینەی ئەواندا وەک مەزرابی لێدێت کە نەغمەی نوێ دەهێنێتە مەیدان و بە جۆش و خرۆشی نوێ دەیان هەژێنێت. زریان و بۆران بۆ لوتکەی شاخەکان چی بێت، ئازار و ژانیش بۆ ئەوان هەمان شتە. تەنانەت لە ڕوویەکەوە ژیانی بێ ئازار سەبارەت بە ئەوان مردن و ئەشکەنجەیەکی وهایە کە ناتوانن بەرگەی بگرن، بە تایبەت ئەگەر میلەتەکەیان لە ئازاردا بتلێتەوە و بەهانەتەوەیەکانیان بە بەردەوامی بڕوخێنرێن. بەندەش کۆدارەکانی خوای گەورە بۆ ساتێکیش لە بەڵاو موسیبەت جودا نەبوون، ئەوانەش کە پێشی نەتەوەکانیان کەوتون و گەیاندویانن بە ڕووناچی بە هەمان شێوە. ئیمامی ئەبوو حەنیفە کە بە هزری تەڕ و پارە و ڕەچەتە نایابەکانی یەکێکە لە ڕابەرە نەمرەکانی گرۆی مرۆڤ بێ ئەدەبانە شەکەت کرا و لە کونجی زینداندا توند کرا. ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل چەندین ساڵ وەک مرۆڤێکی تاوانبار دووچاری نزمترین و خراپترین جۆرەکانی ئەشکەنجە کرایەوە. سەراسی فەرهەنگە مەزنەکەی ئەلمەبسووتی لە بنکی ئەو بیرە دانووسی کە تیایدا بەند کرابوو و چەندەها ڕەنجدەری تری وەک ئەمانە. ئەم ڕۆحە کامڵانە لە کاتێکدا ئازار و ئەشکەنجەکان ئەوانی دەکوشی سەریان لە ناو ئاسمانەکاندا بوو، بە دڵە ڕۆشنەکانیشیان لە ڕێگەی بوژانەوەی میلەتدا هەر یەکەیان دەبوون بە سەرچاوەیەکی ڕووناچی. کەمپانێلا لە زینداندا و سێرڤانتێز لە دیریدا و دۆستۆڤسکی کاتێک لە بەندیخانەدا کاری سەختی پێدەکرا خۆیان دۆزیەوە و لە دڵی نەتەوەکانیاندا بە نەمری مانەوە. هەر کەسێک بیری خزمەتکردن بە مرۆڤایەتی هەڵبگرێت پێویستە بزانێ کە فەرمانبەریەکەی پیرۆزە و ڕێگاکە درێژە و لەم ڕێگەیەشدا ڕوبەڕووی چەندین شەڕ و خراپەکاری جیاواز دەبێتەوە و لە هەموو سەرسوچێکدا لوتی هەڵدەتەقێت بە لوتی مەرگدا و وەک خوێن ڕێژ و سەرسەریەک سوکایەتی پێدەکرێت و تەنانەت زۆر کات مەحروم دەکرێت لە مافە سەرەتاییەکانی ژیانی مرۆڤانە. بەڵێ دەبێت ئەمانە بزانێت و سەری لە پێناوی ئەم کاروانە پیرۆزەدا دابنێ. ئەجینا دەگونجێت هەندێک لەو ڕۆحەکاڵ و کرچانە کە ژان و ئازار ناناسن بەهۆی هەندێک ناڕەحەتی و بێبەشبوونی کەم نرخەوە ڕێگا و ئاراستە بگۆڕن. ئاخ ڕۆحی هەژار دەتەوێت پاران ببارێت بەڵام ئاسمان نەگرمێنێت، هەموو لایەک سەوز بنوێنێ و لێ هیچ تۆوێک نەپوچێتەوە، دایکان منداڵیان ببێ بەڵام ژان نەیانگرێت،
واتە دەتەوێت بازنەی فراوانی چرخی فەلەک و ڕێسا پڕ لە داناییەکەی بە گوێرەی ئەندازەکەی تۆ بجوڵێتەوە. نەخێر تۆ نەهاتوویت بۆ ئەم جیهانە تا تەنها ڕابوێریت و لە بەرخاتری هەوا و ئارەزوەکانت بژیت، بەڵکو لە پێناو دەرکەوتنی توانە و لێهاتنە مرۆییەکانت و چرۆکردن و سەوزبوونی ئەو بەها بەڵندانەی کە لە ماهیەتتدایە ڕەوانەکراویت و نێردراویت تا ناخت ڕووناک ببێتەوە و ئەرچی ئاوێنەیەک بگریتە ئەستۆ لە بەرامبەر خوای گەورەدا. هەر بۆیە جار لە دوای جار دەخریتە ناو مەنجەڵە گەرمەکانەوە و بەڵچە زبرە بزمار ئاساکان دەتپڕوچێن و چەندین بار دەهەژێنرێت و ڕادەوەشێنرێت. ڕێگا ئەمەیە، ڕێسا ئەمەیە، ئەوەی تری هەموو هەوا و ئارەزوو خەڵەتانە. ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. خاو مەبنەوە و خەم مەخۆن، ئەگەر باوەڕدار بن بێگومان سەرکەوتون. ئەمەیە مەڵهەم بۆ دڵەکان، هەر ئەمەیە نەفەسی ژیان بەخش. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. هێزی دوعا و پاڕانەوە. کاتێک شەوان بەو پەردەپاک و بێگەردەی هەموو بووندا دەپۆشێت، هەندێک ڕۆحی تاریک هەست بە تەنیایی و نامۆیی و دابڕانی تەواوەتی دەکەن لە هەموو شتێک. لە کاتێکدا تەنانەت لە تاریکترین کاتەکان و تەنهاترین شوێنەکان و چۆڵترین بیابانەکاندا هەمیشە ئەو لەگەڵمانە، ئەو هاودەمی نامۆیان و کەسی بێکەسان و چارەی بێچارەکانە. تەنها ئەوە کە پەی بە دڵشکاوەکان دەبات و دەرمان دەنێرێت بۆ برین و زامە بەسۆکان و تەنیایی و ترس و ئەندێشەکانمان بەو شەماڵانە دەسرێتەوە کە لە لای ئەوەوە هەڵدەکەن. ئەو کەسەی ڕوو لە ئەو بکات مانای وایە ڕووی لە دەرگایەک ناوە کە بێگومان دەکرێتەوە، ئەوەش کە لەو دەپاڕێتەوە گەیشتووە بە داواکاری و پێداویستیەکانی. ئەوانەی کە لە سیمای بەدیهێنراواندا ئەو دەناسن و لە ویژدانیاندا هەستی پێدەکەن و دەیچێژن، ئیدی سەبارەت بەوان شتێکی تر نەماوەتەوە بۆ فێربوون. پارچەکانی زانست لە مێشتی ئەواندا کە گەیشتبوون بە معریفەتی ئەو دەگۆڕێن بە کۆمەڵێک گومەزی پیرۆزەیی کە لەسەر ستونی ئەڵماز ڕاگیرا بوون. لەو ڕۆحانەشدا کە ئەو ناناسن، زانستەکان دەبن بە وەهم و بوونیش کە بابەت و کەرەسەی زانستەکانە دەگۆڕێت بە چەند تەرمێکی بێجیان. لە هەرێمی ڕووناچی باوەڕهێنان بەودا سەرتا پایبوون ڕوون دەبێتەوە و بیر و بۆچوونەکان لە مەڕبوونەوە و ڕووداوەکان خاوێن دەبنەوە و هەموو شتێک بە خۆر ڕۆ و ئەو دەڕوات. ئەوانەی کە لە چوارچەوەی ئەم هەست و بیرکردنەوە پاک و بێگەردانەدا دەزانن چۆن لەو نزیک ببنەوە و لەی بپارێنەوە کامەرانترینی مرۆڤەکانن. کاتێک ئەمەدزانی لە دەشتیان چیە، لە شاریان چۆڵەوانی، لە شەویان لە ڕۆژدا و هەستت بە تەنهایی کرد، هەستە و بە هەموو بوونت ڕوو لە ئەو بکە و دەرگاکانی دڵت بۆ ئەو بکەرەوە و یەک ئازار و ژانە بچووک و گەورەکانت و ئارەزوو و خۆزگەکانت بۆ ئەو هەڵبڕێژە. دەبینیت ئازارەکانت نامێنن و ناڕەحەتیەکان شوێنی خۆیان بۆ ئارامی و ئاسوودەیی جێدەهێڵن و هەز دەکەیت هەموو سوچ و قوشبنێکی ڕۆحت شنەبای ئاور لێدانەوە دەیگرێتەوە. لەوانەیە تۆ هەرگیز نەتوانیت بە پێوەرە مادیەکان ئەو ببینیت و بیناسیت، بەڵام ئەو هەموو چرکە ساتێک بە 1001 ئاماژە و نیشانە بوونی خۆی دەدات بە گوێی ویژدانتدا و وات لێ دەکات هەست بە نزیکی ئەو بکەیت لێتەوە و جار و باریش لێوی دڵت بە خەندە دەڕازێنێتەوە. شەوان وەکو چەند بنارێکی کراوە وایە بەڕووی ئەم چەشنە بەرەکەتانەدا. ئەو ڕۆحانەی کە بە حەقیقەت بێدار بوونەتەوە و دڵیان کردووە بە ئاوێنەیەک لە بەرامبەر درەوشانەوە ڕەنگا و ڕەنگەکانی خوای گەورەدا لەسەر بەرماڵەکانیان کەمین دادەنێن و دەچن بۆ شکاری درەوشانەوە و بریسکەکان. تۆش کاتێک بە تەنها مایتەوە بە بنارەکانی شەودا بگەڕێ، بزانە کە ئەوێ جێژوانی یارە و خولەکەکانیش کاتی خەڵوەتن. بە هەموو هەستت داخلی حەزوری ئەو ببە و یەک بە یەک نهێنیەکانی دڵت بۆ ئەو باس بکە، نەخۆشیەکانت تەنها بۆ ئەو بکەرەوە. لە حەزوری ئەودا بناڵێنە و سەربنێ سەر ئەو بەرماڵەی کە بە یەکەم هەنگاوی ڕێی گەیشتن بە ئەو دادەنرێت و چاوەڕوان بە. دەنجی یەک بێکی دەرگاکانی جیهانی ناوەوە دەبیستێت و هەست بەتوانەوە دەکەیت لە ژێر ڕێژنەی ڕووناچی بوونی ئەودا، وەک دڵۆپێک کەوت بێتە دەریایەکەوە لە ڕووی ژمارەوە لە ناو دەچێت. بەڵام دواتر لە مەیدانێکدا کە سەر و ژمارەیە تێکەڵاو دەبیت لەگەڵ شەپۆڵە مەزنەکانی زەریاکاندا. هەمیشە پاڵت پێوە دەنێ بۆ قوڵتر و فراوانتر و بەرزتر بە ئەندازەی توانای هەڵدانی چارۆکە لەم قوڵاییە یەک لە دوای یەکانەدا خۆت وەک کەسێک دەبینیتەوە کە لە هەرێمە دەستێنەدرا و سەرسوڕهێنەرەکانی ئەو دی و
نزارە ڕەهاکانی بەهەشدا سەیرام کات و بەحاوێتەوە و لەگەڵ هەموو هەنگاوێکی نوێدا لوتفێکی جیاوازی نزیک بوونەوە لە خوا دەبینیت. ئەو ڕۆحانی کە جگە لە دەرەوە هیچی تر نابین و ناگەن بەو مەزنی و قوڵایی و فراوانی کە لە ناخیاندایە، هەمیشە لە تاریکیەکاندا دەچەقن و ناتوانن لە حەسرەت و قەیرانەکان ڕزگاریان بێت. خۆزگە ئەوانیش دەرچیان بە قۆڵی ماهیەتی ناخیان بکردایە کە بە قەدەر جیهانەکان فراوان و بە ئەندازەی ئاسمانەکانیش قوڵە. خۆزگە ئەوانیش وەک مرۆڤە ڕاستەقینەکان ئەو خاڵانەی ناخیان بدۆزی بایەتەوە کە کراون بە ڕووی ڕووناچیدا و لە ڕێگا تەختەکانی ویژداندا و بەو نورەی کە بەدیهێنەری مەزن دەیبەخشێت بە چاوی دڵ، ئەوانیش نهێنیەکانی ئەو جیهانەیان ڕاو بکردایە. ئەوانەی کە ناتوانن ئەم ڕێگا ڕووناکانی ناخیان بدۆزنەوە کە وەک چەند تۆوێک وان و سەرتاپای تەمەنێک بێ ئاگا لە بەرزترین حەقیقەت دەژین و لە ڕەهەندە مادیەکاندا قەتیز دەمێن و پێی بە دووری و ڕەهەندی ڕەهاکان نابن. نازانم داخۆ بەزەیمان پێیاندا بێتەوە یان دڵتەنگ بین بە حاڵیان یاخود دوعا بکەین و بپاڕینەوە بۆ کرانەوەی چاوەکانیان. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. تەلیسمی کات هەرگیز ناتوانرێ بوترێت کە ئێمە بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکان لە ڕووی هێزی مادی و بەها مەعنەویەکانەوە کەم و کورتێکمان هەیە، بەڵام ئەوەش حەقیقەتە کە لە بواری قسە ڕۆیشتن بەسەر کاتدا و هاو ئاهەنگی و تێکەڵاوی لەگەڵیدا و بەکارهێنان و سوودوەرگرتنی لە هەموو پارچەیەکی وەک گەوهرێک زۆر زۆر لە دوای ئەوانەوەین. کات بۆشاییەک نییە کە بەسەریدا بڕۆین و تێپەڕین، بەڵکو ئەو گەوهرێکە دەقۆزرێتەوە و بەکار دەهێنرێت لە بازاری هەموو ڕۆژ و سەردەمێکدا بە نرخترین کەرەستەیە و لە بازرگانی ژیانی دنیادا سەرمایە و دەسمایەیەکە بەخشراوە بە مرۆڤ. ئەوانەی دوێنێ و ئەمڕۆ لە نهێنی کات تێنەگەیشتون بەهۆی دەسەڵات پەیداکردن بە سەربوونەوەر و ڕووداوەکاندا گەیشتن بە سەرکەوتن و سەربەرزی. ئەگەر بمانەوێت دیسان پێگەی بەرزی ڕابردوومان بەدەست بهێنینەوە و جارێکی تر سەردەمی شکۆداریمان زیندوو ببێتەوە و لەسەر ئاستی نەتەوەکان ببین بەلایەنێکی خاوەن سەنگ و قورسایی، سەرەتا پێویستە لەو ڕێگەیانە بکۆڵینەوە کە چۆن کاتەکانمان بەڕێوە ببین و ئەم سەرمایە خواییە گەردیلەیەکی بە فیڕۆن نەدەین و ڕێگا و شێوازی باشترین و جوانترین بەکارهێنانی کات فێرینەوەکانمان بکەین. تاقە بناغی ئەم ڕێگەیەش بریتیە لە دەستگرتنی تونند و تۆڵ بەڕابردوومانەوە و داڕشتنی نەخشە و پلانەکانمان سەبارەت بە ئایندا لەژێر ڕووناچی ئەم بیر و بۆچوونانەدا و کاتێکیش ئەمانە دەکەین پێویستە بە عادەسەی تێگەیشتن لەو کاتی ئێستایە بڕوانین کە تێیدا دەژین. ئەجینا ئەگەر دوێنێ شکۆدار و بەختەوەر بووبین بە ئەمڕۆچی، ئەگەر ئێستامان بە شێوەیەکی گشتی خۆش و باش و جوان بێت، ئایا چی لەمانە بە میرات دەمێنێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو؟ بەڵێ، ڕابردوو دەبێت وەک تاجی سەر ڕێزی لێ بگیرێت و شانازی پێوە بکرێ، بەڵام پێویستە بە هەمان ئاست هەوڵ و کۆشش بۆ داهاتوش بدرێ تا ڕابردووە شکۆدارەکان تەنها چەند ئەفسانەیەک نەبن لە دووتوێی لاپەڕە زەرد و مۆرانە خواردوەکاندا. ئەم بوونەی کە هەر گەردیلەیەکی جیهانێکی حکمەتە و هەر چرکەیەکی وانەیەک و پندێکە سەبارەت بەو ڕۆحە بێدارانەی کە بە وریاییەوە تەماشای دەکەن. کتێبەکە هەر لاپەڕەیەکی سەرچاوی ئیلهامە بۆ دڵان و هەر دەنجێکیش لەوەوە دەبیسترێت گفتارێکە مەعریفەت بەرهەم دەهێنێت. سیرکردنی خۆری درەوشاوە و ئاسمانی شین و ئەو دەریایانەی کە بە فراوانیان بیرۆکەی ئەبەدیەتمان یاد دەخەنەوە، لێرە و لەوێ لە نێوان لووتکە و پێدەشتەکاندا تەماشاکردنی دەوروبەر باسیفەتی جێنشینی سەرزەوی، بینینی قوڵایی شوێن بە یارمەتی تەلیسکۆبەکان و نزیکبوونەوە لە ئەستێرە دوورەکان، نزمبوونەوە بۆ ناو جیهانی مێژووە گچکەکان و تێکەڵاوی لەگەڵیان لە بەدوای یەکدا هاتنی بەهار و هاوین و پاییز و زستان، هەست پێکردن و ناسینی ڕووداوە سروشتیەکان، دووبارە بیرکردنەوە و تێڕامان لە جیهانی چاو و گوێ، لە قوڵاییەکانی دارستاندا گوێ هەڵخستن بۆ دەنگە نامۆکان و هەڵکردنی نەرم و شیرینی باو، خشەخشی درەخت و گەڵاکان و بیستنیان، کردنەوەی ئامێزەکانی بیستن لە هەمبەر غەزەلخوانە دڵسوتاوەکانی ڕۆژ کە لەسەر لقی درەختەکان هەڵنیشتون و گوێگرتن بۆ وتاربێژە گۆیاکانی شەو، هەوڵدان بۆ بینینی لایەنی داهێنان لە سیمای پەرزگا و کارە هونەریەکانی تردا، سیرکردنی یەک لە دوای یەکی گەرم و سارد و تاڵ و شیرین و جوان و ناشیرین و بینینی گیانی کۆکەرەوە لە شتە دژیەکەکاندا لە هەموو چرکە و یەک لە دە و یەک لە سەدی چرکەیەکی ژیاندا، زیادکردنی تابلۆ جۆرا و جۆرەکانی بیرکردنەوە بۆ دنیای داهاتوو، سڵاوکردن لەو دۆزینەوە نوێ و پێکاتە تازە و شیکارە پاراوانەی کە لە جیهانی ڕۆح و ئاسۆکانی گەردووندا بەرهەمیان دێنین. بەڵێ،
ژیان لەگەڵ هەموو ئەمانەدا و خێراکردنی ڕەوتی کات و پاشان لە کۆتاییدا کشانەوە وەک هیچێک لە مەیدان ئەمەیە ڕێگەی ڕۆیشتنی یەکانگیر بوون لەگەڵ کاتدا. ئیتر بە ئەوانەی کە دەم لە کورتی کات دەکوتن و ئەوانەی سکاڵەن لە دەست سەرقاڵی دەکەن و ئەوانەش کە هەمیشە گوێن بە کات و زەمەن دەدەن لە بێ ئاگایی گومڕایی خۆیاندا بتلێنەوە. وەلێ ئەو ڕۆحە مەزنانەی کە هەموو پارچەیەکی کات بە ئیلهامەکانی ڕۆحیان دەنەخشێنن هەمیشە کاتیان لە ئەندازەی خۆی فراوانتر و زۆرتر دیوەتەوە و بە قۆسنەوەی ئەم دیاریە خوایە کونج و قوشبنی ڕوودا و بوونەوەرانیان پشکنیوە. غەزالیەکان بەم بێداری و دیقەتە پەییان بە حەقیقەتی جیهانی ئەو دی و بوون بردووە و لەو داگەیشتون بە بوونی دووەم. مەولاناکان بە هەناسە پرخرۆشەکانی کات لە هۆشی خۆیان چوون و چەشنی ناڵەیەک هەموو لایەکی دنیایان پڕ کردووە. نیوتنەکان بچووکترین ڕووداوەکانی وەک کەوتنە خوارەوەی سێوێکیان بە گرنگ زانیوە و یاسای کێشکردنی نێو سینەی کتێبی گەردوونیان دۆزیوەتەوە و سەلماندویانە کە کات بەشی هەموو شتێک دەکات. ئەم باڵە بەرزانەی کە یەکانگیر بوون لەگەڵ کاتدا بە باشترین شێوە کەڵکیان لە میراتی ڕابردوو وەرگرتووە و ئەو ڕۆژگارەش کە تیایدا ژیاون وەک پەمووی بەردەستی هەلاج شیان کردوێتەوە و لەو ڕۆژەشەوە کە دەرکەوتون و ناسراون لە گەشت لایەکی دنیادا بەڕێزەوە ناویان دەهێنرێت و بە چەشنی ئەو تۆوانەی کە لەسەر سینگی تاشە بەردەکان سەوز دەبن ئەوانیش ڕەجی خۆیان لە ویژدانی سەرەتاییترین کۆمەلگاکاندا چەقاندووە. ئەوە بەختەوەرەکانی داهاتوو بە باشترین شێوە سوود لە کات دەبینن و دەزانن چۆن لە کاتی بیرکردنەوەدا کار بکەن و لە ناوەندی کاردا بخوێننەوە و کاتێکیش دەخوێننەوە خزمەتکردن بە ئامانج و هەزرە باڵەکانیان فەرامۆش نەکەن. دەزانن چۆن هەمیشە زیندوو هەردەم ڕەنگا و ڕەنگ بن. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. دایک لە دنیای خۆیدا بوونەوەرێکی جەمسەری و تەوەریە، هەروەک چۆن ڕۆح و مانە و ناوەڕۆک و نەخشەی حەقیقەتی هەموو گەردوون کەعبەیە و هی شارەکانیش مەککەیە و هی سەرجەمی جەستەش مێشکە. بە هەمان شێوە دایکیش بناغە و کۆڵەکەی تاکەکانی خێزانە و بریتیە لە گرنگترین کەرەستەی قۆدرەتی بەدیهێنەر لە خێزاندا. لە ماڵدا هەموو شتێک بە دەوری ئەودا دەسوڕێتەوە و گشت شتەکانیش دەچنەوە سەر ئەو، بەڵام ئەو وەک ئەستێرەی باکوور بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە و لە تەوەرەیەکدا دەجوڵێتەوە کە ئەو سەری بەر ئەودی و ئاسمانەکان دەکەوێت. بەڵێ دایکان لە دنیادا کۆمەڵە بەدیهێنراوێکن کە خوورگەیان عوقبایە. ڕوونترین بەڵگە لەسەر ئەمە ناهاوسەنجی نێوان ئەو ناڕەحەتی و ڕەنج و ئازارەی دێتەڕێیان لە کاتی بەجێهێنانی ڕۆڵی بەدیهاتنیان و ئەو پاداشت و دیاریەیە کە لە بەرامبەری داوەری دەگرن. بۆ تێگەیشتن لەمە پێویست بە لێکۆڵینەوەی دوور و درێژ ناکە، لەم وایە تەنها ڕوانینێک بۆ ئەوەی دەیچێن و ئەوەی دەیدورنەوە و ئەوەی دەیبەخشن و ئەوەی وەری دەگرن سەر و زیادە. دایکان سیمایان بەقەدەر حۆریەکانی بەهەشت ئاخیرەتی و نیگاکانیان بە ئەندازەی ئەوانەی فریشتەکان قوڵ و هەستەکانی ژوەکی ڕۆحەکانیان پاک و بێگەردە. ئەوان گوڵی زەمینەیەکی وا پیرۆزن کە ئاو و خاک و هەوای لەو دیوەوە بۆ هاتووە و هێندە خۆشەویست و جوان و ئەفسوناوین کە ئەگەر مرۆڤ بە وردی تەماشایان بکە سحرێکیان تیادا بەدی دەکا کە سنوورەکانی جسمانیەت و دنیا و شتانی ناوی و تەنانەت خۆشیان دابەزێنێت و جێی دەهێڵێت. ئەو ڕۆحانەی کە کراون بەڕووی هەستکردن و بیرکردنەوەدا لە دنیای هەمیشە پڕ لە هەست و شەفەقەتی ئەواندا وێنەی ئەو شیرینترین خەونانە دەبینن کە بەبیر و بۆچوونە فیردەوسیەکان گۆش کراون و دەگات بە زەمزەمەی چێژێکی وەها کە توانای خەیاڵی مرۆڤ تێدەپەڕێنێ. ئێمە لە هەرێمی ئەواندا شەوان بە شێوەیەکی جیاو ڕۆژانیش بە جۆرێکی جیاواز شنەبای دڵارامی هەست پێ دەکەین و لە ڕۆحیشماندا هەست بە بارینی میهرەبانی و بەزەیی و شێعری ئاسمانەکان دەکەین و وا دەزانین کە ئاسۆکانمان بە فریشتەکان و ڕۆحەکانیان تەنراون. مەگەر خوا بۆ خۆی بزانێ چەند جار لە ڕوخساری ئەفسوناوی و نەوشەڕەنجی ئەواندا بینیومانە کە ڕۆح و مانەی بناغی بەدیهاتن هەموو کات و شوێنەکانی تێپەڕاندووە و ڕژاوەتە ناو ماڵمانەوە و لە خەم و شادی ئەواندا هەستمان بە درەوشانەوەی ڕەحمەتێکی فراوان کردووە کە ڕەگەکانی لە ئەبەدیەتدایە و بە کاریگەری کۆمەڵێک پاڵنەری نەزانرا و داخرا و ویستومانە خۆمان لە باوەشی ئەوان بەهاوین. چێ دەزانێت چەند جار شکاوین و زەد بووین و سیز بووین و هەڵوەریوین و خۆمان هەڵداوەتە سینەی پڕ تەلیسمی ئەوانەوە کە بۆنی هیوا و دڵنیاییان لێدێت و لە هێلانەی چۆلەکەکان گەرمتر و زیندوتر و ڕوونترە و بە ورتەپڕ لە نهێنیەکانیان لەم حەز بۆ ئەو حەز باڵمان گرتووە و لە ئاسوودەییدا تریقاوینەتەوە.
ئەوان هەر کاتێک دەیانگرن بە سینگیانەوە حاڵێکی سیر دامان دەگرێت و وەک قارەمانێکمان لێدێ کە چاوەڕێی پاداش ناکات و ئێمەش وەک ئەوان هەست بە ئاشتی و ئارامی دەکەین و هێزێکمان دەدەنێ لامان وایە دەتوانین بەسەر هەموو بربەستێکدا سەر بکەوین. دایک بەقەدەر ئاسمانەکان قوڵ و بە ئەندازەی ئەستێرەکانی ئاسمانیش پڕ لە نهێنیە. چەشنی گڕکانێک یاخود ڕووبارێکی ژێرزەوی هەست و نەستەکان تیایدا قوڵب دەدەن. بەڵێ ئەو نێوانی خۆشە لەگەڵ تاڵی و شیرینیەکانی قەدەر، ڕێکە لەگەڵ خۆشی و ناخۆشیەکان، چاوەڕوانی بەرامبەر نییە و گرنگی بە پاداش نادات و لە جگەرگۆشەکانی زویر نابێ. نمونەیەکی باڵای وەفا و شەفەقەتی وایە کە سروشتی بەڕەوشتی خوایی هەڵشێڵراوە و نە ئەو ناڕەحەتیانەی کە چەشنی ئارەقی مەحشەر تا گەرو دێن و نەبێ وەفایی مناڵ کە وەک زوخمێک هەڵدەکات و ڕۆحیدا دەپۆشێت و نەتامی تاڵترین غوربەت ناتوانێت چۆک بە ئەودا بدات و بیخاتە لەرزین. لە منداڵیمەوە هەر کاتێک ئەو ئەفسانەیەم بیرکەوت بێتەوە کە جارێکیان بە کوژێک دەستی دەچێتە خوێنی دایکی خۆی و کاتێک بە هەڵە چەقۆکە لە دەستی خۆی دەدات و بێویستی خۆی هاواری دایەجیانی لێبەرز دەبێتەوە، لە ناکاو لە جگەری تەرمی مردووی دایکیەوە وەڵامی ڕۆڵەجیان دێتە بەرگوێ. بەڵێ هەر کاتێکم ڕووداوم بیر دەکەوێتەوە مۆچەرکە بە گیانمدا هاتووە و لەم نیو دڵۆپەدا هەوڵم داوە هەست بە شەفەقەتی ڕەهای دایک بکەم، بە تایبەت ئەو دایکانەی کە باوەڕیان بە ئەبەدیەت و دواڕۆشەیە و لە پاڵ لاشە و جەستەیاندا گیانی و ڕۆحین. ئەمانە لە جیهانی تێکەڵەی مادە و ماناو لاشە و ڕۆحدا لە بەرامبەر جگەرگۆشەکانیاندا دڵیان خاوەنی پەیوەندێکی وەها بەهێزە کە ئەو پەیوەندیانەی ئەهلی دنیا بەلایانەوە بەهێزترین و ڕەگداوکداوترینە لە چاویدا لە حوکمی چەند سێبەرێکی لاوازدان. بەڵام ئەوەندە هەیە تێگەیاندنی ئەمە بۆ ئەو کەسانەی کە هەستیان بە چێژی ئیمان و ئەو نەمریە نەکردبێ کە لە ئیماندا هەیە زۆر ئاسان نییە. بەڵێ باسکردنی ئەوەی کە دایکان دڵسۆزیان هەمیشە بە قوڵی دەمێنێتەوە و ئیخلاسیان بەبێ پچڕان بەردەوامە و دڵیان هەردەم بە خۆشەویستی دەجۆشێت و نیگاکانیان کاتێک دەڕژێنە ناخمانەوە پەیمانی ئارامی دەدەن و پڕبوونیان لە هەستی هەتاهەتایی و ئاخیرەتی لە کاتێکدا لە دۆڵەکانی فەناو لە ناوچووندا گەورە بوون پێدەچێت کارێکی ئێجگار سەخت بێت. بیرێک بکەنەوە داخۆ ئەوان لە پێناوی ئێمەدا چەند چاوەڕوانیان کردووە، سەریان بەرچەند لەم پەرکەوتووە و چیان تێپەڕاندووە، ڕووبەڕووی چکارە ساتگەلێک بوونەتەوە و چەند ڕۆژ و شەو بە خەیاڵ و خەمی ئێمەوە هەڵساون و دانیشتوون، لە چەند خولیە و خەون پڕبوون و خاڵی بوونەتەوە، چەند جار ناومێدی و دڵشکانەکان زویریان کردوون، سنگیان داوەتە بەرچەند ناڕەحەتی و چەند ژان و ئازار دڵیانی گوشیوە، چەند جار بەدەنجی بەرز گریاون و چەند جاریش هەنسکەکانیان بە ئەسپایی قوت داوەتەوە، چەند جار بەزەییان بەخشیوە و چەند باریش هەستیان کردووە پێویستیان بە بەزەییە. بە کورتی لە بەرخاتری ئێمە چ شتانێکی بە نرخیان بەخت کردووە و چ ئەرک و ماندووبوونێکیان کێشاوە، پاشانیش چاوەڕێی هیچ جۆرە پاداشتێکیان نەکردووە. بەڵێ ئەگەر بوونەوەرێک هەبێ کە لە هەموو لاپەڕەیەکی ژیانماندا بمانگرێتە باوەش و بۆنمان پێوە بکات و دەست بهێنێ بەسەرماندا و هەڵچوون و ئازارەکانمان هێور بکاتەوە و خۆی نەخوات و دەرخواردی ئێمەی بدات و خۆی ڕوود بێت و ئێمە پۆشتە بکات و هەست بە برسێتی و تێریەتی ئێمە بکات لە خۆیدا و لە پێناو بەختەوەری ئێمەدا بە وزەیەکی سەر و ئاشتی مرۆڤەوە بەرگەی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکان بگرێت، ڕێگاکانی گەورەبوونی لاشە و بەهێزبوونی ئیرادە و تیژبوونی زیرەکی و ئاخیرەتی بوونی ئاسۆکانمان پیشان بدات. بەڵێ ئەگەر کەسێک هەموو ئەمانەمان بۆ بکات و لە بەرامبەریشدا چاوەڕوانی هیچ جۆرە پاداشتێکی دیار و نادیار نەکا، تەنها و تەنها دایکە. ئێمە بەشێکی گرنگی ژیانمان لە کەش و هەوای ئەواندا و لە باوەشی پارێزراویاندا بەسەر دەبین کە لە باڵە ڕەنگاوڕەنگەکانی تاوەز جوانتر و لە دنیای ئەفسوناوی گوڵان سیحر ئامێزتر و لە هێلانەی باڵندەکان گەرمتر و زیندوتر و لە مەحکەمترینی قەڵاکانیش پارێزراوترە. بەڵێ ئێمە خۆشی و جۆش و خرۆش و نیشاندان و ئەندازەکاری و سیستم و ڕێگای پارێزگاری و پاراستنمان لەواندا بینیوە و لەوانەوە ناسیومان و لەواندا هەستمان پێی کردوون و تاممان کردوون، بە تایبەت کاتێک لاوازی و پێویستیەکانمان یەکیان گرتووە لەگەڵ بوونی ناسۆر و ناڕەحەتیەکانی ژیاندا و هێرشیان بۆ هێناوین، هەمیشە پەنامان بۆ ئەوان بردووە و ویستومانە بەهۆی ئەوانەوە لە مەترسیەکان بپەڕینەوە. هەر کاتێکیش پەنامان بۆیان بردبێت ئەوانیش بەو پەڕی گەرمیەوە نووساندویانین بە سینگیانەوە و فوی دڵنیایی و ئاسوودەیان لە دڵی پڕئێش و ژانمان کردووە. لەم جۆرە حاڵەتانەدا وا بزانم بە نزیکەیی هەموو کەسێک هەم لە دڵی خۆیەوە و هەم لە نیگاو زەردەخەنە و جوڵەی دەستی ئەوانەوە هەست بە هەڵکردنی زریانی هەستەکان دەکات و
شنەبای شەفەقەت دەیگرێتەوە و وەک ئەوە وایە گوێ لە هۆنراوەیەکی هێمن بگرێت. ئێمە لەو شەو و ڕۆژە پڕ لە هەست و خولیایانەتا کە لەگەڵ ئەوان بەسەرمان بردوون لە ڕاستیدا لە خەونێکی لێوان لێو لە بەختەوەریدا ژیاوین. ئێمە لەو کاتژمێرانەدا کە ئاسمان تیایدا شینە جوانترین نەغمەکانی ژیانمان لە سینەی دایکمانەوە بیستووە و لە هۆشخۆمان چوین و لە بەردەم خۆمانەوە وتومانە دەبێت بەختەوەری هەر ئەمە بێت. دایک گرنگترین بناغەی بەدیهاتن و بەفەڕترین گۆشەی دنیای مرۆڤایەتی و ڕووناچی چاوی ئێمەشە. هەمومان لە بەرامبەر ئەواندا لارەملین و قوڕسترین لێپرسراوێتیمان لەسەر شانە و قەرزێکمان لە ئەستۆدایە کە هەرگیز پێمان نادرێتەوە. پێدەچێت دایکان ئەو کانیاوانەی بەهەشت بن کە فریشتەکان لەسەریان هەڵدەنیشنەوە. ئەگەروانە بواە چۆن ڕووناچی ڕۆحیان بەم ئەندازەیە بەم شەوارەیان دەخستین. ئەمێستا باشتر هەز دەکەم کە نەک هەر ڕووناچیەکەی بەڵکو سێبەرەکەیشی پەروانەکان دەسووتێنێت و ڕووناچیەکەشی سەرچاوەیەکی ڕۆشنی پڕ لە تەلیسم و مەتەڵە و دڵان نوخمی ڕۆشنایی دەکات. دایک بە نەرمونیانی ناوڕۆحی و ئازایەتی و گیانفیدایی پاڵەوانێکی شەفەقەتی وەهایە کە ئەگەر لە ڕووی میهرەبانی و بەزەی و نەرمونیانیەوە هەڵبسەنگێنرێت لە پاڵ ئەوەدا کە چەشنی پەڕێک نەرم و وەکو ئاوڕیشمێک جوان و ناسکە کەچی لە پاراستنی منداڵەکانیدا وەکو شێرێکی مێینە ڕق و توندە. لە ژێرام ئاسمانەدا هەرچی هەیە دەستی ئەو لە سەروی هەمویانەوەیە. ئەو ڕێگایش کە بۆ بەهەشت دەچێت بەژێر پێی ئەودا تێپەڕ دەبێت. خوا لە کتێبەکەیدا گەورەی و مەزنیەکی وای پێبەخشیوە کە لە چاویدا دەسەڵاتداریەکانی سەرزەوی وەک چەند تاجێکی وشگوان لە چەند سەرێکدا کە شایانی نین. هەرگیز ناتوانرێ بوترێ ئەو تاجی سەرانەی شوێنێکیان لە ژێر پێیەکانی ئەودا بۆ خۆیان نەکردوێتەوە خاوەنی هیچ بەهایەکی جێگر و ڕەگدا کوتاو نین. ئەی ئەو بوونەوەرە مەزن و بە نرخەی کە وەک ڕۆحەکان ناسک و مانەندی فریشتەکان بێتاوان و چەشنی ئاسمانەکان فراوان و قۆڵیت. جیهانی غەیب نرخێکی لەسەردا ناویت کە لەسەر و هەموو نرخەکانەوەیە و نازت هەڵدەگرێت. ناوبانجی بەستەی تۆ هەتا ئەو شوێنە دەگات کە تیایدا فریشتەکان هەڵدەستن و دادەنیشن و گۆرانی ژیانت لە بنارەکانی بەهەشدا دەنگ دەداتەوە. تۆ هەمیشە قوڵایی هەستەکان لە ناو جەرگتدا بووە و ملوانکەی گەوهەری دینداریش لە ملتدا و بەم شێوەیە ژیایت ئێمە هەمومان بەندەی تۆین و تۆیش بە دوای شەفەقەت و وەفا و دڵسۆزی دیلت کردوین و سوڵتانێکی بێتاجیت. ئەگەر لەم دنیایەدا هەموو شتێک ڕۆحێک و گەوهەرێکی تایبەت بەخۆی هەبێت دەبێت گەوهەری ژیانی ئێمە تۆ بیت. خوای گەورە لە سپێدەی قیامەتدا بە نووری زاتی خۆی ڕووناکت بکاتەوە. ئایندەشت وەک بنارەکانی ڕۆژی جومعەی بەهەشت جوان و ویساڵیشت پیرۆز بێت. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەند. چاخی خێرایی یان نزیکبوونەوەی کات. هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم سەدەیە چەرخی خێراییە. ئەوەش حەقیقەتە کە ئەم دنیا خێرایە بەگەشت لایەنە جۆرا و جۆرەکانیەوە بەڵێنی چەندین شتی جیاوازمان پێدەدا. دابینکردنی حەوانەوە و بەختەوەری و پاڵدانەوە و خۆشگوزەرانی بۆ کۆمەڵێک. دەسەکبوونەوەی ماوەی نێوان دیزانی شتێک و بەرهەمهێنانی. چوونەوەیەکی شوێن و دووریەکان و گەیشتنی خێرا بە شوێنی ئامانج یاخود ڕێگرتن لێی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو، سەرهەڵدانی لە ناکاوی جەنگ و ڕێکەوتنەکان. ئەمانە ئەو شتانن کە بە خێرایی دێن. لەوانەیە لە داهاتووشدا بە دنیایە گاشنا ببین کە ڕووداوەکان بە خێرایی کات تیایدا ڕوودەدەن. هەرچەندە دەستکەوت و زیانەکانی دنیایەکی لەم جۆرە کە توانای خەیاڵ و پێشبینی ئێمە تێدەپەڕێنێت زیاتر بابەتی ئەو گۆڤار و فیلمانەیە کە سەرقاڵی زانستی خەیاڵین. بەڵام پێویستە مرۆڤەکان بترسن لە خێراییەک کە خۆی ڕادستی حەق و دادپەروەری نەکردووە. خێرایی بە دروستبوونی شوێن پەیدا بوو، بە بەدیهاتنی مرۆڤیش هەستی پێکرا و ناسرا. سەرەتا ئێمە خێراییمان لە پێیەکان و ڕۆیشتنی مرۆڤ داناسی و پێی ئاشنا بوون. پاشان چوونەوە مێشک و بڕیاردانەکانی مرۆڤ و بە درێژایی کات فراوان بوو گەشەی کرد هەتا گەیشت بەم خێراییە سەرسوڕهێنەرەی ئەم ڕۆژگارە. بەڵێ، خێرایی سەرەتا لە قاچەکانی مرۆڤ و پاشان لە سەرپشتی ئاژەڵە ماڵیەکان و اینجا بەهۆی ئامێرە چرخدار و ماتۆڕەکان و پاشان بە سواربوونی پشتی ئامێرە مۆدێرنەکان بە ئەمڕۆ گەیشت. هەنووکە خێرایی بە هەموو هێزی خۆی بەرەو داگیرکردنی مەوداکان تێدەکۆشێت. خۆی لە خۆیدا گواستنەوەی دەنگ و ڕەنگەکانیش چەندین فەرسەخ لە پێش گواستنەوەی تەنەکانەوەیە.
ئەم گۆڕانە لە خێراییدا لە هەمان کاتدا هەندێک ئاسانکاری و حەوانەوە و پاڵدانەوەی لەگەڵ خۆیدا هێنا. تەنانەت جاروبار ئەمانە پێشخودی خێراییش کەوتن. ئایا ئەم پێشاتە ناهاوسەنگانە سەبارەت بە بەها ڕاستەقینە مرۆییەکان سوود بەخش بوون یان زیان بەخش؟ دەکرێت بابەتی پێگەی بەهامادی و معنەویەکانی مرۆڤ لە پێشکەوتنە تەکنەلۆژیەکاندا لە داهاتوودا و لە جێگەیەکی تردا تاوتوێ بکرێت. سەبارەت بەم سەدەیەمان ئێمە لە ڕێگەی کارەبا و ڕووناچیەوە شاید هەڵی سەرسوڕهێنەرترین جۆری خێرایی بووین، بە جۆرێک بۆ مەبەستی گواستنەوە سەیارە و کەشتی و شەمەندەفەر و فڕۆکە و لە داهاتوێکی نزیکیشدا مانگە دەستکردەکان و کەشتیە ئاسمانیەکان بەکاردەهێنرێن و لە ماوەی چەند سەعاتێک یان چەند خولەکێکدا دەتوانن لە جێگایەکی دیاریکراوەوە بۆ مەودا هەرە دوورەکان بمان گوازنەوە. لەلایەکی تریشەوە ئەو ڕۆژانە نزیکن کە تیایدا ئاشنایی پەیدا دەکەین لەگەڵ سەرسوڕهێنەرترین و ئەفسوناویترین چوونەوەیەکی کات و کوردبوونەوەی شوێن و کاتێک لە ماڵی خۆماندا دەحەوێنەوە لە سایەی تەکنەلۆژیادا و بە تەنها پەنجەدان لەسەر دوگمەیەک دەنگ و ڕەنگ و تەنانەت بۆنیش لەو پەڕی دنیاوە بۆ ناو ماڵەکانمان دەگوازرێتەوە. بەڵێ ئەو داهاتووە سەیر و سەمەرەیە زۆر نزیکە کە تیایدا شتە دەراسا کۆنەکان دەبن بە شمەکی ئاسایی و نوێیەکانی شتەمەنیان زۆر درێژ نابێت و تەنانەت ئەو کەلوپەل و پێداویستیانەی بەکاریان دەهێنین بە چاکردنەوەیان ڕاناگەین. ئاشکرایە ئەو سەرکەوتنەی مرۆڤ لە ڕابردوودا بەرامبەر کات و شوێن بە یارمەتی قاچەکان و ئەسپەکەی و سەیارەکەی تۆماری کرد بەهۆی ئامێرەکانی گواستنەوەی ئێستا و لە سایەی کەشتی ئاسمانی و مانگە دەستکردەکانی داهاتووشدا دەگات بە خێراییەکیوە کە هەنووکە بە خەیاڵیشمان دانایەت. بەڵام لە پاڵ کۆمەڵێک ئاسانکاری و خۆشگوزەرانیدا چەندین کێشەش لەگەڵ خۆیدا دەهێنێت. ئەگەرچی ناکرێت دۆزینەوەی زانستیە نوێیەکان و کارە دەراساکانی شارستانی نوێ بەرز نەنرخێنین. بەڵام ئایا ئەم خێرایی ئەمڕۆ کە بەم هەوڵ و ماندووبوونە هاتووەتە بەرهەم و مێشکی مرۆڤ و کتێبی بوونەوەرانی لە پێناودا وەک بەمووی شیکراوەی بەردەستی هەلاج لێ کردووە، ئایا ئەم خێرایی خراوەتە ژێر فەرمانی چەند ئامانجێکەوە کە لە خودی خێرایی گرنگترن؟ شوێن کە هەموو ڕۆژێک پتر دەچێتە یەک و جیهانی ژوە گوندێکی بچووکی لێهاتووە، کاتیش کە تەسک دەبێتەوە و لە سفر نزیک دەبێتەوە. ئەگەر شوێنکەوتەی خێراییەکی بێ ئامانج بن، داهۆ خێراییەکی لەم شێوەیە چ سوودێکی بۆ مرۆڤ دەبێت؟ ئەگەر گەیشتن بە چەپەکترین جێگاکانی گەردون و شیکردنەوەی هەموو بوون و بوونەوەران و ناسینی هەموو دنیا وەک گەڕەکەکەی خۆمان و زانینی نهێنیترین شتەکان لە پێش بەها مرۆیی و پێداویستی مرۆیی و ئارەزوە مرۆییەکانمانەوە بێت، هەروەها ئەگەر بتوانین مەحرەمیەتی نەتەوەیی و نیشتیمانی و خێزانی کەسانی تر ببینین یان ئەگەر کەسانی تر مەحرەمیەتی نەتەوەیی و نیشتیمانی و خێزانی ئێمە ببینن، ئایا ئەگەر پێشکەوتنیی سەرشێتانەی وەک ئەمە نزمی و سوکایەتیەکی جیهانی نەبێت چیترە؟ ئێستا ئەگەر بڕیار بێت خێرایی لە پێناو چەند ئامانج و ئامانجێکی تایبەت داویسترا و داواکراو بێت نەک لە بەرخودی خۆی، داخۆ مرۆڤی ئەم ڕۆژگارە بەهۆی سەیارە و شەمەندەفەر و کەشتی دەریابڕ و ئەو فڕۆکانەوە کە خێرایی دەنجیان تێپەڕاندووە گەیشتووە بۆ ئامانج و ئارەزوانەی لەمەڕ بە هەمرۆییەکان کە پێشتر نەخشەی بۆ کێشابوون، هەتا ئێمەش بە تاسەوە لە چاوەڕوانی خێرایی زۆرتر و نمونەیی دابین. زۆر سەختە ئەم پرسیارە بە ئەرێ وەڵام بدەینەوە، چونکە ئەمڕۆ خێرایی زۆر لە دوای ئەو ئامانجەوەیە کە بۆی دیاری کرابوو. بیر لە دنیایەک بکەنەوە کە تەکسی و سەیارە و شەمەندەفەر و بەلەم و فڕۆکەکان لێرە بۆ ئەوێ کۆمەڵێک مرۆڤی بێ ئامانج و داخرا و بەڕووی ژیانی ڕۆح و دڵدا و بێبەش لە تێبینی ژیانێکی تر وەک ئەوەی شمەک بگوازنەوە دەهێنن و دەبەن و سەردەخەن و دادەبەزێنن، یان ئەمانە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا وەک منداڵەکانی ناوشاری یاری بۆ ڕابواردن و سەرگەرمی بەکاردەهێنن. تکاتان لێ دەکەم، ئایا خێراییەک یان تەکنەلۆژیای خێراییەکی لەم شێوەیە چ سوودێکی هەیە؟ مادام خێرایی لە پێناو ئەوەدا بێت کە لە ماوەیەکی کەمدا کارێکی زۆر بکەین و بگەین بە چەندین شوێنی زۆر، ئەگەر ئەو کاتانەی بۆمان دەگەڕێتەوە و ئەو کارانەی دەکرێن و ئەو شوێنانەی پێیان دەگەین لە بەرخاتی چەند ئامانجێک نەبن لەو دی و خێراییەوە، یونس ئەمرە گوتەنی هەوڵێکی ناکام دەرناچێت؟ بەڵێ، ئەگەر خێرایی لە پێناو ئامانجێکی دیاریکراودا نەبێت و نەخشە ڕێگایەکیش نەبێت بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە باڵایە، ئایا هەموو هەوڵەکان و گشت ئەو کاتانەی بۆمان دەگەڕێنەوە وەک ئەو کانیاوانە نابن کە بە خۆڕایی دەڕژێن و ئەو هەورە بروسکانەی بە بۆشاییدا تێپەڕ دەبن و ئەو بارانەی بەسەر بیابانە وشکەکاندا دادەکەن؟ لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کۆمەڵێک لە لایەنگرانی خێرایی کە بێ ئاگان لە ئامانجەکانی ژیان لە بەرامبەر ئەم سیستەمە سەرسوڕهێنەرەدا کە لە چەند کاتژمێرێکدا مرۆڤ دەگەێنێت بە دەوری بەرگە هەوا و لە ماوەی چەند خولەکێکدا دەنگ و ڕەنجی ئێرە دەگوازێتەوە بۆ هەزاران کیلۆمەتر دووری و هیچی ئەوێش دەگەێنێت بە ئێرە،
لەبری ئەوەی بیر لە مانە و ئامانجەکانی پشتی ئەم سیستەمە گەورەیە بکەنەوە دەچن وەک شێوازێکی نەخوێندەوار تەنها سەرسامن پێی و ڕووتی دەکەنەوە لە هەموو ئەو سوود و بەرژەوەندیانەی کە دەکرێت لێوەی هەڵبهێنجرێت و تەنها بەوەوە دەوەستن کە لە ناو خۆیدا ڕاوەی بکەن. ئەمە لە حاڵێکدا کە خێرایی تەنها ڕووداوێکی فیزیکیە و ئەگەر ئامانجی نەبێت نەبناغی پێشکەوتن و شارستانیەتە و نەهۆکارێکیشە بۆ گەیشتن بە بەهامرۆییەکان. مرۆڤ لە سەردەمێکدا کە بە قاچەکانی یان بە سواری ئەسپ و وشترەکەی ڕێی کردووە توانیوێتی بەختەوەر و خاوەنی شارستانیەتی بێت. بە پێچەوانەشەوە لە کاتێکدا کە خاوەنی دنیایەک ئامێر و پێشکەوتنی زانستی بووە کابوسی خوێناوی دیتووە و بە تایبەت لەم چرخەدا خوێنی هەڵهێناوەتەوە و تەنانەت کاتێکیش بەدەستی شێتە خوێن ڕێژەکان کوژراوە مەرگێکی شایان بە مرۆڤی بەنسیب نەبووە. هەرگیز خێرایی یەکەم پێداویستی ئادەمیزاد نەبووە. مرۆڤەکان بۆ ئەوە ویستیان تا بگەن بەو شتانەی بە دوایدا دەگەڕێن. ئەوانەی واگومانیان برد کە مرۆڤ پێویستە بە شێوەیەکی ڕەها داوای خێرایی بکات و ئەوانەش کە بە پێچەوانەوە سەنگەریان لە دژی گرت لە بەرامبەر ئامێرەکانی گواستنەوە و گەیاندنی مۆدێرندا تووشی حاڵەتێکی نامۆیی وابوون کە یان بە تەواوەتی لایەنیان گرت یان دژی وەستان. دەستەیەک خێرایی و ئامێرەکانی خێراییان بردە ئاسمانەکان و وەک بتیان لێکردن و پیرۆزیان بەخشی بە پێشکەوتنەکانی بواری تەکنەلۆجیا. دەستەیەکیش لە هەمبەر پوچی و ڕەچاونەکردنی ئامانجتیایدا دژایەتیان کرد. لە ڕاستیدا هەردوو تاقمەکە قاچیان لە خودی خێرایی گیر بوو وەک مجەڕەدێک تەفسیریان کرد. پێویستە خێرایی پێش ئامانجەکەی نەکەوێت و هەردەم لە پشتیەوە بێت. بەڵێ ئەگەر خێرایی ئادەمیزاد بۆ ئامانجە مرۆییەکان ئاڕاستە بکات و یارمەتی بدات ئەم ئامانجانە بهێنێتە دی و لەگەڵ خۆی ئاسوودەیی و بەختەوەری بهێنێت و حەسرەت نەهێڵێت و هیجران کەم بکاتەوە و کات لە بەهەدە ڕۆیشتن ڕزگار بکات و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدات و خزمەت بە ئاشتی جیهانی بکات و هەوڵی چارەسەرکردنی کێشە دنیایی و ئاخیرەتیەکان بدات و لێکۆڵینەوە و دۆزینەوە زانستیەکان خێراتر بکات ئەوا شتێکی جوان و باش و پیرۆزە. هەر کاتێکیش لەمانە دابڕاو بە تەنها خۆی مایەوە سەبارەت بە ئێمە جیاوازی نابێت لەگەڵ ئەفسانەیەکی بێمانادا. ئەم شێوازی بیرکردنەوەیە دەربارەی ئامانج و مەبەستەکان لە هەمان کاتدا جیاوازی نێوان ئێمە و کەسانی تر دەردەخات و خێرایی لەوە دەرباز دەکات کە تەنها فەنتازیایەک بێت و لە دنیای ڕۆحە نمونەییەکاندا ناوەڕۆکێکی فراوانی پێدەبەخشێت. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ئاژاوە و باوەڕ لە سەرڕووی ئەم زەویە هەتا ئەمڕۆ بە نزیکەیی لە هەموو سەردەمێکدا و لە شێوە و ڕەهەند و ئەندازەی جیاوازدا ئاژاوە سەری هەڵداوە و قەیران بە دوای قەیراندا هاتووە و بوومەلەرزەی معنەوی بە ئەندازەی چیاکان ڕوویداوە و مرۆڤایەتی چەندین جار دووچاری نائومێدی و خەیاڵشکان بووەتەوە. هەزار جار پەشیمان بووە لەو دۆخە ناهەموارەی تێکەوتووە و ناڵاندویەتی. نازانم داخۆ جیرۆ دەبوونی بەدەستخۆی بووە یان نا. پاشان هەژانەکان تەواو بوون و لە هەموو لایەکدا بەهار بە دوای بەهاردا هاتووە و ڕۆژە تاڵەکان بە تەواوەتی لەبیت چوونەتەوە و شوێنی خۆیان بۆ ڕۆژانی جوان و خۆش بەجێهێشتووە. مرۆڤی ئەم ڕۆژگارە دووچاری دڕندەترین و سامناترین و بەربڵاوترین و خێراترین جۆری ئاژاوە و قەیران بووەوە. وابزانم زەوی تا ئەمڕۆ لە هیچ سەردەمێکدا بەقەدەر ئەم چەرخە شایەت حاڵی شێتی نەبووە. وەکو بێرناتشۆ دەڵێت ئەگەر لە هەسارەکانی تردا زیندەوەرانی وەک ئێمە هەبن بێگومان دنیاکەمان وەک شێتخانەیەک دەبینن. بەڵێ مرۆڤی ئەم سەردەمە لە ناو کۆمەڵێک قەیرانی بێوێنەدایە و بەم حاڵەشی پتر لە شێتان دەکات و دنیاکەیشی بە شێتخانە دەچێت. مرۆڤایەتی هەتا ئەم چەرخەی دوایی وەک چەند ڕووداوێکی هەرێمی و ناوچەیی تەماشای ڕووداوەکانی گۆی زەوی دەکرد. هەر بۆیە شەڕ و شۆڕ و جەنگەکانی ئەم لاولا نە زۆر سەرنجی ئەویان ڕاکێشا و نە زۆر تووشی ئەندێشە و ترسیشیان کرد. بەڵام هەنووکە دووری و سنوورەکان هێندە بچووک بوونەتەوە کە ڕووداوێک لە سوچێکی ئەو پەڕی دنیا لە هەموو شوێنێک خۆی نمایان دەکات و کاریگەری دەبێت. لەبەر ئەوە لە دڵەکاندا یان نەئارامی و ئەندێشە یاخود خۆشی و ئاسوودەیی بەرهەم دەهێنێت. بەڵام ئێمە ومانان سەرەڕای هەوڵ و کۆششی دڵسۆزانەی چاکەخوازان هەمیشە شاید حاڵی ڕووداوە ناخۆش و جەرێک بڕەکان بووی. وا دیارە تا ئەو ڕۆژەی خاوەنی ڕاستەقینەی زەوی کە نوێنەرایەتی یەکان گیربوونی ژیری و دڵ دەکەن دێن و قەدری مرۆڤایەتی دەگرنە دەست ئەم ئاژاوە و بەربادیە هەر بەردەوام دەبێت. هەر بۆ یارکێکی زۆر دەکەوێتە سەرشانی نەوەکانی داهاتوو لە بواری ئاراستەکردنی هەموو ئەو ڕووداوانەی لە زەویدا ڕوو دەدەن.
بە مەبەستی سوودی مرۆڤایەتی و خۆشبەختی مادی و معنەوی مرۆڤ. لەوانەیە هەندێک کەس کاتێک لەم هەموو کێشە و قەیرانانە دەڕوانن بە ئاگاهاتنەوەی مرۆڤایەتی و گەڕانەوە بۆ ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆی بە خەون و خەیاڵ بزانن و بگرە لەوانەیە بەلاشیانەوە مەحاڵ بێت. وەلێ ئێمە لە نائومێدترین کاتیشدا بە شتێکی گونجاو مانزانیوە و هەمیشە چاوەڕوانی بووین، بە تایبەت لە سایه ئەو هەستیاری و چاوکرانەوە و حەزی لێکۆڵینەوەی کە قەیران و ناخۆشیەکان لە ویژدانی گشتیدا هێناویەتیە بەرهەم. باوەڕەکەمان زیاتر بەهێز بوو ڕەجی داکوتی. لەو باوەڕەداین کە بێگومان لە داهاتوێکی زۆر نزیکدا هەموو مرۆڤایەتی جارێکی تر هەندێک لەو بەها باڵایانە دەدۆزێتەوە کە بووبوون بە قوربانی چەند بەهەڵەداچوونێکی مێژوویی، دەیاندۆزێتەوە و وەک خاوەنێکیش پارێزگاریان لێ دەکات، چونکە مرۆڤایەتی هیچ کاتێک ئەو گەوهرە ڕاستەقینەیی ناخی کە پاڵی پێوە دەنێت بۆ گەڕانێکی لەم جۆرە لەبیر نەکردووە، نە لە یادی چوە و نە ئامادەشە لە یادی بچێ. لە سەردەمە جیاوازەکانی ڕابردوو لەم ڕۆژدا سەرڕای هەموو جۆرەکانی گۆڕانی ڕیشەیی و بوومەلەرزەی معنەوی هەستی ئیمان بەخوا هەرگیز نەگۆڕاوە و بگرە لەگەڵ هەموو ڕووداوێکی نوێدا پتر ڕەجیدا کوتیوە و هەمیشە یەکەم بابەتی مرۆڤایەتی بووە. زیندوترین بیری مرۆڤ بووە کە ژاکان و کۆمبوونی بەخۆیەوە نەدیوە. ئەو تەوژم و هۆکارانەی کە دەیانەوێ مرۆڤایەتی لە گەوهری باوەڕ دوور بخەنەوە چەندیش بەهێز بن، هێشتا لە دیدی مرۆڤایەتیدا ئیمان و باوەڕ مانشێتی ڕۆژنامەی ژیانی ئەو دەبن و ئەم بابەتەیش بە تێپەڕبوونی کات زیاتر و زیاتر بە نرخ دەبێت. زیادبوونی ڕوتێکردنی خەڵکی بۆ کڵێساکان لە دنیای مەسیحیەتدا و پڕبوونی مزگەوتەکان لە جیهانی ئیسلامیدا لە دوای ماوەیەک لە سستی ڕووداوێکی گرینگە و پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت. هەتا ئەمڕۆ سەدان ئیمپراتۆریەت هەزاران تاجداریان لەگەڵ خۆیاندا بەرەو ڕابردوو ڕاپێچ کردووە و سیزارەکان و ئەسکەندەرەکان و ناپلیۆنەکان لە یادەوریەکاندا سراونەتەوە، بەڵام گەوهری ئیمان لە سینەکاندا بێ ئەوەی هیچ شتێک لە تازەیی و پاراوی خۆی لە دەست بدا چاخەکانی تێپەڕاندووە و هەتا ئەمڕۆ بە زیندویی ماوەتەوە. ئەگەرچی هەندێک لافی ئەوە لێ بدەن کە هێزی باوەڕ لاوازە و مرۆڤە باوەڕدارەکانیش خاو و کاڵ و کرچن، وەلێ بە لێکۆڵینەوەیەکی کورت و هەوڵێکی کەم یەکسەر دەردەکەوێ کە ئەمە تەنها خەڵەتان و خەڵەتاندنە. پێش لە هەر شت سەرژمێریە ڕسمیەکان دەری دەخەن کە ژمارەی باوەڕداران لە زیادبوونێکی بەردەوامدایە، بە تایبەت زۆربوون و گەشەسەندنی مسلمانان لەسەر هەردوو ئاستی چەندێتی و چۆنیەتی هەر لە ئێستاوە هەندێک بێباوەڕی ناڕەحەت کردووە. لە پەکینەوە هەتا مۆسکۆ و لەوێشەوە بۆ هەندێک لە وڵاتانی بەڵخان لە ژێر ئەو پەستان و فشارەدا کە خراوەتە سەر باوەڕداران ئەم تۆوی ترسە خۆی هەشارداوە، بەڵام ئەوەندە هەیە ئەو شتانەی دەکرێن بۆش و تەقەلاکانیش بێهودەن. تەجەلی حەق دەرکەوێ هەموو شت ئاسان دەکا، بە لەحزەیەک سەبەب دێنێتە بوون و ئیحسان دەکا. ئەگەر باوەڕ داخوازی سروشتی مرۆڤ بێت و گرنگترین پارچەی فیترەتی بێت کە هەرواشە ئەوە ڕۆژێک دێ کە هەموو هێزە ناسروشتیەکانی بێباوەڕی و ئینکاری دەشکێنێت و ڕای دەماڵێت. جا چۆن وانە بێ لە کاتێکدا ئیمان مەشخەڵێکە خوا لە سینەکاندا دایگیرساندووە و هەر ئەویشە کە پەشگیری لێ دەکات. تەقدیری خوددا بەهێزی بازوو ناگەڕێتەوە، شەمعێک مەولانە پێی بکە بەفوو ناکوژێتەوە. ملیۆنان ساڵ پێش ئێستا هەموو شتێک لە بازنەی توانست و ئیرادەی خوادا تێکەڵ و پێکەڵ و لە دۆخی ناجێگیریدا بوو. لەلایەک بورکانەکان بەڕقەوە ئاگریان بۆ چواردەوریان فڕێدەدا و لەلایەکی تریش پرۆتۆپلازمایەکی بچووکی ناسک و جیایەکی لاواز کەچی لە کاتێکی زۆر چاوەڕوانکرا و لە پڕێکدا ئەم بوونەوەرە لاوازانەی کە کەس حسابی بۆ نەدەکردن ماراسۆنەکەیان بردەوە و سەرەڕای هەڵمژینی سروشتی بوون بە خاوەنی زەوی. هەروەک ڕوبەڕووی مرۆڤ بەرامبەر ڕووداوە سروشتیە ترسناکە سەرەتاییەکان بە زاڵبوونی مرۆڤ بەسەر بوونەوەر و ڕووداوەکاندا کۆتایی هات، بە هەمان جۆر و لە سەردەمە جیاوازەکانی مێژوشدا کاتێک مرۆڤایەتی گیرۆدەی 1001 ئاژاوە و قەیران بووەتەوە، لە ئەنجامدا ئەم جەنگە بە سەرکەوتنی ڕۆحی مرۆیی تەواو بووە. بەڵێ تەنانەت لەو قەیرانە جیاوازانەدا کە چەندین ساڵ ئەوروپایان سەرەوژێر کرد، بە تایبەتی شۆڕشی فەڕەنسا و ئەمریکا و لەو ڕووداوانەشدا کە بەڕژانی خوێنی هەزاران کەس کۆتایی پێهات، ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک ئەنجامی جوانی ئەو ڕووداوانە دەبینین. ئەم ئەنجامە چاوەڕوان نەکراوانەی کە بە ئاراستی خۆشبەختی مرۆڤایەتی لەم ڕووداوە نەخوازراوانە کەوتونەتەوە، مرۆڤەکانی ئەو سەردەمە نەیانتوانیوە بیبینن چونکە نەیان بینی. ئەو سەردەمەی تیایدا دەژیان ناویان نا ساڵانی بۆگەن، وەلێ ئێمە ومانان ئەمڕۆ ئەنجامە جوانەکانی پشتی ئەو چەرخە زریا ناویانە دەبینین و تێدەگەین کە ئەمانە بە هەڵەدا چوون. مرۆڤی ئەم سەردەمەش بە مەرجێک باوەڕ و ئازایەتی خۆی نەدۆڕێنێت،
دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو خەیران و ئاڵۆزیانەی هەموو لایەکی جیهانیان گرتووەتەوە. لە ڕاستیدا لە دوێنێەوە هەتا ئەمڕۆ هەمیشە سەردەمە هەرە ناشرینەکان بە دوایاندا چرخە هەرە جوانەکان هاتوون. ئاژاوەکان سکیان بەڕێسا پڕ بووە و ڕووناچیەکان تاریکیەکانیان ڕاوناوە. کاتێک وا هەز دەکەین کۆمەلگاکان تۆپەڵێکی ڕق و تەق و بێناسنامەن، لە هەمان کاتدا یەکێکی خاوەن تایبەتمەندی بەرز و ئیرادەی پۆڵاین و بیری ڕووناک هاتووەتە مەیدان و ڕێگاکانی بوون بە مرۆڤی ڕاستەقینەی پیشانداون. لەوانەیە سەرەتا گاڵتەی پێکرابێت و بەرەنگاری بۆ چوونەکانی بوو بێتەوە، بەڵام لە ئەنجامدا کۆمەلگاکان بە هەوێنی ئەو پێگەیشتون و لەگەڵ ئەو دایەکانگیر بوون و لە ساییدا گەیشتون بە بوونێکی تەواو جیاواز. ئەوە پێغەمبەران و شوێنکەوتوانیان کە پیرۆسترینی ئەم کاروانن، ئەوەش کۆپەرینیکۆس و گالیلۆ و ئەدیسۆن و ئەنیشتاین، هەمویان دووچاری ڕەتدانەوە و بەرپەرزدانەوەی لە ژیری بەدەرهاتون، بەڵام بەهۆی تەفسیری زەمانە سرە ڕای دوژمنە لە ژمارە بەدەرەکانیشیان بە یەک جوڵە گەیشتوونەتە لووتکەکان. لەو ڕۆژەی دنیا دروست بووە شتان نەگۆڕاوە و هەر بەو شێوەیە ڕۆیشتووە. ئەم ڕۆژەمان شت ڕوودەدا. هەر ئەوەندە پێویستە کە مرۆڤی ئەم ڕۆژگارەشمان بزانێت لە بیر و باوەڕدا خۆی نوێ بکاتەوە و لە بەرامبەر ڕووداوە ڕاگوزەرەکاندا هیوای خۆی نەدۆڕێنێت و گرنگی لە ئەندازە بەدەر بە قەیرانە مادی و معنەوی و کۆمەڵایەتی و ئابووریەکان نەدات و لەو کارە ساتە مەزنانە نەسڵەمێتەوە کە پێشی پێدەگرن. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەتی زانست. لەمڕۆماندا زانستی مۆدێرن و پێشکەوتنی تەکنەلۆژی چاوی ئادەمیزادیان هێندە بەر شەوارە خستووە کە دوو هەنگاو بەرپەی خۆی نابینێت و جگە لە زانست و تەکنەلۆژیا متمانەی تەواوەتی بە هیچ شتێکی تر نییە. نەکەر متمانەی نییە، بەڵکو هەڵگری بیر و باوەڕێکی لینگە و قوچی وایە کە گوایە دەتوانێت بە پێشکەوتنی تەکنیکی مۆدێرن هەموو کێشەکانی چارەسەر بکات و گشت ئاستەنگەکانی بەردەمی تێپەڕێنێ. هەرچەندە پێشبینیکردنی ئەوەی کە بۆ چوونێکی پەڕگیری وەک ئەمە چه زیانێکی مەزن بە مرۆڤایەتی دەگەیەنێت زۆر سەخت نییە، بەڵام ئێمە پێمان باشە بۆ بڕیاردان لەم ڕۆوە زیاتر چاوەڕێی تەفسیری کات بکرێت. بەڵام پێویستە بڵین کە هەروەک چۆن پەڕگیری و زیادەڕەوی لە هەموو شتێکدا زیانی هەیە، بە هەمان جۆر بە بتکردنی زانست و گەڕانەوە و پەیوەستکردنی هەموو جۆرەکانی بەهاپێیەوە هەم بۆ مرۆڤایەتی و هەم بۆ زانستیش ئێجگار زیان بەخش و مەترسیدارە. بەڵێ، هیچ گومانێک لەوەدا نییە کاتێک زانست پێکات لەگەڵ سیانەی ژیری دروست، ئەزمون، ویژدان، ئەوە بە سوودە و لە سایی بەرزکردنەوەی هەلومەرجی ژیانی کۆمەلگاوە دەتوانێت خۆشبەختی و ئاسوودەیی بە ئەمڕۆ و سبەینی مرۆڤایەتی ببەخشێ. بەڵام ئەگەر بەتەنها مایەوە هەرگیز نابێت ئەوە پشتگوێ بخرێ کە دەبێتە هۆکاری دادان و بەلاڕێدابردن. بەڵێ، لە جێگایەکدا کە زیهنەکان بێبەشن لە باوەڕی ئەبەدیەت و ڕۆح دیری تەکنەلۆژیایە و ژیانی دڵیش بە تەواوەتی پشتگوێ خراوە، هەرگیز ناکرێ باز لە زانست و سوودەکانی بکرێت. بە پێچەوانەوە لە هەرێمێکی وادا زانست یارمەتی دڕندەیی دەدات و فرێڕەهەندی پێدەبەخشێت و ململانەکانیان پتر تون دەکات و هاریکاری خەڵەتاندن و داگیرکاریەکان دەکات و دەیانکات بە پەتایەکی دێو ئاسا و لە بەرامبەر حەقیشدا لایەنی هێز دەگرێت. زانست پێویستە ئامانجی بەختەوەری مادی و معنەوی مرۆڤ بێت و بە ئەندازەی هەوڵدانی بۆ شیکارکردنی کێشە جەستەیی و ڕۆحیەکانی مرۆڤ بەسوودە و دەبێت بیگەێنێت بە یەکێتی دڵ و مێشک. لەو کاتانەدا کە ئەم ئەرکانە جێبەجێ ناکات یان ناتوانێت بیکات، بێسوودە و تەنانەت بەڕوویەکدا زیان بەخشە و چاوەڕێکردنی سوود و قازانجی ژلەی کارێکی بێهودەیە. مرۆڤی ئەمڕۆ کە بە تەواوەتی مادی بووە تەنها بۆ مەبەستی حەز و چێژە کەسیەکان و حەوانەوەی مادی گرنگی بە زانست و تەکنەلۆژیا دەدات. جیهانبینیەکی لەم شێوەیەش هەموو ڕۆژێک زیاتر بەرەو ڕووخانی ڕەوشتی و قەیرانی دەرونی و کرچ و کاڵی بیرکردنەوەی دەبات. ئەم جۆرە لە مرۆڤ خۆی نادا لە قەرەی گەڕان بە دوای حەقیقەت و بیرکردنەوە لە پێناویدا، تەنانەت حەزی لێی نییە و خۆشی ناوێت. بێگومان لەمەدا هۆکارەکانی چەشنی باڵادەستی کللتوری عەوامانە لە کۆمەڵگەدا و بەلاشخۆری و هەلپەرستی پیاوانی زانست و قات و قوڕی کەسانی دڵسۆز و خەمخۆر ڕۆڵێکی باڵای هەبووە. بەڵام کاریگەری پێنەگەیاندنی کەسانی خاوەن دڵ و ڕۆح و ئیلهام و ویژدان زۆر لەمانە زیاترە. لە سەردەمێکدا کە هەموو لایەک پڕ بووە لە داهۆڵگەرێک کە ژیریاندا بەزیوەتە چاویان و لە مادەدا بە دوای هەموو شتێکدا دەگەڕێن، باسکردنی زانستی حەقیقەت و قوڵبوونەوە تیایدا کارێکی مەحاڵە.
بە پێچەوانەوە لە کەشوهەوایەکی لەم جۆرەدا بیرکردنەوە و بڕیاردان هەموو ڕۆژێک زیاتر چاوی کەس دەبێت و مرۆڤەکان پتر بێعەقڵ دەبن و دنیا پڕ دەبێت لە مرۆڤانێک کە بە فەرمانی ئامێرەکان دەڕۆن بەڕێوە. هەر بۆیە ئەوانەی کە بەنیازن سەر لە نوێ جیهانی ئایندە بنیاد بنێنەوە ناچارن سەرەتا زۆر بەباشی بڕیار بدەن کە داخۆ زانست چییە و چی نییە و دەکرێت چی لێ چاوەڕوان بکرێت و ئامانجەکانی چین. ئەجینا کەم و کورتیەکان هەر بەردەوام دەبن و زانستیش هەرگیز ئەو میوەیە نابەخشێ کە لەی چاوەڕوان دەکرێت. وا هەز دەکەم بەشێکی زۆری ئەو کێشە و ئاستەنگانەی کە ئەمڕۆ هەر لە دامەزراوەکانی پەروەردە و فێرکردنمانەوە هەتا پۆستە باڵاکانی دەوڵەتی گرتووەتەوە سەرچاوەکەی ئەم تێگەیشتنە کول و کاسە بێت لە زانستی پێناسە نەکرا و دەستنیشان نەکراو. پێم وایە دەستگاکانی پەروەردە و فێرکردنمان کە تەنها گرنگی بە دیوی دەرەوەی شت و ڕووداوەکان دەدەن هەتا لە گیانی حیکمت بەدوور بێت و لە دامەزراوەکانیدا دەماگیری زانستی و بیرتەسچی باڵا دەست بێ، ئەوانەوەکانیش بەردەوام دەبن لەسەر گرنگیدان بەڕواڵەت و ژیانی بیرکردنەوەمان هێندەی تر تەسک دەبێتەوە و ئەگەر دۆزینەوە تازەکانیش چەند ڕەچەتەیەکی ئەفسوناوی لەمە ڕزگاربوونی مرۆڤایەتی بخەنە ڕوو هێشتا ناتوانێت ڕێگەل لەم نەفامی و کۆنەپەرستیە جیهانیە بگرێ کە هەموو سوچێکی دنیای تەنیوە. ئەگەر لە شوێنێکدا هەوڵ و دۆزینەوە زانستیەکان ئامانجیان بەختەوەری مادی و معنەوی مرۆڤ نەبێت و ملکەچی فەرمانەکانی ڕۆحی مرۆڤایەتی نەبن، زانست لە ئامانجی خۆی لایداوە و تەکنەلۆجیا لە دژی مرۆڤایەتی کەوتووەتە کار و ئادەمیزادیش سەرە ڕای بەها باڵاکانی هەموو شتێکی لەدەستداوە. مرۆڤ بوونەوەرێکی هێندە بێنرخ نییە تا بتوانرێت پشتگوێ بخرێت. ئەو لە چەقی بووندایە و بەدیهێنراوێکی ناوازەی خوایە و ڕازی نابێ بە هەبوونی شتێکی تر لە پێشەوە یان لە سەرویەوە. ئەو زاتەی کە بوونەوەرانی بەدیهێناوە مرۆڤی وەک پێڕست و پوختە و ئامانج و میوەی گەردوون دروست کردووە. ئامانجی مرۆڤ کە ئەم پایە و پێگە بەرزەی خەڵات کراوە گەڕان و دۆزینەوەی بەدیهێنەرەکەیەتی و زیادکردنی ڕەهەندی غەیبی و ئاخیرەتیە بۆ بوونە دنیایی و مادیەکەی. لەم خاڵەدا ئەو ئەرکەی کە دەکەوێتە سەرشانی زانست ئەوەیە کە پەردە لە سەرچاوی مرۆڤ هەڵبگیرێت و ڕاستی نیشان بدات و ئامادەی بکە بۆ گەشتی نوێی ئاسۆکانی بیرکردنەوە. لە سایەی ئەمەدا هەموو هەوڵ و دۆزینەوە زانستیەکان دەبن بە چەمپلیکانەیەک لە ڕۆحی مرۆڤدا کە درێژ دەبنەوە بەرەو ئەبەدیەت و ئەو ڕۆحە بەختەوەرانەش کە هەموو ڕۆژێک بە هەستێکی ئیمانی جیاواز و عشقێکی نوێی عیبادەت پەرواز دەکەن بەهۆی ئەم پلیکانەیەوە لە ڕاڕەوە تەسکەکانی جەستە ڕزگاریان دەبێت و دەگەن بە پێناسێکی سەر و کات و دەبن بە هاودەمی نەمریەک کە لە پشتی کات و شوێنەوەیە. ئیدی بۆ کەسانی لەم جۆرە نە ئەو لایەنە زیان بەخشانەی سروشت کە دەیانەوێت بەرەو خوارەوە دایان بەزێنن دەتوانن بۆڕیان بدەن و نە لە تەم و دووکەڵەکانی جەستەدا تووشی سەرسوورمان و حەپەسان دەبن. ئەم باڵا بەرزانەی کە خایەن بوونەتەوە لەسەر جەم ئەو تەم و ژەنگانەی چواردەوریانی تەنیوە مەگەر خوا بۆ خۆی بزانێ ڕۆژانە چەند جار لەگەڵ بوونەوەرانی ئەو دی و ئاسمانەکان ناسیاوی پەیدا دەکەن و چەند جار بە ئاراستەی جاویدانی ئەسپی خۆیان تاو دەدەن و پێشبڕچێ لەگەڵ فریشتەکان دەکەن و بە گەرمی حەقیقەت وەک مۆمێک دەتوێنەوە و تێکەڵی ئەو زەریە نەزانراوانە دەبن. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. بەرەو دنیایەکی نوێ. لە مێژووی جیهاندا هیچ سەردەمێکی تر بە وێنەی نیوەی دووهەمی ئەم سەدەیە لێوان لێو نەبووە لە دۆزینەوەی زانستی و مرۆڤیش هیچ کاتێک دەوڵەمەندی مادی لەم شێوەیەی بەخۆیەوە نەدیوە و بەم ئەندازەیەش نەگەیشتووە بە حەوانەوە لە سایەی تەکنەلۆجیادا. بەڵام لە بواری بڕیاردان لە سەرمانای مرۆڤ بوون و ڕابەکردنی لەسەر ئاستی گەوهەرەکانی ناوەڕۆکی و دیاریکردنی پێگەیەک بۆی بە گوێرەی بەها معنەویەکانی هەرگیز هیچ کاتێک بەقەدەر ئەم چرخە دووچاری دوو دڵی نەبووە و جیرۆدەی داوی دژێکیەکان نەبووە و بە نادیاری نەماوەتەوە. لە سەرەتای ئەم چرخەدا و لە دەستگا زانستیەکاندا ئەو بیر و بۆچوونەزاڵ بوو کە گوایە هەموو بەهاکان لە مەڕبوون و مرۆڤ کە هەتا ئەم ڕۆژگارە پێشیان پێبەستراوە تووشی پوکانەوە لە ناوچوون دەبن. وا گومان دەبرا کە ژیری هەموو شتێک ڕوون دەکاتەوە و سەرجەم گرێکوێرەکان سەبارەت بە بوون و بوونەوەران دەکاتەوە و زانستەکانی وەک فیزیا و کیمیا و فیزیای گەردوونی و زیندەوەرزانی نهێنی گشت کوون و قوشبنێکی گەردوون ئاشکرا دەکەن و هەموو کێشەکانی سروش چارەسەر دەکەن کەچی دوای تێپەڕبوونی ئەم هەموو ساڵە نەگەوشتانەی خەیاڵ دەکران نەهاتنەدی بەڵکو چەندین پێشاتڕوویاندا کە پێچەوانەی گومان و پێشبینیەکان دەرچوون. سەرهەڵدان و پەرەسەندنی شەپۆلی میکانیکی و فیزیای ناوەچی لە دوای ماکس پلانک گومانی ئەوانەی تار و مار کرد
کە لایەن وا بوو گەڕان بە دوای هەموو شتێک لە مادەدا و سیرکردنی بوونەوەران لە پشتی شوشەیەکی لێڵەوە زانستە و ئەو ڕاستیەی دەرخست کە دەگونجێت لە پاڵ دنیای بینراودا چەندین دنیای نەبینراوی تر هەبن. ئیدی ئەمڕۆ فانۆسی شکاوی کات، شوێن، مادە، وزە شتانی جیاوازتر بە گوێماندا دەدەن وەک لەوانەی پێشتر خومان پێوە گرت بوو، وەک بڵی ناچارمان دەکات بۆ هێنانی تێگەیشتنی نوێ و ڕوونکردنەوەی نوێ و ڕاوەی نوێ. ئیدی با ئەو بەناو ڕۆشنبیرانەمان کە ساڵانێک کە دەستیان گرتووە بەسەر دامەزراوەکانی زانستدا و لە ڕاستیدا بە دەمخەوەوە دەڕۆن هەر قەوانی کۆنی نیو سەدە پێشتر بڵێنەوە، وەلێ دنیا نزیکە لە گۆڕانی ڕیشەیی و سکپڕە بە پێکاتنی تازە و نوێ. ئەو حەتمیەتەی کە لە ڕۆژی لەدایک بوونیەوە بە بەردەوامی لە دەوری گەرداوەکانی مرگ گومان و دوودڵی هەڵدەمژێت، ئەوە تا لە نێو باوەشی زریانە شومەکاندا دوایین قسەکانی خۆی دەکات. مادیەتیش کە هەر لە سەرەتاوە بەکەم ئەندامی لەدایک بووە، پاش ئەوەی باوکی حاشای لێکرد دایکی لە شاڵێکەوە پێچای و لە حەوشەی کڵێسایەکدا جێی هێشت، ئەوە تا بەهۆی نادیاری ڕەگەزەکەیەوە لارەمل و کزۆڵە. خۆی لە خۆیدا کۆمیۆنیزمیش لە مێژەستونە ئاسمانیە درۆینەکانی ڕماون و ئەوانش کە لەژێر ڕۆشناییەکەیدا ڕاوەی ژیانیان دەکرد دەمێکە لافاوەکانی دۆڕان لەگەڵ خۆیدا بردوونی. بەڵێ لەلایە گەم درۆ مێژوویانە یەک لە دوای یەک بە یارمەتی تەفسیری زەمانە دەگەن بەڕاوەی ڕاستەقینەی خۆیان و لەلایەکی تریشەوە پێشاتەکانی بواری میتافیزیک و مێتا سایکۆلۆژی هێندە پاڵیان بە سنوورەکانی پێنج هەستە مادیەکەوە نا تا چەندین کونیان تێکرد و لە ئەنجامدا ئاسوی نوێیان لە جیهانی بیرکردنەوەدا کردەوە. لە سەدەکانی ناوەڕاستدا بەشێک لەم دنیاە هیچ ئاوڕێکی بەلای بوونەوەر و ڕووداوەکاندا نەدەدایەوە و لە بری خانەی زانست و عیرفان چەند خورافەتگایەکی بنیاد نابوو کە سەرقاڵی سیحر و جادو و فاڵگرتنەوە بوو، لەبەر ئەوە نەیتوانی ڕوبەڕووی سەردەمەکانی دواتر ببێتەوە و ڕووخا. ئەم سەدەی دواییش چونکە هەموو جۆرە پەیوەندێکی لەگەڵ ئاسمان و ئەو دیودا پسڕی و لکاوە بە زەویەوە هەتا ئێستاش خێری لە خۆی نەدیوە. ئەمێستا لە ناو گەرداوی دژیەکەکانی خۆیدایە و وەک بڵێ کەوتووەتە داوی کونە ڕەشەکانەوە. بەڵێ مرۆڤی مادی ئەم ڕۆژگارە کە تەمەنی خۆی بۆ ڕوونکردنەوە و ڕاوەکردنی سروش تەرخان کردووە هەروەک گرنگی نەدا بە ناوەڕۆک و مانای خۆی بە هەمان شێوە لە پەیوەندیەکانیشیدا لەگەڵ بەدیهێنەریدا بە کاڵ و کرچی مایەوە و بە تەواوەتی تەسلیمی سروشت و بوونەوەر و یاریەکانی ژیری بوو. لەبەر ئەوە داخڵی بازنەی زیان بەخشەکان بوو. ئەوەی مایەی نیگەرانیە ئەوەیە کاتێک بە یارمەتی زانست و تەکنەلۆجیا تەقینەوەی گشتی لەسەر ئاستی چینەکانی کۆمەڵگەی مرۆیی ڕوویاندا و ململانە سەختەکان لە پێناو سوود و بەرژەوەندیدا بەو پەڕیتوندی هەڵگیرسان و لەم سەردەمە خوێناویەشدا کە خوێنڕێژی وەک شتێکی ئاسایی لێ هاتووە خوێندەوارە هەژارەکانی ناو ئێمە نابینایانە شەیدای ڕۆژئاوا بووبوون. کاتێک ئەمان لە بنارەکانی ڕۆژئاوادا بەدوای ئەم خۆشەویستە نادیارەدا وێڵ بوون، کەسانی وەک بێرگستن و بۆترۆ و هامڵن و زۆرێکی تریش کە ڕۆژ ئاوایان بەو ڕۆحە ترسناکەیەوە ناسی بوو ئاشکرایان دەکرد کە زانست و تەکنیک ناتوانێت هەموو بابەتێک چارەسەر بکات و دەیان خستنە ژێرپرسیار و هەوڵیان دەدا خەڵکی لە تابۆکانی مۆدرنیەت ئاگادار بکەنەوە. بێداربوونەوەیەکی لەم شێوەیە لە ناو ئێمەدا بە تایبەت کە هەموو چین و توێژەکان بگرێتەوە تەمەنی 25 ساڵ دەبێت و نابێت. بەڵێ لای ئێمەش ئەگەرچی درەنگیش بێ گۆڕانێکی خێرا ڕوویدا لە ئەزمونگەری سەیر و سەمەرەوە و بەتی پۆزیتیڤیزم و عاقڵگەری سەیرەوە بەرەو عەشق و ژیانی دڵ و لە پابەندی بە سروشتەوە بەرەو ڕوحانیەت. گەیشتنی ئەم گۆڕانەش بە دووە ئامانجی خۆی بە سەرکەوتنی ئەو باوەڕدارانە دێتە دی کە ئیمانیان بەخوا و ڕۆژی دوایی و جیهانی ئەو دیوی مادە هەیە بەسەر مادە پەرستان و سروشت پەرستاندا. ئەم سەرکەوتنە لە هەمانکاتدا یەکێک دەبێت لەو بردنەوە مەزنانەی کە چارەنووسی شومی ئیمانداران کە ساڵەهای ساڵەستەم لێکرا و ژێردەستەن دەگۆڕێت. نزیکەی چارەکە سەدەیەکانەوەی ئێمە لە هەموو جێگایەکدا و لە ژێر شنەبای ئەم سەرکەوتنەدا شایەت حاڵی ڕووخان و دۆڕانی سروشتپەرستی و مادیەتی زانستی دەبێت و بە یارمەتی ئەزمون و دۆزینەوە زانستیە نوێیەکان ئەو عەقڵگەراییە سەرشێت و ئەو زانستگەراییەی کەلافی شوێنگرتنەوەی هەموو شتێکی لێدەدا و ماوەیەکی دوور و درێژ دەخوازرا لە شوێنی ڕۆح و ڕۆحانیەت و مێتافیزیک و دەرووناسی دابنرێن. سنوورێک بۆ لاف و گەزافەکانیان دانرا و زنجیر درا لە زاریان. بەڵام بە درێژایی سەردەمەکان هەردەم کۆمەڵانێک هەبوون کە ئەم زانستگەراییە هار و هاج و ئەم عەقڵگەراییە بێ عەقڵەیان وەرگرتووە و وەک خوایەک مامەڵەیان لەگەڵ کردوون و هەروەک چۆن لەو ڕۆحانەدا کە لە نەفسی خراپەکار پاک بوونەتەوە هەستیاری و دەمار و لایەنە ناسکەکانی تری مرۆڤ بریکاری فیرعونێتی نەفس دەگرنە ئاستۆ
بە هەمان جۆر ئەمانەش وا دەردەکەوێت کە لە ژێر وەکالەتی زانست و تەکنەلۆژیادا ماوەیەکی تریش بەردەوامی بەخوایەتی وەهمی و خەیاڵی خۆیان بدەن وەلێ بێ هیچ گومانێک ئەمە زۆر ناخایەنێت چونکە هەنووکە شارستانێتی ڕۆژئاوا کە گەیشتووە بە تەمەنی 150 ساڵی گۆڕان بەسەر ئەو مانایەدا هاتووە کە بەخۆی بەخشی بوو ئەوە تا لە نیوەی سەدەی 19ەمەوە زۆربەی ئەو شتانەی کە بە سنگەخشێ تا ئەم ڕۆژە هاتوون و هەندێک لە شەیدایانی ڕۆژئاوا وەک پێوەری حەقیقەت بۆیان ڕوانیون پایەی خۆیان لەدەستداوە و لە بەرچاو کەوتون و دانەدانە جێی خۆیان بۆ چەند بەهاگەلێکی تر چۆڵ دەکەن ئەمڕۆ نەک تەنها بیریارانی جیهانی ئیسلامی بەڵکو کەسایەتی هەڵکەوتوەکانی جیهانی ڕۆژئاواش ڕوو لە خوا و لە ئاین دەکەن و ئەم ڕووتێکردنەش بە داخوازی سروشتی مرۆیی و بیرکردنەوەی ساغی دەزانن هەنووکە لە پاڵ شاعیر و فەیلسوفە ڕۆحگەراکاندا زانایانی سروشت و تەنانەت مادەپەرست و هەندێک لە کۆنە مارکسیەکانیش لە جیهانی ئەودی و سروش دەکۆڵنەوە و بە دوای دیدگایەکی نوێدا دەگەڕێن خۆزگە دەمانتوانی ئەو پەیامانەی کە لە قورئانەوە دێن بە هەمان ئاستی خۆی بەم دڵ و ڕوحانە بگەێنین کە بە دوای قورئان داوێڵن بێگومان ئەم پەیامە لەواندا کاریگەری زەیاڵەیەکی مەزنی دەبوو هەرچەندە دەنگکزە و تەمسیل و نوێنەرایەتی هەژارە و دڵسۆزی لاوازە و دوژمنایەتیش بەهێزن و شانشینیش تا بڵێ زەبوونە کەچی لە دوێنێەوە هەتا ئەمڕۆ سەدان زانە و بیریار و هونەرمەندانی وەک فلیپ هیت، ژان پۆل ڕۆ، جۆرج بێرنارد، فیۆدۆر دۆستۆیڤسکی، ڕۆدوێی، ئیدوارد مۆنتێل، دیکارت، ڤۆڵتێر، جۆن داڤنپۆرت، لامارک، باسکال، گۆستاڤ لۆبۆن، ڤیکتۆر هۆگۆ، ڕێنان لە بەرامبەر هەرێمی شکۆمەند و پایەداری ئەودا سەریان نایە سەرزەوی و لارەمل وەستان دامپێدانانە سەرسوڕهێنەرەکانی ئەم پیاوە ناودارانە سەبارەت بە قورئان و پێغەمبەر چ زلەیەکی بەسۆیە بۆ ئەو کۆڵکە خوێندەوارانەی ئێمە کە نیو سەدە لەمە و پێشیاخیبوونی ڕۆژئاوایان بە بناغە وەرگرت و بێ بیرکردنەوە لە دوایانەوە ڕیزیان بەست جگە لە ڕاو بۆچوونی قوتابیە تایبەتیەکانی قورئان کە هەر یەکەیان بەڵگەیەکی درەخشانن گەڕانەوەی بیریارە ناودار و زانازیرەکەکانی هەر چوار لای دنیا بەرەو بەدیهێنەر و ئاین نابێت بگەڕێنرێتەوە بۆ حاڵەتی دەرونی ناومێد و بێچارە و ترسی ئەو بێباوەڕە لاوەزانەی هەر کاتێک زۆریان بۆ هات ناڵەی خوایەجیانیان لێ بەرز دەبێتەوە چونکە هەروەک ناکرێت جیهانی ڕۆژئاوای مۆدێرن بەخۆی و دەستکەوتەکانیەوە بە دنیای بێچارەکان ئەژمار بکرێت بە هەمان جۆر ناگونجێت ئەو ڕۆشنبیر و ڕووناکبیرانەی ڕۆژئاوا کە دەگەڕێنەوە بۆ ئاین لەژێر کۆمەڵی سەرسوورماوان و شۆکبوواندا پۆڵێن بکرێن هاتنەوە مەیدانی هەست و نەستی ئاینی لەم سەردەمەماندا تەنها لەو ڕاستیەوە سەرچاوی گرتووە کە مرۆڤ سەر لە نوێ خۆی دۆزیوەتەوە و پێویستی بەخوا هەیە و تێگەیشتووە کە بەبێ خوا نایکرێت و هەڵناکات واتە دیسان دەنجی ویژدان دەبیسترێت و نەهێنیەکانی پشتی پەردەی بوون دەردەکەون و جارێکی تر ڕەحمەتی خوایی لە دڵەکانماندا بە بێبوونی پەردە و ناوەند خۆی نمایش دەکات لە بنەڕەتدا بێباوەڕی زانایەک و ڕۆشنبیرێکی ڕاستەقینە و بە تایبەت قبوڵ نەکردنی بەدیهێنەر کارێکە لە تێگەیشتن بە دوورە چونکە بۆ ئینکاریکردنی زاتی ئولوهیەت مەرجە مرۆڤ زاڵ بێ بەسەر ئەمدی و ئەودیوی پەردەی بووندا لەبەرەوەی کەسیش ناتوانێت لافی خاوەندارێتی زانستێکی گشتگیری لەم شێوەیە لێبدا ئەوە پێویستە وەک بڕیارێکی بەپەلە و نەفامانە لە ئینکاری بڕوانین لەمڕۆوە لە ڕاستیدا قبوڵ نەکردنی خوایەتی نەک باوەڕهێنان بەخوا کارێکە لە سەر و توانا و وزەی مرۆڤەوەیە ئای چەند حەز دەکەم شەیدایانی ڕۆژئاوای ناو ئێمەش کە سەدەونیمێکە هۆشیان لای خۆیان نەماوە واز لەم سەرشێتیە دوور لە ژیریە بهێن و لە حەقیقەت تێبگەن هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن پشتکردن لە زانست و زانیاری ئەمڕۆ بە ئەندازەی ڕووبەڕووبوونەوەمان لەگەڵ مەترسی و کارەساتەکان لە هەمان کاتدا خاوەنی هیوا و سەرچاوە و ئامرازی باشین سەدەکانی 19 و 20 هەم لە ڕووی خێر و هەم لە ڕووی شەڕەوە یەکێک بوون لە دەوڵەمەندترین و باپیرترین سەدەکان ئەگەر مرۆڤایەتی بیتوانیایە ئەو هەلو فرسەتانەی دەستی کەوتن بە باشی بەکاری بهێنێت دەکرا دنیا بگۆڕایە بە بەهەشتێک بەڵێ لەمڕۆدا ئاسمان و زەوی شانبەشان یەک بۆمان پێدەکەن و کەش و هەوا و هەلومەرجەکان هەواڵی بەختەوەری مەزنتر و بەرزترمان پێدەدەن زانست و پێشکەوتنیش بە سەرجەم بەرووبوومەکانیەوە چووەتە خزمەتی مرۆڤایەتی بەڵام ئێمە هێشتا وەک پێویست ناتوانین سوود لەم بەرووبوومە فراوانانە وەربگرین
لەبەر ئەوەی هەتا ئەمڕۆ کۆمەڵێکی چاکە خواست نەچوونەتە ژێرباری لێپرسراویەتی ئاراستەکردنی مرۆڤایەتی بەختەوەری ئەویان دواخستووە و هەندێک گومان و ناومێدیشیان سەبارەت بە بەختەوەری هەمیشەیی ئەو دروست کردووە. پێدەچێت ئەم بارە هەتا ئەو کاتەی لێپرسراوە ڕاستەقینەکان هەست بە ئەرچی سەرشانیان دەکەن بەردەوام بێت. جاران گوند و شار جۆرێک لە ژیانی تایبەت بەخۆی هەبوو، ژیانێکی بێپلان کە شیرینی خۆی لەدەستداوە و قەیرانەکان و نەبوونی معنەویات وەک مردوویەکیان لێ کردووە. نەخۆشیە دەرمەکان و برسێتی پەیتا پەیتا زلەی خۆیان تێدەسرەواند و ئەو شتانەیش کە ئەخلاقی ئەویان زەوت دەکرد هەڵیان دەوەشاند و لەم نزمی بۆ ئەو نزمی ڕاپێچیان دەکرد. کۆمەڵگەش لە بەرامبەردا بەبێ جوڵەیەک و هەڵچوونێک و وەڵامێک تەنها تەماشای دەکرد و ئەمەشی بە ژیان ئەژمار دەکرد. بەڵام ئەمڕۆ بەبێ گومان دەرکەوت ژیان لەگەڵ چەند بیر و بۆچوونێکی کۆندا کە هیچ پەیوەندێکیان بەڕاستیەوە نییە ئەستەم و مەحاڵە. حاڵی جاران مەحاڵە، سایان حاڵی نوێ یان توانەوە و لە ناوچوون، یان ژیانمان سەر لە نوێ لە سایی زانستدا دەڕێژینەوە و نەخشە سازی بۆ دەکەین، یان خۆمان و دنیاکەمان دەکەوینە کەندەڵانێکەوە. هەندێک باوەڕیان وایە کە بەڕێوەبردنی دنیا لە ڕێگەی زانستەوە دەبێت بە هۆکاری چەند کارەساتێکی وەک بە ئامێربوونی مرۆڤ و گۆڕان بۆ کۆمەڵگەی مێرولەکان. ئەمە هەرگیز ڕاز نییە. هەروەک ڕابردوو بەبێ زانست نابێت، خەیاڵکردنی ئایندەش بەبێ زانست ئەستەمە. هەموو شتێک لە دەرەنجامدا وابەستەی زانستە و ئەگەر ئەو نەبێت دنیا شتێکی تری پێ نییە بیبەخشێت بە مرۆڤ. بەڵام ئەوەش ڕاستیە کە لە زۆرێک لە شارەکانماندا مرۆڤەکان وەک ئامێریان لێ هاتووە و هەستە مرۆییەکانیان لەناو براون و هاوشانی بیرکردنەوە لەشساغی و لەگەڵ ئەویش فەزیلەتی مرۆیی سراوەتەوە. بەڵام بەسنەوەی ئەمە بە زانست و زانیاریەوە ناحەقیە، بەڵکو پێویستە لەمەدا ئەوە دەستنیشان بکرێ کە تاوانبارانی سەرەکی و ڕاستەقینە ئەو زانایانن کە خۆیان دەدزنەوە لە لێپرسراویەتی. ئەگەر ئەو زانایانەی کە نەگەیشتون بە ئاستی هەست و شعوری لێپرسراویەتی ئەوەی لێیان چاوەڕێ دەکرێت جێبەجێیان بکردایە، لەوانەیە ئەمێستا زۆرێک لەم بابەتە ناخۆش و مەترسیدارانە بوونیان نەبوایە. زانست واتە هەستکردن و تێگەیشتن و پەیبردن لە مەبەستە مەزنەکانی بەدیهێنەر لەو شتانەدا کە بوونەوەر و ڕووداوەکان بۆمان دەجێڕنەوە و ئەو شتانەش کە فەرمانە تەکوینیەکان بۆمانی هەڵدەڕێژن. مرۆڤ کە لە پێگەی بەڕێوەبەری بوونەوەراندا بەدیهێنراوە بێگومان دەبینێت و دەخوێنێتەوە و هەز دەکات و فێر دەبێت. پاش فێربوون بە دوای ئەو ڕێگەیانەدا دەگەڕێ کە زاڵی دەکەن بەسەر ڕووداوەکاندا و ژێرباریان دەخەن. ئەم خاڵە بە فەرمانی خوا خاڵی تەستیمبوون و مەحکومبوونی بوونەوەرانە بۆ مرۆڤ و هی مرۆڤیشە بۆ بەدیهێنەرەکەی. زانست با فیزیا و کیمیا و گەردونناسی و پزیشکی و لقە هەمە جۆرەکانیەوە لە خزمەتی مرۆڤایەتیدایە و هەموو ڕۆژێکیش دیاری نوێی پێدەبەخشێت. بەڵێ، زانست و زانیاری لە خزمەتی مرۆڤدایە و بۆ ترسان لێیشی هیچ هۆکارێکی جددی بەدەستەوە نییە. مەترسی لە زانستی بوون و دامەزراندنی زانستیانەی دنیادا نییە، بەڵکو مەترسی لە نەزانین و بێشعوری و خۆت زینەوەدایە لە هەستی لێپرسراویەتی. لەوانەیە هەندێک جار چەند کاروبارێکی زانستیانە و پلان بۆ داڕێژرا و ئەنجامی خراپی لێ بکەوێتەوە. قسەیەکمان لەسەر ئەمە نییە، بەڵام بە دڵنیاییەوە نەزانی و بێپلانی هەمیشە ئەنجامی خراپ بەرهەم دەهێنێت. لەبەرەوە پێویستە لە بری دوژمنایەتیکردنی زانست و زانیاری ئاراستە بکرێت و بەختەوەری مرۆڤ بکرێت بە ئامانجی. هەنووکە گرنگترین بابەتی ئادەمیزاد ئەمەیە. ئەجینا هەرگیز لە توانادا نییە بەر لە سەدەی بۆشایی ئاسمان و پێشکەوتنە زانستیەکان بگرین و بۆمبی ئەتۆمی و هایدرۆجینی لە مێشکی مرۆڤدا بسڕینەوە. کەوایە تەنها یەک ڕێگەمان لە بەردەمدایە، ئەویش لێسەندنی زانست و بەرهەمەکانی زانستە لە کەسانی نەشیا و کە لە دەستی ئەمانەدا شێوەی چەکێکی کوشندەی وەرگرتووە و سپاردنیەتی بە کەسانی شیا و دامەزراندنی جیهانێکە کە بەختەوەری دنیا و ئاخرەتی مرۆڤ ئامانجی بێت. ئەجینا گوێندان بە ئامێر و نەفرەتکردن لە کارگە هیچ سوودێکمان پێ ناگەیەنێت. تازە ئامێر هەر ئیش دەکات و کارگەش هەر بەردەوام دەبێت. هەروەها شتێکی سروشتیە کە هەتا پاڵەوانانی حەقیقەت، ئەوانەی کە دڵ و مێشتیان دەست لە ملانەی یەکترن، واز لە ترس و زویربوون لە زانست دەهێن و تێکەڵاوی بوونەوەر و ڕووداوەکان دەبن، زانست و بەروبوومەکانی بەردەوام دەبن لە زیانگەیاندن بە مرۆڤایەتی. هەر بۆیە نابێت لە زانست و بەروبوومەکانی بترسین. ئەم ترسە هەموو جۆرە چالاکیەک ئیفلیس دەکات. لە ڕاستیدا ئەو شتەی کە پێویستە لێی بترسین ئەوەیە کە داخۆ لە دەستی کێدایە. زانست لە دەستی کەمینەیەکی نابەرپرسدا کارەساتە و سەروزیادی گۆڕانی دنیایە بە دۆزەخ. ئەنیشتاین تەنها ئەو کاتە هەستی کرد کە ئەتۆمی داوەتە دەست جانەوەرێک، کاتێک خۆڵەمێشی هێرۆشیما و ناکازاکی بینی و
بەدەم گریانەوە داوای لێبوردنی لە زانایەکی ژاپۆنی هاوڕێی کرد. چ درەنگ کەوتنێکە! بەڵام ئەمەنەیە کەمین و نەدووە هەمین کارە ساتە. لە دەستی بیر و بۆچوونی دڕندانەدا هەمیشە دەریاکان زەلکا و ڕووبارەکان جۆگەلەی قیر و کەش و هەواش سەربانێکی چڵکنە. ئەمە هەروە بووە و هەرواش دەبێت. مرۆڤایەتی لە چەکی دەستی فریشتەکان زیانی بەرنەکەوتووە. ئەو زیانی لە ڕۆحە جانەوەرە ئاساکان و هەڵپەی تێرنەخۆر و ئەوانەوە بینیوەکە حەق لە هێزدا دەبینن. لە مەولاش هەتا ئەو کاتەی ئیمان و زانستێک کەڵاوی یەکتر دەکات و دنیای خۆیدا دەمەزرێنێت، هەر بەم شێوەیە بەردەوام دەبێت بە هیوای ئەوەی مرۆڤی ئێمەش لەو دنیایە تێبگات کە تیایدا دەژی. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ڕابەر ئەم دنیا مبارەکەی کە لە ڕابردوودا و ماوەی زیاتر لە 1000 ساڵ هەمیشەش کۆمەندانە ژیاوە و هەردەم کراوە بۆ بەڕووی جوانیەکاندا، ئەوە بۆ 1-2 سەدە دەچێ لە قەیرانێک بۆ دانەیەکی تر تلۆر دەبێتەوە و بەدەست ئەو ئاژاوانەی کە سەرجەم لایەنەکانی ڕۆحیان تەنیوە دەناڵێنێ. قەیرانی دوورکەوتنەوە لە ناوەڕۆکی خود، قەیرانی گۆڕانی سروشت، قەیرانی ئینکاریکردن و سوکایەتیکردن بە بەهانەتەوەی و دینی و مێژوویەکان، قەیرانی نەبوونی مرۆڤی هاوسەنگ و دەستەی بەڕێوەبەر و ڕابەر، ئەوەی جاران پێی دەوترا قات و قڕی پیاو. نازانم ئاخۆ ئەم دنیا تێکەڵ و پێکەڵا لە ڕابردووی نزیک و حاڵی حازریدا ڕابەرێکی ڕاستەقینەی بەخۆیەوە دیوە یان نە. بەڵام دڵنیام لەوەی کە لە دنیای ئێمەدا ڕابەرێکی لەم جۆرە بوونی نییە. بەڵێ لە بریە و ئیرادە بەهێز و سنگە پۆڵاین و زایاڵە ئاسنینەی کە سەردەمانێک هەر لە مەراکیشەوە هەتا پێدەشتەکانی ئاسیای ناوەڕاست و لەوێشەوە بۆ ناوجەرگەی ئەوروپا خۆی نمایان دەکرد. ئەمێستا مێشولەکان تیایدا دێن و دەچن. بەڵێ ئەم هەرێمە چاوڕەشەی کە تیایدا گوڵەستێرەکان بوون بە ئەستێرە و مێشولەکانیش جێگەی هەڵۆکانیان گرتوێتەوە، بێشەی شێران دەناڵێنێ بە دەستکەش و فشی ڕێویەوە و هێلانەکانی بولبول پەرێشانن بە دەست خەلە باچکەکانەوە و شەمشەمە کوێرەکانیش لە هەموو لایەک ئاهەنگ ساز دەکەن. لە مێژە سولەیمان کۆچی کردووە و ڕۆیشتووە و لە جێگەی فەرمانڕەوایەتیە بەشان و شکۆکەشیدا شەیتانەکان شەترەنج دەکەن. لەم ڕۆژانەدا کە تاسە و حەسرەتی ڕۆح و ئیرادە و جوامێری دەکەین، چونکە چینەکانی کۆمەڵگا تا ئێستا سەدان جار کەوتونەتە داوەوە لە ترسی گیرۆ دەبوون بە دانەیەکی ترەوە، ترنجاونەتە قوشبنێکەوە و خەون بە ڕۆژانێکی دەراساوە دەبینن کە تیایدا کارەکتەرە دەراساکان نائومێدیان دەڕەوێننەوە. لەم تەنیاییە ڕەش و ئەنگوستە چاوەدا هەمووان دیلی تاریشیەکانن. شوێنکەوتە نەزانە و ڕێگا نازانێت و بێ ئاگەیە لە ژیانی شەرەفمەندانە و سەربەرزانە. هێزە دەسەڵاتدارەکانی ژویژدانیان نییە و دوای چێش کەوتون. ئەوانیش کە چاویان بەڕووناچی کراوەتەوە، خوا هێز و پێز ببەخشێت بە ئیرادەیان، زۆربەیان تا ناوقەدیان لە قوڕدا چەقیوە و سەریشیان لە ناو هەورەکاندایە، وەک ئەوەی ئاسمانی فکری چینەکانی کۆمەڵگا ئاوەژوو ببێتەوە کاتێک لە کونی شەمشەمە کوێرەدا دێن و دەچن خەونی گەشتکردن بە نێو ئەستێرەکاندا دەبینن. بە کورتی ئەم دنیا گەورەیە لە دەستی سەرسەریەکاندایە و لەم سەریەوە بۆ ئەو سەری بە دەردی نەبوونی پێشەوایەکەوە دەناڵێنێ. ڕابەر کەسایەتیەکە لە ڕووی ناوەڕۆک و تایبەتمەندیە کەسیەکانەوە دەزانێت چۆن هەموو کاتێک دەنجی خۆی بە دڵەکان بگەێنێت و تیایاندا بژی. ئەو بە ڕوخساری دەرەوەی کە متمانە بەخشە و فراوانی تێگەیشتنی و وردی و ناسکی بۆچوونەکانی و بەهێزی دەستنیشانکردنەکانی و عاشقی فێربوون و توانا و لێهاتنی فێرکردن و بە بەهرەی سەرکەوتن لە هەموو ئەو بابەتانەدا کە لە ئەستۆیدایە، هەرچەندە خۆی نایەوێت و داوای ناکا، بەڵام سەرنجەکان بۆ خۆی ڕادەشێشێت و خۆویستراوە و ڕێزلێگیراوە و مرۆڤێکی پایە بەرزی وهایە کە سەدان هەزار کەس ئامادەن لە پێناویدا بمرن. ڕابەر لە خواردن و خواردنەوە و هەستان و دانیشتن و هەڵسوکەوت و ڕەفتارەکانیدا هەمیشە وریا و هاوسەنگ و متمانە بەخشە. ڕاست بیر دەکاتەوە و ڕاست دەڵێت و ڕاستی خۆش دەوێت و بێز لە درۆ دەکاتەوە. دڵی بە هەستی وەفا لێ دەدا، چونکە چاوەکانی بە دڵسۆزی دەکاتەوە و دای دەخات و هەمیشە متمانە و ئاشتی پەخش دەکات. ڕابەر بەرامبەر بەوانەی چواردەوری دەم بەخەندە و بەڕێز و جددی و هەتا بڵی بەویقارە، ئەوانەی لە دەوروبەریدان هەز بەو کاڵبوونەوە و لەگەڵ ڕاهاتنە ناکەن کە لە نزیکیەوە سەرچاوە دەگرێت و ئەوانش کە دوورن هەز بە مەحرومیەتی دووری ناکەن. ئەو لەو کۆمەڵگایەدا کە لێپرسراوە لێی هەموو گەورەکان بە باوکی خۆی و گشت منداڵەکانیش بە جگەرگۆشەی خۆی دەزانێت و چەشنی هەستیاری دایکە مریشکێک
باوەشی پاراستن و میهرەبانی خۆی دەکاتەوە بۆ هەر کەسێک پەنای بۆ ببات و هەمووان دەخاتە ژێرباڵی پارێزگاری خۆیەوە. بازنەی شەفەقەت و گرنگی پێدانی هێندە فراوانە هەر لە مێرولەی ژێرپێیەکانەوە هەتا باڵندەکانی ئاسمان بەشی خۆی لەو نەرمونیانیە وەردەگرێت و سوپاسگوزار دەبێت. ڕابەر وەزیفەژناس و حەسیبی و خەمخۆری کەسانی ترە. لە بابەتی جێبەجێکردنی لێپرساوێتیەکاندا نەسەختی و ناڕەحەتی ئەو بربەستانەی دێنە ڕێی و نە حەزی حەوانەوە و نە ئەو چێژی ژیانەش کە لە ئەنجامی خۆشگوزەرانیەوە پەیدا دەبێت ناتوانن لە ڕێگەی خۆی لای بدەن و ئەرکەکانی سەرشانی لە بیر بەرنەوە. بەهیمەتێکی پێغەمبەرانە هەڵدەستێت بە جێبەجێکردنی لێپرساوێتیەکانی، هەمیشە لە دڵەوە و جوامێرانە ڕەفتار دەکات. پاشان لە بەرامبەر ئەو خزمەتانەوە کە ئەنجامی داون چاوەڕوانی هیچ جۆرە کرێ و دیاریەک ناکات و دەڕوات بەڕێی خۆیەوە. ڕابەر بە توانای تێگەیشتنی بەرز و سەبر و خۆڕاگریەکەی هەموو کاتێک تاقە پاڵپشت و سەرچاوەی هیوای دەوروبەریەتی لە دنیای ئەفسوناوی ئەودا دژەکانی وەک بڕیاری خێرا و پێکان، وریایی و ئازایەتی، سەبر و چاپوکی لە یەک نزیک دەبنەوە و تێکەڵی یەک دەبن و دەبن بە تەواوکەری یەکتر. لە ژێر شنەبای ڕووناچی بەخشی فەتانەتدا ئایندە و ڕووداوەکانی ناوی وەک ڕووداوەکانی ئێستایان لێدێت و ڕۆشن دەبنەوە. لە سایەی ئازایەتی و دامەزراویەکەیدا ئەو چیا سەختانەی کەوا دەردەکەون ڕێگەی دەرچوونیان تێدا نەبێ دەگۆڕێن بە چەند ڕێگایەکی تەخت و فراوان. لە بەرامبەر خۆڕاگری و بەردەوامیەکەیشیدا مەحاڵەکان دەبن بە تۆزی بەربا. ڕابەر قارەمانی بواری ئەخلاق و فەزیلەتە، بە نەرمی و بەزەیی و میهرەبانیەکەی وەک دڵ و نەبزی لێدەری هەموو زیندەوەران وایە و بە ئازایەتی و پاڵەوانێتەکەیشی پارێزەری نەبەردینەتەوە و وڵاتەکەیەتی. دنیای دڵ و گیانیشی نەرمترین پەناگەی لاوازانە و بە خاچێتی و خۆ بەکەم زانینەکەیشی تاقە سەرچاوی دڵنەوایی هەموو ئەوانەیە کە لەم دەرگا بۆ ئەو دەرگا دەرکراون. هەروەها بە چاوپۆشی و لێبوورنەکەیشی چرای ئومێدی ئەوانەیە کە هەڵخلیسکاون و کەوتونەتە داوی گوناهەوە. ڕابەر کاتێک دادپەروەرە خاوەنی بەزەیە و کاتێکیش هەستی بەزەیی دەجۆشێت ڕاسترە و دامەزراوە. لە کاتێکدا کە مرۆڤ و بۆچوونە مرۆییەکان لە باوەش دەگرێت گرتنی کونی مار و مێرووەکانیش فەرامۆژ ناکە. لە جیهانی ئەودا نەدەنجی ئاهەنگ و شایی ستەمکاران و نەناڵە و هاواری ستەم لێکراوان دەبیستێ. ئەو کاتێک بە دیوێکی شمشێرە تیژەکەی ملی کۆبراکان دەپەڕێنێ، بە دیوەکەی تر هونەری دروستکردنی هێلانە بۆ بولبولەکان وەکووانەیەک دەڵێتەوە. ڕابەر بریتیە لە تێکەڵەیەکی سەرسوڕهێنەر و بە ئەندازەی چیای ئاگری خاوەنی شکۆیە و بەقەدەر دەریاچەی لوتیش بەسامە. ئەوانەی کە تەنها لە ڕوویشان و شکۆیەوە تەماشای دەکەن هەز دەکەن لە بەرامبەر لوتکەیەکدان کە دەست پێی ناگات و دووچاری سەرسوڕمان دەبن. ئەوانەش کە لە ڕووی ئیخلاس و دڵسۆزی و پەیوەندی لەگەڵ ئاخیرەتدا دەیناسن وا دەزانن کە ئەژنۆیان ناوە بە ئەژنۆی یەکێک لە ڕۆحانیەکانەوە و لە هۆشی خۆیان دەچن. چەندین ساڵی دوور و درێژە ئەم وڵاتە پیرۆزە بەدار و بەرد و گیاندار و بێگیان و باوەڕدار و بێباوەڕیەوە بە حەسرەتەوە ناڵاندی و چاوی لە ڕێی ڕابەرێکی لەم شێوەیە بوو. لەم پێناوەدا سەدان جار مۆمە درۆینەکانی بەخۆرزانی و چەپڵەی بۆ لێدان. سەدان جاریش گوڵەستێرەکان بە ئەستێرە تێگەیشت و شوێنیان کەوت. و نازانم داخۆ چەند جاریش جەردە و ڕێگرەکان بە ڕێبوارانی ڕێی حەج تێگەیشت و تێکەڵاویان بوو. وا پێدەچێ ئەم گەڕانە پڕ لە هیجرانە ماوەیەکی تریش بەردەوام بێت. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. هەناسەکانی دڵ. هەناسەکانی دڵ بێپیت و بێوشەیە، بەڵام لە هەمان کاتدا کاریگەرترین و سەرسوڕهێنەرترین مۆسیقاکان لەوانەوە دەبیستین. هەناسەکانی دڵ شێوازەکەی هێندە بەتام و شیرینە، زۆر لەسەر و ئاستی هەموو ئەو دەربڕینانەوەیە کە هێشتا نەکەوتونەتە سەر زوبانەکان و نەگەیشتون بە گوێیەکان و نوچی قەڵەم و قاڵبی پیتی چاپخانەکانیان نەناسیوە. ئەوانەی خاوەنی ئەمەن ئەیدی نەهەز بە پێویستی نووسینی شتانی تر دەکەن و ئەوانەش کە لە زمانی ئەو تێدەگەن چیتر بە دوای دەربڕینێکی کاریگەرتردا ناگەڕێن. ئەگەر ئەو ئەدیب و نووسەرانەی کە دەیانەوێت بەهۆی ڕەوانبێژی و ڕوانینی زوبانەوە خۆیان دەرببڕن و ئەو شەلاتیانەی ڕەوانبێژیش کە بە مەبەستی دروستکردنی کاریگەری لەسەر خەڵکی لەم فێڵی زمان بۆ ئەو تەڵەکەی دەربڕین ڕادەکەن، ئەگەر ئەمانە ئەو ئەفسونە هەرە قوڵەی هەناسەکانی دڵیان بناسی باە
لەبری ئەوەی لەم ڕێگا هەوراز و نشێ و پڕ لە مەترسیانەدا تەمەنی خۆیان بە فیڕۆ بدەن، ڕوویان لە سینەی خۆیان دەکرد و تێدەکۆشان بە مزرابەکانی بیرکردنەوە نەغمەکانی دڵیان بخەنەگۆ. بەڵام چی لە دەستی مرۆڤ دێ؟ ڕۆژگارەکەمان سەردەمی ژاوەژا و مرۆڤەکانی ناویشی هەوڵ دەدەن بە هەمان زمان خۆیان دەرببڕن. بەڵێ ئەمڕۆ دنیا لەم سەر بۆ ئەو سەر بەدەست نالەبارەتی دەنگە نەشازەکانەوە جیرۆدەیە و دەناڵێنێ. ئەو شتانەی پێیان دەڵێن کارە دەراساکانی شارستانیەتی وەک سەیارە و شەمەندەفەر و مێترۆ و گرێدەر و بلدۆزەر و کەشتی و فڕۆکە و ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان کەش و هەوامان پیس دەکەن و ئاسوودەیی و ئارامیمان پارچە پارچە دەکەن. تاوای لێهات ئێمەشیان وەک خۆیان لێکرد. ئەمڕۆ زۆر بەمان زمانمان لە پێش دڵمانەوەیە و پێشی ئامێر و مەچینەکانمان داوەتەوە و وەک بڵێ ئێمەش دەمانەوێت بەشدار بین لەو ژاوەژاوە گشتێدا. سەرلەبەری وڵات وەک ئەوەی وڵاتی کەڕان بێت، پیاو ئەو پیاوەیە بقیڕێنێ. لە دۆخێک داین وەک بڵێ دەمانەوێت بە دەنگ و هاوارمان کەسانێک خەفە بکەین و دەنجیان نەهێڵین. نەڕێزی بیر و بۆچوون ماوە و نەحورمەتی هەست و نەستی مرۆیی. ئەو کەسانەی بتوانن بەهۆی یاریکردن بە وشەکانەوە لە مەیدانێکی فراواندا دەنگە دەنگ و ژاوەژاوێکی زۆر بنێنەوە بە سەرکەوتوو دادەنرێن و خەڵات دەکرێن. ئیتر حەز دەکات ئەوەی دەیڵێن و دەیهۆننەوە هیچ سود و بەرژەوەندێکی تێدا نەبێت و پەیڕەوی هیچ جۆرە یاسایەکی لۆجیکیش نەبێت. ئەگەر بە هەر شێوەیەک بێت دەنگ دەربکات و خەڵکانی بێ ئاگا بخاتە جوڵا، ئیدی ئیش تەواوە. سەردەمانێک سروشتیترین حاڵەتی ئێمە و کەش و هەوای هەمیشەییمان بێدەنجی بوو. لەوانەیە زۆرێک کەسیان بەم هەرێمی ئارامی و ئەم مۆسیقای بێدەنجێ نەکردبێ. هەروەک چۆن ئێستاش هەز بەم هەموو هات و هاوارە ناکەن. ئەو کاتانە لەم هەرێمی بێدەنجێدا سروشتیترین دەنگەکان دەبیسترا و وەک مۆسیقایەک و وەک شێعرێک گوێی بۆ دەگیرە. ئەم حاڵەتە هەموو ڕۆژێک مرۆڤەکانی بەو دەنگە سروشتیانە چەند جارێک دەشت. بە جۆرێک تێکەڵاوی ڕۆحیان دەبوو، هەرگیز لە هەرێمی ئەواندا پیسبوون بە ژاوەژاو ڕووی نەدەدا و هیچ کەسێکیش هانای بۆ هات و هاوار نەدەبێت. گشت جێگایەک لێوان لێو بوو لە ئارامی و هەموانیش بێدەنجیان هەڵدەمژی. لە هەرێمی ئەواندا بێدەنجێکی ئاوێتەی ڕێز و ڕەوشت فەرمانڕەوا بوو. بە شێوەیەک ئەگەر کەسێک تەنها یەک جار پێی نابێتە ئەم هەرێمەوە و یەک دوو دڵۆ بێدەنجی چەشت بێت، ئیدی هەرگیز بیری لە جێهێشتنی نەدەکردەوە. خەڵکانی ئەو کاتە هێشتا کارە دەراساکانی شارستانی نوێیان نەناسی بوو، بێ ئاگا بوون لە تواناکانی ئەم بوونەوەرە زۆر بڵێیانە. هەر بۆیە هەموو لایەک بێدەنگ و خامۆش بوو. حاڵی ئەوانیش ڕێک پڕاوپڕی ئەم هەوا گشتیە بوو. بە هەر شوێنێکدا تێدەپەڕین قومیان لە بێدەنجی و ئارامێکی سپی وەکو شیر دەدا و دەگەیشتن بە هەر کەسێکیش هێما و ئاماژەی بێدەنجیان لێوەردەگرت. بەختەوەرانی ئەو سەردەما کە ژیانێکی ئاخیرەتی دەژیان و داخراو بوون بەڕووی هەموو جۆرەکانی نەگونجاوی و نالەباریدا، هەمیشە و بە شێوەی جیا و ئەدای جیا و هەوای جیا بێدەنگی و ئارامیەکی وایان نیشان دەدا هەرگیز ئەو ژاوەژاوە دەرەچیانەی کە بە دەگمەن لێرە و لەوێ ڕوویان دەدا نەیان دەتوانی ئاهەنگی ئەم هۆندراوەی بێدەنجیە بشێوێنن. ئەم مرۆڤانە جاروبار کاتێک پێویستی دەکرد دەهات نەگۆ، وەلێ ئەمە زیاتر بۆ ڕوونکردنەوەی ئەو مانایە بوو کە لە کردار و ڕەفتارەکانیان دەچۆڕا و بە ئاراستەی دەرخستنی هەستە تەماویەکان و ئاسانکردن و سادەکردنی ئەو حەقیقەتانە بوو کە لای نەزانەکان پەنهانە. زوو زاریان نەدەکردەوە، کاتێکیش دەهاتنە قسە ئەو نەخشی بیر و هزرەی لە کاتی بێدەنجیدا چنی بوویان بەخشانیان دەکرد و چەندین گەوهەری حکمەتیان لە کریستاڵەکانی فکر پێشکەش بە بیسەران دەکرد. لەم کەشە پاک و بێگەردەدا نە پزیشکێک دەبینرا کە ئەم هەوا خاوێنە بشێوێنێت و نەدەنگێکی درا و ژاوەژاوێکی بێجێ دەبیسترا. ئەگەر جار و باردەنگ و هەناسەیەکی نامە و نەشاست دزەی بکردایەتە ئەم هەرێمە پاکەوە، یەکسەر ئەم مرۆڤانە و جیهان ئەفسوناویەکەیان وەک ئەوەی بە جادوویەک نوێ ببنەوە خێرا دەگەڕانەوە سەر حاڵەتی پێشویان و چەشنی ئیلهامی فریشتەکان کە لە ئاسمانەوە دادەکات دەستیان بگەیشتایەتە هەر ڕۆحێک سەرمەستیان دەکرد. ئەو کەسانەی گەیشتبن بە بەختەوەری ناسینی ئەم جۆرە مرۆڤانە لە بری بیستم گوێم گرت، خوێندم، فێر بووم، باوەڕم کرد، دەڵێن بینیم، هەستم کرد، پەروازم کرد، منیش بووم بەوە لە سایەی ئەم سەروەریەی کە ئاوێتەی قۆڵی حاڵ و دڵی ئەوان دەبوو کە خەڵکی زمانی ئەوانی بزانی بایە یاخودنا، هەمووان بەو پەڕی ئاسانی لیان تێدەگەیشتن و حاڵی دەبوون. ئەمە کاتێک تێکەڵاوی خەڵکی دەبوون. اینجا کاتێکیش دەخزانە گۆشەیەکەوە و سەرگەرمی مڕاقەبەی خۆیان دەبوون.
پشکۆیان لە دڵاندا دادەگیرساند و لە ڕۆحەکانیشیاندا وەک زەیاڵەی شەیپوری ئیسرافیل دەنجی دەدایەوە. بێدەنجی ئەم مرۆڤە پاک و بێگەردانەی کە هەمیشە لە پەیوەندیدا بوون لەگەڵ خوای گەورەدا وەک فەرمانێکی کەوتنە جوڵە وایە سەبارەت بەوانەی کە زاری دڵ و ڕۆحیان بەستراوە. کاتێگەوان گەنجی نەشاراوەکانی نێوسنگیان بە هەڵس و کەوت و ڕەفتارەکانیان ئاشکرا دەکرد لە بری زوبانێکی بێدەنگ هەزاران زمانی تر دەهاتنەگۆ و لە هەموو لایەکەوە ئەو دڵانەی کە ئامادە بوون و لا پێشینە بڕیاریان نەدابوو گوێیان هەڵدەخست و جۆش و خرۆشێکی سەرسوڕهێنەر دایدەپۆشین. ئەم بێدەنجی ئەوان مۆسیقایەکی هێندە قوڵ بوو ڕۆحەکانی دەهێنایە جۆش بە جۆرێک هەمووانی دەدایە پێشخۆی و بەرەو ئەو شوێنەی دەیویست ئاراستەی دەکردن و نەغمەگەلێکی دەدا بە گوێیاندا کە پێشتر نەبیستراوە و چەندین شتی چاوەڕوان نەکراوی پێشکەش دەکردن کە هێشتا ناوی لێ نەنراوە. دەوروبەری ئەم جۆرە کەسانە لەم وتارە بێدەنگانە شتی زۆریان وەردەگرت و لە ئاسۆی فراوانی ناوەڕۆکی جیا و تێگەیشتنی جیا و گوتەی جیادا کە بە قاڵبوو شێوازەکانی دەربڕین و ڕەوانبێژی تەسک و بچووک نەبوونەتەوە گەشتیان دەکرد و بە گوێرەی پلەی ڕۆحیان هەستیان بە قوڵی دەکرد. بە تایبەت لەناو ئەو بێدەنگ و خامۆشانەدا کەسانی واهن ئەگەر خەڵکانێک بتوانن ئەو ڕووناچی لە نیگاکانیاندا دەکەوێتە خوار و ئەو مانایەی لە خەت و نیشانەکانی ڕوخساریان دەچۆڕێت و ئەو قوڵیەی کە لە هەڵسوکەوتە تەلیسماویەکانیاندا هەیە ببینن گیرۆدەیان دەبن و نایەنەوێت جارێکی تر لێیان جودا ببنەوە. ئەو کەسانەی کە بە هۆنداوەی بێدەنجی پڕ بوون و تێر بوون لە سایبیر و بۆچوونی ئیمانی و لۆجیکی ئیماندارانەدا جیاوازتر لە هەموو شتێک دەڕوانن و فراوانتر لە هەموو شتێک تێدەگەن. سەبارەت بە شەخصی خۆم ناتوانم بڵێم لە چوارچێوەی تێگەیشتنی تەواوەتیدا ئەم خامۆشە مەزنانەم ناسیوە، لەبەر ئەوە ناشتوانم بڵێم کە بە ئەندازەی پێویست سوودم لێبینیون. بەڵام دیسانەوە پێویستە دام بەوەدا بنێم کە سەرەڕای هەموو ناتەواویەکانم وەک وەرجێڕێک هەر کاتێک ڕێم لە هەرێمی ئەوان هەڵکەوت بێت گاه مانا داخرا و نهێنیەکانی وەک دڵۆپی شەونم تکاونەتە ڕۆحمەوە و گاه ئەوەندە نهێنیم بینیوە و چەشتووە هەرچەندە چەندین ساڵیشی بەسەردا تێپەڕیوە کەچی هەر کاتێک یادیان بکەمەوە موچرکە بەلەشم دادێ. سەرەڕای هەموو شتێک وتار و دەربڕینە بێپیت و بێوشە و بێدەنجەکانی ئەوان منیان هێندە مەست کردبوو کە تەنانەت ئەمڕۆژ هەر کاتێک ئەو سیما درەخشانانم بیر بکەوێتەوە چاوەکانم پڕ دەبن لە فرمێسک و لە ڕۆحمدا هەست بە مۆسیقای ئەو خامۆشانە دەکەم. پاڵ بە سنووری حەوزی سروشتی خۆمەوە دەنێم و لە تەنیشتبوونی ئێستامدا دەکەومە خەون و خولیای ئەو بوونانەی کە لە داهاتوودا دەکرێت بەدەستیان بهێنم. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. نوێژ میعراجی ئیماندارە و لە ڕێگەی میعراجدا ڕووناچی و بڕاقیەتی پەیک و کەشتی و فڕۆکەی ڕێگای دوور و درێژی دڵانی باوەڕدارە. سەبارەت بە ڕێبواری ڕێی قوربەت و ویساڵ نزیکترین قەرارگایە لە جیهانەکانی ئەو دیوەوە و دوایین خێوەتیەتی و یەکێکە لەو گەورەترین هۆکارانەی کە هاوسنوور و دراوسەیە لەگەڵ ئامانج و مەبەزدا. لە ڕۆژی قیامەتدا ڕێگای گەیشتن بە نێوچەوانی سپی و ڕوانینی ڕۆشن و گرتنی پێشی پێشەوە بە یارمەتی ئەو نیشانە و هێمایانەی لەو ئەندامانەدا دەردەکەون کە لە سوژدە و دەستنوێژدا بەکارهێنراون و بوون بە خاوەنی ویژدانێک کە بە ئەندازەی دنیای ناوەوەی دانیشتوانی ئاسمانەکان پاک و بێگەرد بێت. بەڵێ ڕێگای گەیشتن بە هەموو ئەمانە دیسان بەناو نوێژدا تێدەپەڕێت. ئەم عیبادەتی نوێژەی کە بە ناونیشانی نزیک بوون لە خواوە ئەژمار دەکرێت و چەندین قوڵایی جیاجیای تێدایە دەکرێت لە هەمان کاتدا وشەی ڕیباتی لە بەرامبەردا بۆ بەکار بهێنرێ بەواتەی وابەستەبوون بە بیر و بۆچوونی بەندایەتیەوە و بەسەربردنی تەمەن لە چوارچێوەی ڕەزامەندی خوادا. دەستنوێژ بە نیازین لە داهاتوودا و لە کاتێکی تردا بە شێوەی سەربەخۆ و تایبەتی باسی لێوە بکەین. یەکەمین ئاگادارکردنەوە و یەکەمین ئامادەکاریە لە ڕێگای نوێژدا. بانگیش ئەمیش پێویستە سەربەخۆ تاوتوێ بکرێت و مافی تەواوی خۆی پێ بدرێ. دووەم ئاگاداری و ڕێگایەکی گرنگی هەڵکشانی ڕۆحی و میتافیزیکیە. ئەو مرۆڤەی کە بە دەستنوێژ جەستەی لاشتە ناپاکەکان و ناشیرینیە هەست پێکرا و هەست پێ نەکراوەکان پاک دەکاتەوە لەگەڵ بانگدا گوێ بۆ ویژدانی خۆی هەڵدەخات. لەگەڵ یەکەم نوێژیشدا کە ئەنجامی دەدا تەقەلای دۆزینەوەی سەدا و هەناسەی نێوناخی خۆی دەدات.
پاشان دەست دەکات بە چاوەڕوانیکردنی دەستپێکردنی ئەو جوڵە و بزوتنەوە مەزنەی کە تەنها دەکرێت لە نوێژی بە کۆمەڵدا بەرجەستە ببێت. ئەم پەرستشە پیرۆزە کە چەشنی میعراج فراوانە، وەکو فریشتەکانی چواردەوری عەرش مرۆڤ دەخاتە سوڕانەوەی بەردەوام و بە ئاسمانەکانی ڕەهاییدا گەشتی پێدەکات و دەیگەیەنێت بە جیهانی فریشتەکان. وەک ڕووبارێک وایە کە ڕۆژی 5 جار خۆمانی پێدەشۆین و لە هەر جارێکدا دیسانەوە لە هەڵەکانمان پاکمان دەکاتەوە و دەمانبات بۆ ناو زەریاکان و بەردەوام لە نێوان سەرەتا و کۆتادا دەمانگەڕێنێت و ئەمەش بەواتای ڕاهێنانێک دێ لە دەرەوەی ڕەهەندە سروشتیەکانماندا و لە بواری ئاخیرەتی بوون و ئەبەدی بووندا گەشە بە توانەکانمان دەدا. شەو و ڕۆژ بەهۆی نوێژەوەدا بەشکردنێکی پڕ نهێنیان بەسەردادێت کە تاکەکانی ژیان بە گوێرەی خولگەی عیبادەت ڕێک دەخرێت. وەک لە سایەی ئەمەدا مامەڵەکانمان لەژێر چاودێری خوای گەورەدا ئاراستەی دروستی خۆیان وەردەگرن. بەم جۆرە ئەو کاروبارانەش کە دەکەونە دەرەوەی سنووری عیبادەت وەک عیبادەتیان لێدێت ڕەنگ و بۆی پەرستش وەردەگرن و ژیانی فانی سەرزەویمان ڕەنگی ژیانی دانیشتوانی ئاسمانەکان دەگرێت. کاتێک لە ناوەڕاستی ژاوەژاوە دنیاییەکاندا یاخود لە ناوجەرگەی بێدەنجی گشتیدا بەهۆی میری کاژێرەکان و جێگۆڕینی خۆر و زۆربوونی دەنگ و سەدا لە چواردەوری مزگەوت و جۆش و خرۆشی ئەبەدیەت لە هەموو لایەکدا و پرۆڤەی قورجی بانگبێژەکان و دەنجی بەڵندگۆکانەوە دەزانرێت کاتی بانگ نزیک بۆتەوە. لەم کاتەدا ورتەورتی بێدەنجی نێو سینەکان و وەڕێنەی شپرزەی تازە لە خەو هەڵساوەکان وەک ئەوەی لە بەرزەخی نێوان دنیا و ئاخیرەتدا بژن. لەم کاتەدا دەنگانێک دێنە بیستن کە سنووری ڕەهەندە مادیەکانمان تێدەپەڕێنن. لە هەمان کاتدا مانۆڕ و گەڕانی بیرکردنەوەکان بە دوای ڕێڕەوی نوێدا و پێش ئەوەی بچینە ناو نوێژەوە تێبینیەکانی سەرڕێگەی چوون بۆ مزگەوت و نوێژ چەندین هەستی تریش دەخەنە جوڵە. دنیایەک شت دەدرچێنرێت. مرۆڤەکان با مەبەستی کردنی ئەو پەرستشەی کە بڕیارە کەمێکی تر ئەنجام بدرێت لە دوی تەرکیز و هەڵکشانی میتافیزیکی دەگەڕێن و کار دەکرێت بۆ ئامادەکردنی سەرجەم ئەزمونە ڕۆحیەکان. دەکرێت هەریەک لە ڕۆیشتن بەرەو مزگەوت تێبینیەکانی سەرڕێگا یەکەمین هەژان کە بە دەستنوێژگرتن بەرجەستە دەبێت بە هەوڵێک بژمێردرێت بۆ گەیشتن بە ئاستی ئامادەجی بۆ نوێژ. بانگ وەک بانکێشتکردن وایە بۆ نێو بازنەی حەرەم و دەنگێکی لە دوونیە کە لە ناو قوڵاییەکانی ڕۆحماندا ئامادەمان دەکات بۆ تەرکیز و چڕبوونەوە و وەک مزرابێکە کە بە هەستەکانماندا دەهێنرێت و دەبرێت. گەر لە بەردووبارە بوونەوەی لە هەموو ڕۆژێکدا گوێیەکانمان پێی ڕاهاتبن و ژیری ئەوامانەشمان هەست بە ئولفەت بکات، لە ڕاستیدا بانک هەمیشە وەک مانگێک لە پشتی ئەو تەپۆلکانەوە کە دەکەونە نێوان ئێمە و ئەبەدیەتەوە لە ناکاو هەڵدێت. وەک هەورە گرمەیەک هاوار دەکات و لە پڕێکدا نیگا زەوی نشینەکانمان وەردەچەرخێنێت بەرەو ئاسمان و لەم سەر و بەندەدا وەک فوارەیەک کە تاڵی باریکی ئاوی لێبێتە خوار و وەک تافگەیەک کە بەشکۆوە هاژەی بێت لە هەموو لایەکدا فەسڵ و ماوەیەکی خوایی دەست پێ دەکات. هەر ئەوەندەی دەستیشی پێکرد خۆشترین و کاریگەرترین و سەرنجڕاکێشترین و ژیان بەخشترین مۆسیقا ڕۆدەکاتە ناو ڕەحمان. هەر بەمەشەوە ناوەستێت بەڵکو ئەفسوونی چاخەڕووناکەکان بە دڵماندا دەچێنێت. کات بەهێنانەوەی ئەو شتانەی کە لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا لە دەستمان داون جۆش و خرۆشمان پێدەدات و لە هەموو جارێکیدا گورزەیەک لە دەنجی تازە و چەپکێک شێعر و دەستەیەک ئاهەنگمان پێدەبەخشێ. ئێمە هەردەم بانگ وە خۆشتنێک بە مۆسیقا تەماشا دەکەین و بە هەموو بوونمان دەیبیستین و لە هەر جارێکیشدا کە گوێبیستی دەبین بێدار دەبینەوە لە ئاز وەرگرتنی تامێکی تر و ناسچێکی تر و حەزێکی تردا. ئەم هەست و شعورە زۆر جار ئەو هەستەمان پێدەدات وەک بڵێ بە پلیکانەیەکی ئەفسوناوی بەرەو ئاسمانەکان بەرز دەبینەوە، یاخۆ وەک ئەوەی بە باڵۆنێک لە ئاسمانە بەرین و فراوانەکاندا گەشت بکەین. بە تایبەت ئەگەر بانگ لە چوارچێوەی یاسا و ڕێسا تایبەتیەکانی خۆیدا و لە دڵ و ویژدانی بانگبێژەوە بێتە دەر، ئای چەند نورانی و هەست بزوێنە ئەو چەند خولەکەی کە تیایدا ئاسمانەکان سەرشار دەبن لە نور و ڕۆحی ڕەوانی موحەممەدی شاباڵ دەگرێت و لیسانی ئەحمەدی ئاسمانەکان و زەوی دەزرنگێنێتەوە. ئەگەر مرۆڤ لەو چەشنە کاتانەدا بتوانێت ڕۆبچێتە خوارەوە بۆ قوڵترین جێگاکانی ڕۆحی و بتوانێت گوێ لە ویژدانی خۆی ڕابگرێت، ئای هەست بە چماناگەرێکی پەنهان دەکات کە ڕژاونەتە ناخیەوە. ئەو ویژدانە زیندوانەی کە هەموو کات خۆیان نوێ دەکەنەوە و ژیانی دڵ و ڕۆحیان بە تازەیی دەمێنێتەوە. لە هەموو کاتێکی بانگدا شیرینی و پاراوی یەکەم هاتنە خوارەوەی لە ئاسمانەوە هەست پێ دەکەن و لە نێو ئەو دەنگانەدا کە لە منارەکانەوە بەرز دەبێتەوە گوێ لە بانکێشتی پێغەمبەران دەگرن. لە سینەیاندا دەگەن بە تەکبیر و تەهلیل و
کۆڕی شایەتیدانی فریشتەکان، وەک بڵێ هەست بە نەفەسە ژیان بەخشەکانی جوبرەئیل و هەناسە زیندوەکانی ئیسرافیل دەکەن. لەگەڵ بانگدا دوای ئەوەی هەژان و تێربوونی دەرەوەی نوێژ تەواو بوو، بەڵام هێشتا مرۆڤ نەچوەتە ناو نوێژی فەرزەوە کە بریتیە لە نزیکی و قۆڵی ڕاستەقینە لە سایه نوێژی سونەت و قامەتدا کە بە فەستی هەڵکردنی شنەبای ڕەحمەتی خوایی دادەنرێت بەسەر ڕۆحەکاندا. ئەو تەرکیز و چربوونەوەی کە تا ئەو کاتە هەنگاو بە هەنگاو قوڵتر بووتەوە، دیسانەوە جارێکی تریش تاقی دەکرێتەوە و وەک ئەوەی بڕیار بێت مرۆڤ بۆ میعراج سەر بکەوێت، بەو شێوەیە ئامادە دەبێت بۆ نوێژ. هەموو ئەو دەنگ و وشە و کردارانەی کە هەتا ئەم چرکە ساتە بە مەبەستی ئاگادارکردنەوەی لایەنە مرۆییەکانمان و ئاراستەکردنمان بەرەو میحرابی ئەبەدیمان بەڕۆحمان کەوتون، وەکو کردداری سازکردنی تاڵ و ژێیەکانی ئامێری مۆسیقای ویژدانمانوان بە مەبەستی دۆزینەوەی نەغمە ڕاستەقینەکانی ناخمان. دەنجی ڕاستەقینە لە عیبادەتدا ئەو کاتە دەست پێ دەکات کە کۆمەڵێک مرۆڤ هەست و نەست و بیرکردنەوەیان بووە بە یەک و ڕوویان لە میحرابێکی تاقانە کردووە و لە پشتی ئیمامێکەوە ڕێزیان بەستووە و بە چەمانەوە و نوشتانەوەیان ڕێز و ستایش دەردەخەن و لە بەرامبەر خواوە ڕاوەستاون و ئومێدەواری چەندین شتن و لە سوژدەدا سەریان و قاچەکانیان لە هەمان ئازدایە و بەم شێوەیە ڕووە و خوای گەورە ڕێدەکەن. ئێمە بە ئەندازەی هەستکردن بە ڕۆحی جەماعەت لە ویژدانماندا تامی جوانی و جۆش و خرۆشی سەردەمی ڕووناچی پێغەمبەران دەکەین. بەڵێ، بۆ ئەوانەی کە نوێژەکانیان هاوتەری بە نوێژی دانیشتوانی ئاسمانەکان، هەموو جوڵەیەکی پشت ئیمام، هەموو تێک وەک دەنگێک وایە کە حەسرەتی بەهەشتی لە دەستدرا و یادی ئادەمیزاد دەخاتەوە و بۆن و ڕەنجی هیوا و بەیەک شادبوونەوەی لێدێ. بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان ڕادەستی ڕەهەندی میعراجی نوێژ دەکەن، نوێژ وەکو تەپۆڵکەکانی بەهەشتی جوان و نازدار وایە لە دەمی سپێدەدا. ئێمە بە ئەندازەی فراوانی دنیای ناوەوەمان لە هەر وەستانێکماندا بۆ نوێژ قوم لە بێگەردی و ئاسوودەیی ئەو کاروانی ڕووناچێ دەدەین کە لە جوانیەکانی بەهەشتەوە هەتا ئەم ڕۆژگارەمان درێژ بوونەتەوە. لە سایی ئەمەدا زیهنمان لەو پەرتەوازەیە ڕزگاری دەبێت کە بەهۆی جەنجاڵی دنیاوە تووشی بووە. ڕۆحمان لە کەش و هەوای تەنگ و تاریکی جسمانیەت قوتاری دەبێت و دنیای دڵمان جارێکی تر بە خولیای ویساڵ قوڵب دەدات. ئەگەر لە هەموو کاتەکانی نوێژدا و لە کاتی سەرجەم فەرزەکانیشدا نەبێت، پاڵەوانانی بواری ڕۆح و دڵ هیچ نەبێت، ڕۆژی چەند جارێک لە نێوان ئەزەل و ئەبەدیەتدا دێن و دەچن، زوو ڕابردوو داهاتوو پێکەوە بە بێژنگی بیرکردنەوە تەتەڵە دەکەن و پێکەوە و لە یەک کاتدا تەماشای ئەو پارچە ئاڵتونیانەی کات دەکەن کەوا دەردەکەون ڕابردوو بن. لە هەمان ئەو تەپۆڵکە زمڕوتیە سەوزانەی داهاتوش کە ڕەنگ و بۆی هیوایان گرتووە، ئەو کەسە وەک ئەوەی قوم لە ئاوی کەوسەر بدات، یادگاری 1001 چێژ و بەختەوەری لە ناخی خۆیدا دەدۆزێتەوە، وەک ئەوەی لە خەوندا بێت، دووریەکان و ڕەهەندەکان تێدەپەڕێنێ، لە جیهانەکانی سەرروکاتدا دێت و دەچێت، تامی هەموو چێژەکانی شتە دەراساکان دەکات، لەم هەست بۆ ئەو هەست و لەم بیرکردنەوە بۆ ئەوەی دی باڵ دەگرێت. هەموو ساتێکی لە نێو زریان و شەپۆلی مەعریفەتێکی جیا و خۆشەویستێکی جیا و چێژێکی جیا بەسەر دەبات. ئەم تێبینیانە تایبەتە بەو کەسانەی کە ئاسۆی عیرفانیان گەیشتووەتە ئەم پلەیە، بە تایبەت کاتێک ڕۆح و دڵیەکان گیر دەبن لەگەڵ نوێژدا. ئیدی ئەم چۆنیەتیە نورانیە لە بری کردارە ئاساییەکانی جارانمان ئاهەنگ و شێعر و ئاسمانێتی خۆی دەهێنێت و لە جێگایدا بنیاتی دەنێت. ئەو جوڵە ئەفسونایی و پڕ لە تەلیسمانەی نوێژ کە ڕۆژی چەند جارێک بیرکردنەوە و خولیاکانمان گۆش دەکەن، هەمیشە ڕێگایەک و دەلاقەیەک و کڵاو ڕۆژنەیەک دەدۆزنەوە کە لێەوە بمانگوازێتەوە بۆ جیهانەکانی ئەودی و وا لە دڵمان دەکەن بڵێت مەکانم بوو بەلامەکان، هەموو جەستەم بوو بە گیان، نیگای خوایی بە دەرکەوت، خۆمم بینی مەستی لیقا بوو. بەم شێوەیە عیبادەت جارێکی تر گەنجینەی ئەو جوانی ئەزەدیانەی کە لە دڵدا شاراون و سەرچاوی هەموو واریداتەکان بە قوڵیەکی هێندە فراوان کە ناتوانرێت بترنجێنرێتە ناو سنووری ڕەهەندەکانەوە ئاشکرا دەکات و دەری دەخات. لەبەر ئەوە لەبری ئەو بابەتانەی کە لە نوێژدا بەڕوونی دەردەکەون و دەزانرێن زریانێکی هەست و نەستەکان هەڵدەکات کە سنووری چەندێتی و چۆنیەتی تێدەپەڕێنێت و ڕەنگ و بۆی هەیبەت و مەزنی لێدێت. هەمیشە لە نوێژ شتانێک کە ناتوانرێت بوترێت ئاسۆمان دەتەنن. هەستگەلێک کە دەربڕینیان ئەستەمە مۆسیقایەکی نامۆ بە گوێ ڕۆحماندا دەچپێنن. چەند تەسکردن و بیرکردنەوەیەک بوونمان داگیر دەکەن کە لە قالبی زمانی ڕۆژانەدا جێیان نابێتەوە. وەفەتانەتێک کە ڕەنجی غەیبی گرتووە و سنوورەکانی عەقڵی مادی و لۆجیکی ڕووتی تێپەڕاندووە، دەرگای بیرکردنەوەی زیندووبوونەوە و مەعاد
کە درێژبوونەوەی خەتی پێغەمبەرانە دەخاتە سەرپشت. لەم ڕۆوە دەتوانین بڵێین کە بەندە پەرستشێکی لە نوێژ گەورەتر و حاڵەتێکی تەندروستتر و فراوانتری نییە لەو خەیاڵ و تەسەورانەی کە لە کاتی نوێژدا جۆش دەسەنن. ئەو ئاسۆی نوێژەی کە تیایدا ڕۆحی مرۆڤ لە ڕووی هەستکردن و تێگەیشتنەوە بازنەی شوهود و وجود دەبڕێت و دەگات بە جیهانی غەیب. کەسێک هەست بەم حاڵەتە بکات لە حەسرەت و هیجرانی هەموو ڕۆحەکان تێدەگات و وەک سرودێک دەیچڕێت. لە هەمان کاتدا ئاسوودەی دڵ و شەماڵی هەستە مرۆییەکان و سەرگوزشتەی ئەزەلی بوون و تەماشاکردنی ئەستێرەکان بۆ زەوی و نەهێنیەکانی ئاسمانەکان و ڕووناکیەکانی عوقبا و قەتپاڵەکانی بەهەشت و ئەو درەختانەی لە قەتپاڵەکانیدا دەشنێنەوە و ئەو ڕووبار و کانیاوانەش کە بەژێر درەختەکانیدا تێپەڕ دەبن دەچڕێت. بە ڕوکنەکانی نوێژ دەیهێنێتە سەرزار. بە قورئانەکەی ناوی دەیڵێت و هەمیشە بە شێوازێکی زۆر تازەتر دەیڵێتەوە و با جۆرێک دووپاتی دەکاتەوە وەک ئەوەی کەوسەر دەرخواردی ڕۆحەکانمان بدات. پاش وەستان بە پێوە ئەم بەندە ڕازگۆیانەی کەوا بەستەی بەندایەتین اینجا دەیانەوێت لە سەرسەکۆی ڕوکوعیشدا هاوار بۆ هەیەجانی ڕۆحی بێگەرد و شەونەمی بیرکردنەوەی ڕاستڕەویان بکەن بە هەستێک کە تێکەڵەیەکە لە مەزنی و جەبەرروت و ڕەحمەت و لوتف و بەرجی هەیبەتی پۆشیوە وەکو عەسایەک دەچەمنەوە بە شعورێک کە هەتا سەر ئێسقان هەست بە بەندایەتی دەکەن و هەردەم شکۆمەندی خوایی دەڵێنەوە و بە ڕوکوع کە یەکێکە لە شێوازەکانی ڕووکردن لە خوای گەورە لە ناو دانیشتوانی ئاسمانەکاندا لە دەرگاکانی حەزرەتی قودوس دەدەن و بە ئەندازەی کرانەوەی ئەو دەرگایانەش دەگەن بە قوڵایی جیهانەکانی ڕۆح. هەروەک لە حەج و گەشتەکانی تردا لە کاتی سەرکەوتن بەسەر بەرزاییەکاندا و دابەزین لێیان تەکبیر و تەهلیل دەکرێن. بە هەمان جۆر لە نوێژیشدا کە ناونیشانی گەیشتنی میعراجی ڕۆحە لە کاتی تێپەڕبوون لە بەشێکەوە بۆ بەشێکی تر بە هەمان هەست و بۆچوونی پیرۆز و بە هەمان وشەی پیرۆز گوزارشتی لێ دەکرێت. لە هەموو ڕوکنێکدا بەو تەکبیر و تەحمیدانەی دەکرێن و ئەو تێبینیانەش کە ئەم وشانە بانکێشتیان دەکەن دەست بۆ قوفڵی دیوانی هەرە مەزن دەبرێت و پاشان دەست دەکرێت بە چاوەڕوانیەکی پڕ لە بێداری و دیقەت و وریایی وەک ئەوەی مرۆڤ بیەوێت بە باشترین شێوە سوود لە کاتێکی زۆر پیرۆز وەربگرێت و هەڵی بسەنگێنێت. چەشنی هەستیاری پشیلەیەک کاتێک چاوەڕوانی نێچیرەکەی دەکات مامەندی سەبری جاڵجاڵۆکەیەک هەوڵ بۆ شکاری درەوشانەوە و واریداتە خواییەکان دەدات. لە نوێژدا ڕوکوع هەنگاوێک لە پێش قیامەوە هەناسە ژیان بەخشەکانی خۆیمان بەسەردا دەبارێنێت و لا خەونێکەوە کە مەحاڵە لەم دنیا سنووردارەدا بێتە دی ئای چ شتانێک بەگوێ ڕۆحماندا دەدات کە لە ژیان جوانتر و زۆر لە چێژە جەستەییەکان بەلەزەتترن و هەرگیز خەیاڵیش ناتوانێت بە داوێنی بگات. پەیمانی چەند ڕۆژ و سەعات و خولەکێکی زمڕوتی بە دڵماندا دەدات جیاواز لەو شتانەی کە داوامان کردوون و چاوەڕێیان بووین مەگەر ئێمە لە ڕوویەکەوە منداڵی هیوا و بیرکردنەوە و خولیا و چاوەڕوانیەکانی خۆمان نین. زۆر بەمان کاتێک بە ناڕەحەتیەکانی ئەمڕۆ دەهەژین و چاومان لە ئاستی ڕاستیدا دەکرێتەوە کاتی ئێستا تێدەپەڕێنین و بە ئومێدی ئەو ژیان و بەختەوەریەی کە لە داهاتوودا بەدەستی دەهێنین ڕوو لە کاتی ئایندە دەکەین و بە خەندەیەکەوە قەتپاڵەکانی بەهەشت دەپشکنین. ڕوکوع لەو ڕۆوە کە بەمانای لارەملی و کزۆڵی دێت لە بەرامبەر خوای گەورەدا دەنگێک لە هەموو قەدە چەماوەکانەوە وەردەگرێت و جاری وا هەیە ڕەبی ئینی موسەنیە زۆر دەڵێت و جاری واش هەیە سەدای ئینەما ئەشکو بەثی و حوزنی ئیلە اللهی لێبەرز دەبێتەوە و هەواڵی هاژەیەک لە ڕووباری ژیانەوە و خەبەری بۆنی کراسێک لە شاری یوسفەوە دەهێنێت. بەخۆشی سەرهەڵدانی چەند کاروبارێکی نائاسایی لەو دی و سنووری حەقیقەتەکانەوە تاومان دەدات. هێندە جۆش و خرۆشمان پێ دەبەخشێت بەو زریانی سوپاس و ستایشەی کە لە هەموو بوونمانەوە دەپڕژێت کەمەرمان ڕاست دەکەینەوە و فەستێکی منەت و سوپاس گوزاری تری پێشکەش دەکەین. ئەم بە پێوە وەستانە کورتە لەوەی یەکەمیان جیایە و بەندەرێکی بەرەوخوا دەرچوونی جیاوازە. لەم بەندەرە نورانیەدا جارێکی تر تەسبیحاتەکانی قیام و خوێندنەوە و ڕوکوع با قوڵاییەکانی ڕۆحماندا تێدەپەڕن و تێدەکۆشین ڕەهایی هەستەکانمان و بێسنووری خەیاڵەکانمان بترنجێنە ئەم وەستانە کورتەوە و تیایدا هەستی پێ بکەین. هەموو هێزی هەستمان بە مەبەستی ڕاوکردنی واریدات دەخەینە گەڕ و بەشنەی ئەو گەنجینە شاراوایی دەستمان لێی گیر دەبێت خۆمان ڕادەستی شەپۆڵێکی فراوانتر و ڕەنگاوڕەنگتر دەکەین. تێگەیشتن و تەسەورکردنی حەز و چێژی ئەوانەی لە ڕکوعدا نوێژ دەبیستن و لە قیامدا گوێی لێدەگرن و لە نێوەندی چ ڕێز و خەشیەتێکدا دەتلێنەوە و بە چه هیوایەک دەگەشێنەوە و
بە چ ترسێک هەڵدەلەرزن یەکجار سەخت و گرانە. ئەم هەستکردن و بیستنە یەکەمینی ئەو هەنگاوانەیە کە بۆ بە یەکگەیشتن دەنرێن و سوزدەش دووهەمیانە. سوزدە بریتیە لە زەمینەی شوکری ئەو بەهرە و درەوشانەوانەی کە لە ناو نوێژدا بەدەست هاتوون و ئەو مەنجەڵەیە کە تیایدا دڵە پێگەیشتوەکان دەکوڵێن و بە تەواوەتی دەڕژێنە قاڵبی بەندایەتیەوە و لە نێوان دوو ئاو گیرابووندا وەک هێڵێکی ڕاست وایە لە نێوان دوو خاڵدا و جێژوانی ئەو هەست و بیرکردنەوانەیە سەبارەت بەو زاتەی کە دەدۆزرێتەوە و دەناسرێت و مرۆڤ خۆشی دەوێت. ئێمە کاتێک لە پێگەی ڕاستەقینەی خۆیدا هەست بە سوزدە دەکەین و گوێی بۆ ڕادەگرین، چەپکێک لە ئیمان و ئیسلام و ئیحسان تکاوە بە نێو قیام و ڕوکوعەکانی نوێژەکانماندا تێپەڕیوە و ڕژاوەتە ناو تەپۆڵکە زمڕوتیەکانی دڵمانەوە. لە سوزدەدا سەر و قاچەکانمان لە یەک خاڵدایەک دەگرن و وەک بازنەیەک لول دەخۆین و چەشنی کەوانێک دێینەوە یەک و دەبین بە دەنگێک و هەناسەیەک و دەناڵێنین و فراوانی هیواکانمان کە زۆر لە پێشکردەوەکانمانەوەن هاوڕێ لەگەڵ پێشکەوتن و سەرکەوتنی ڕەحمەتی خوایی بەسەر هەموو شتێکدا تێکەڵاو دەکەین لەگەڵ ئیمانەکەماندا و بە تێپەڕبوون بەژێر ئەم قەوسەدا کە سەرێکی لە دنیادا و سەرێکی لە عوقبادایە و لە پەلکە زێڕینە دەچێت هەوڵی گۆڕینی چارەنووسمان دەدەین. مرۆڤ کاتێک لەسەر ئەو لووتکەی بەختەی کە بەهۆی هەست و نەستەکانی ناو سوزدەوە بەرز بووتەوە بۆی تەماشای حەقیقەت دەکات بە بەکارهێنانی زمانی دڵ و هەڵڕشتنی هەموو وشەکانی هەستی و بە هەندێک ئاراستەکردنی دنیا بەرەو ئاخیرەت و هەندێکی ژوێنە دانەوەی جیهانەکانی ئەو دی و لە دنیای ڕۆحیدا لەوانەیە هەست بە مەزهەریەتێکی وابکە وەک ئەوەی داستانی بەندایەتی بڵێتەوە. بەڵێ کاتێک دوعاکانی مرۆڤ کە بە شعوری بەندایەتی خرۆشاون ڕۆدەچنە ناو ڕووباری ڕەحمەت و لوتفی خوایی و یەکانگیری یەک دەبن و دوعا و وەڵامەکەی دەگەن بە یەک، هەستەکانمان وەک ژیانی بەهەشت جوان و وەک فراوانی بە یەک شادبوونەوەش شەپۆڵ دەدەن. سەبارەت بەوانەی لەمە تێدەگەن تامی ئەم جوانیانە هێندە خۆش و شێوەکەیشی هێندە سەرنجڕاکێشە، ئەوانەی تەنها جارێک هەستی پێدەکەن و دەیچێژن نازانن چۆن سوپاسی ئەم نیعمەتانە و خاوەنەکەیان بکەن. پاڵەوانێکی نزیک لەخوا کە سەری لە زەویدایە و بەلولپێچێک لە ڕووناچی هەڵزناوە بۆ لووتکە هەرە بەرزەکان و بەگەشتی ئاسمانی قۆڵی و فراوانی بەخشیوە بە نزیکیەکەی لە خوای گەورەوە بە هەست و شعور و خماری گەیشتن بە حەزرەتی قودوس و بە مەبەستی ئەوەی ویساڵەکەی بەڕەهەندێکی تریش ڕەنگدار بکات، بە گەورەزانین و ڕێزی خۆی پێشکەش دەکات و بە ڕێزەوە سەری هەڵدەبڕێت و بە ئەدەبی ئامادەبوون لە حزوردا ئەلتەحیات دەڵێت و لە هۆشی خۆی دەچێت و لە حاڵ و مانە و سەحرێکی واوە دەپێچرێت وەک بڵێ چیتر بوونەوەرێکی زەوی نشین نییە. ئەو قارەمانی بواری نوێژەی کە بە حەزە فراوانەکانی نوێژ دەجۆشێت بە هەستێک کە تێربوون ناناسێت و لە سەر و سنوورەکانی چەندێتی و چۆنیەتێوەیە گیان و ماڵ و هەموو بەخشە خواییەکان بە نیەتەکەی قوڵی و بێسنووریان پێدەبەخشێت و باقینەکەیشی پەیوەستیان دەکات بەخواوە و بەم شێوەیە دەیانکات بەشتانی ڕەها. لە بەرامبەر هەموو ئەمانەشدا ڕوو دەکاتە بە جێهێنانی قەرزی ئەستۆی و بەگشت هەستیاری دڵی یادی خوای گەورە دەکاتەوە و دەناڵێنێت، یادی پێیانبەر دەکاتەوە، ناخی پڕ دەبێت لە کرانەوە و ئاسوودەیی، بیر لەو مرۆڤانەی تر دەکاتەوە کە هاوبەشن لە هەمان بەختەوەریدا، دوعای خێریان بۆ دەکات. ئەم ڕێگەی میعراجەی کە بە تەکبیر دەستی پێکرد بوو بە شەهادەت کە بە کۆڵەکەی دین دادەنرێت کۆتایی پێدێنێت. ئەو مرۆڤانەی کە بە نوێژ ڕاهاتون و پێی گۆش دەبن هەرگیز تێری لێ ناخۆن، نەکرد تێر نابن، بەڵکو لەگەڵ تەواوبوونی هەموو نوێژێکدا نییە زیاتر دەڵێن و لەم نوێژی سونەت بۆ ئەوی تر ڕادەکەن و لەگەڵ نوێژی چێشتەنگاودا وەک خۆر بەرز دەبنەوە و بە ئەوابینیش دەستیان بەرقوفڵی دەرگای قوربەت دەکەوێت و باشە و نوێژیش ڕووناچی بۆ بەرزەق ڕەوانە دەکەن، هەوڵ دەدەن ژیانیان لەسەر بنەمای پەرستش بچن و هەرگیز نایانەوێت لەو نور و مانایانە جودا بن کە ڕۆحیانی لە باوەش گرتووە. بەڵێ نایانەوێت جودا ببن و هەمیشە بە هەڵە داوان بە دوای جوانیەکانی عیبادەتدا ڕادەکەن. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. وەفا وەفایەکێکە لەو گوڵانەی کە لە کۆڕی دۆستاندا دەڕوێت، بە دەگمەن لە کەشی دوژمنایەتیدا دەبینرێت، بەڵکو مەحاڵیشە. وەفا بەردەوام وەک هەوایەک لە دەوروبەری ئەو کەسانە هەڵدەکا
کە خاوەنی هەمان هەست و هزر و خولیان هەرچی ڕقوقین و حەسوودیشە بۆ ساتێکیش بێت مافی ژیان بە گوڵی وەفا نادەن و دەیکوژن. بەڵێ ئەو لەژێر سایی خۆشەویستی و مرۆڤایەتیدا بەرز دەبێتەوە و پێدەگات، بەڵام یەک سات لە ناو ئاو و هەوای دوژمنایەتیدا بێت دەژاچێت و نامێنێت. هەندێک پێناسەی وەفایان بەوە کردووە کە پێویستە ئەم هەستە ئاوێتەی ناخی مرۆڤ بێت. ئەم پێناسەیە گەرکەم و کورتێکیشی تێدا بێت ماناکەی هەرڕاستە. لە ڕاستیدا هەبوونی وەفا لای کەسانێک کە خاوەنی ژیانی ڕۆحی و جیانی نین ئێجگار سەخت و گرانە. دەربڕینی وتەی ڕاست لە کاتی قسەکردن و وەفاداری بەرامبەر بەو سوێند و پەیمانانەی کە دراون وابەستن بە ژیانی ڕۆحەوە. ئەوانەی نەیانتوانیوە خۆیان لە درۆ و هەڵخەڵەتاندن بپارێزن هەمیشە بە پێچەوانەی ئەو پەیمانەی داویانە مامەڵە دەکەن و هەست بە قورسایی لێپرسراوێتی سەرشانیان ناکەن. بەڵێ گریمانەکردنی هەبوونی ژیانی معنەوی لەم مرۆڤە دووڕ و ڕیاکارانەدا تەنها خەڵەتانە. چاوەڕێکردنی وەفاش لەم جۆرە کەسانە نیشانەی بێ ئاگایی تەواو و خۆش باوەڕیە. بەڵێ ئەو کەسەی متمانە بە بێوەفا بکات زوویان درەنگ پەشیمان دەبێتەوە. ئەوەی بێوەفا هاوسەفەری ڕێیدووری بێت لە ڕێگەدا بە تەنیا دەمێنێتەوە. ئەوانەش کە بێوەفایەک بەرابەر و چاوساغی خۆیان دەزانن بەردەوام چاویان پڕ لە هیجران و هەمیشە نمی ئەم جۆرە سەرزەنشتانەیان لە سەرزارە. چاوەڕێی وەفا بووم لەو چاوم پڕ بوو لە هیجران کەوتم بێدەوا و دەرمان. تاک بە هەبوونی وەفا شایانی باوەڕپێکراوی دەبێت و بەرز دەبێتەوە. ئەگەر خێزان لەسەر وەفا بنیادن رابێت بەردەوام دەبێت و بەتەڕ و تازەیی دەمێنێتەوە. گەلیش بەم هەستە بڵندە دەگاتە فەزیلەت. دەوڵەت تەنها بەم هەستە دەتوانێت پێگە و متمانەی خۆی بپارێزێت لە بەرامبەر هاوڵاتیەکانیدا. لە وڵاتێکدا کە وەفای تێدا کاڵ بێت نەتاکەکانی پێگەیشتوو دەبن و نەخێزانەکان ئاشتی و ئاسوودەییان تێدا دەبێت و نە دەوڵەتیش خاوەنی متمانە و دامەزراوەیی دەبێت. لە وڵاتێکی وەهادا کەسەکان دەبن بە سەرچاوەی گومان بۆ یەکتر و ئەندامانی ناو خانەوادەش نائاسوودەن و دەوڵەتیش بۆ گەلەکەی دەبێت بە بەدبەختی و هەموو شتێک وەکو بێگانەکان بە یەکتری نامۆ دەبن هەرچەندە لە سەر یەک و لە ناو یەکیشدا بن. وەفا یەکگرتن و یەکێتی تاکەکان دەستەبەر دەکات. لە سایی وەفادا بەشەکان دەبن بە گشت، پارچە جیاجیەکان دەگەن بە یەک و تاچێتی دروست دەکەن. کاتێک کەستی وەفا گەیشتە مەنزڵی بێپایانی ئەو کات لەو مەنزڵەوە شەبەنجی ڕووناچی دەگاتە سەر کۆمەڵەکان و ڕێگاکانیان بۆ ڕووناک دەکاتەوە و هەرچی بربەستی ناو کۆمەلگا هەیە هەڵی دەگرێت. بەو مەرجەی ئەو کۆمەلگایە بە هەستی وەفا پێگەیشت بێت و خۆیان ڕادەستی باوەشی میهرەبانی ئەو بکەن. دڵت داوە بە پەیامێک یان وابەستەی ئامانجێکی باڵا بوویت؟ دۆستایەتیت لەگەڵ یەکێک بەستووە؟ مادام وایە وەرە درێغی مەکە و گیانت فیدای بکە، با سەروەت و ماڵت تاڵان بکرێت و بڕوات، بەڵام تۆ هەر بە وەفا بە، چونکە وەفا و وەفاداران لای خوا و لای خەڵکیش خاوەنی پلە و پایەن. بانگێک هات لە خواوە، وەرای عاشق تۆ مەحرەمی، ئێرە مەقامی مەحرەمیەتە، تۆ لە ئەهلی وەفا حسێبیت. حەزرەتی ئادەم عەلەیهی السەلام بەکلیلی نهێنی وەفا کە لە دڵیدا هەڵی گرتە بوو یەک لە دوای یەک دەرگا داخراوەکانی واڵا کرد و گەیشت بە چاوگەکانی لێخۆش بوون. لە هەمان ڕووداودا ئیبلیسی لە ڕێدەرچوو بە ئاشکرا ڕۆیشت و خۆی فڕێدایە نێوچاڵی دۆزەخەوە و تیایدا خنکە. پێغەمبەری تۆفانیش حەزرەتی نوح عەلەیهی السەلام تەمەنێکی چەندین سەدەیی پڕ لە خەم بەڵام تەژی لە وەفا ژیە. ئاگادارکردنەوەی چەندین ساڵەی ئەم پێغەمبەرە کاریگەری لە کۆمەڵێکی زۆری نێو هۆزەکەی نەکرد، بەڵام ئەمە نەبووە هۆی دوورخستنەوەی حەزرەتی نوح لەو هەستی وەفایی کە بەرامبەر دەرگانەی پەروەردگاری خۆی هەیبوو. ئەم هەستی وەفاداریە لەو کاتەیشدا کە ئەرز و ئاسمان شەپۆڵی تووڕەیان ئاراستەی مرۆڤایەتی دەکرد بوو بە کەشتێکی فریادڕەس بووی. دۆستی حەق و باوکی پێغەمبەرانیش لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئاگری نەمروددا چەندە وەفادار بوو. هەناسەی وەفادارانەی ئەم پێغەمبەرە ئازیزە کە لە شێوەی حەسبیدا بوو ئاسمانەکانی دەهێنایە وەلوەلە و کاتێکیش لەگەڵ شەماڵی لە دوورەوە هاتووی ڕەحمەتدا یەکانگیر بوو. سینەی ئاگرە دۆزەق ئاساکەن لە بەرامبەر ئەمدا بوو بە بەرد و سەلام. پێشەنجی قودسیەکان یەکەمینی سەرجەم هاتوو ڕۆیشتوەکانیش لە گەشتی ئەو دیوی ئاسمانەکاندا کە بە نسیبی کەس نەبووە لە سایی وەفای نێوڕۆحیدا سەرکەوتوو بوو.
بەڵێ ئەو لەم سایەیەدا گەیشتە ئەو هەرێمانەی کە فریشتەکان پێی ناگەن و بەو دەوڵەتانەش گەیشت کە هیچ فانیەک نایگاتێ. پاشان هەستی وەفاداری بەرامبەر بە ئومەتەکەی وای لێکرد ئەو جیهانی بەختەوەریە جێبهێڵێت کە چاوەکان لە بەرامبەریدا ئەبڵەق دەبوون و دڵەکان لە بەردەمیدا سەرسام و مەز دەبوون و گەڕایەوە بۆ ناو هاوڵەکانی. بڕیار بوو دەرگیر ببێت لەگەڵ ڕووداوەکاندا و سینگ لە تنگانە و ناڕەحەتیەکان دەرپەڕێنێت و ئەوانیش بەرەو ئەو هەرێمە مەزنانە بەرز بکاتەوە. هەستی وەفاداری بەرامبەر دۆست و هاوڕێیانی بوو وای لێکرد بە هەشت و حۆریەکانی بیر بچێتەوە. ئەو پەیمانێکی وەفای بۆواندا بوو. ئەم پەیمانە وای کرد لە کاتی گەیشتن بەسەر جەمشکۆمەندی و جوانی ئاسمانیەکاندا هەموو پلە و پایە مەعنەویەکان بخاتە لاوە و دیسان بگەڕێتەوە بۆ ناو ئەم دنیا پڕ لە خەم و پەژارەیە. دەفتەری کردەوەی هەموو ئەو چاکەکارانەی کە بەرز بوونەتەوە بە وەفا کۆتایی پێهاتوو، بە وەفاش مۆرکرا. کتێبی ناشیرینی لە ڕێجێماوانیش مۆری بێوەفایی لێدرا. بەڵێ ئەوانەی فەرمانبەریەکەی سەرشانیان پارچەند هەنگاوێک دادەنێن و لەم بارەیەوە بێوەفایی دەنوێن و دەخزێنە سوچێکەوە، مۆری سەرشۆڕی و ڕیسواییان خوارد و فرێدرانە نزمترینی نزمیەکانەوە. ئەوانەی تەنانەت بۆ چارەکە ڕۆژێکیش ئارامیان لەسەر ئەم ئەرکۆڕێ بواریە پیرۆزە نەگرت و خۆیان لێ دزیەوە، بوون بە گروهی ملهوڕانی ڕێون کردو. دوجار کاتێک نۆبەی خەمی پیرۆز هاتە سەر ئێمە بە چاکترین پەیمانی وەفاوە هاتینە ژێرباری ئەم بەرپرسیاریەتێ مەزنەوە. بە جۆش و خرۆش بووین و خاوەنی عەزم بووین و بڕیارمان دامەزراو بوو. بەڵام هەیهات دیوێکی چاوەڕوان نەکرا و ڕێی پێگرتین و هەموو ئەو پەیمانانەمان شکاند کە دابوومان. دواتریش هەموو لایەک بووەوە بە بیابان، هەموو جوامێریەکان وەک ڕۆن توانەوە، دەرکەکان شوێنی گوڵەکانیان گرتەوە. کاتێک مانگ و خۆرەکان یەک لە دوای یەک ئاوا دەبوون، هەورە تاریکەکان چواردەویان تەنی. باغ نەما و باخەوانیش مرد، شانەی هەنگ خامۆش بوو، هەنجوینیش نەما. ئیدی بەدبەختانی ئەم سەردەمەی کە جیرۆدەی قات و قوڕی ئینسان هاتن، کەوتنە پیا هەڵدان و مەراییکردن بۆ ئەو ڕۆحە مردوانەی کە دڵیان خاڵیە لە هێندەی گەردێک لە ئەمانەت و هەستی وەفا. بەوتنی چەند ئاقڵە، چەند جوامێرە، ڕۆحی خاو نەما چەپڵەی بۆ لێ نەدەن. ئەمەش ئەو دواناڵە و دوانەعرەتەیەیە کە لە دڵی میلەتی ئەو سەردەمەوە بەرز دەبێتەوە و وەک یاخیبوونێک وایە بەرامبەر بە بێوەفایی و قیژەیەکی تیژە. وەفا نەما، ڕێزی پەیمان هیچ، ئەمانەت لەفزی بێمەدلول، درۆ خاوەنی ڕەواج و خیانەت پێویستی و حەق مەجهول. دڵان بێڕەحم و هەستەکان نزم و هیواکان خار، نیگای هەموو چاوێک بەندەی خوا دەکات ئیستیحقار. ژیری دەلەرزێ یاڕەب، چ گۆڕانێکی ترسناک ڕووی داوە. نە دین ماوە نە ئیمان، دین خەراب و ئیمان تووڕاب. لەم سەردەمەدا چەندین دێو و درنج داهاتن کە دیلی درۆ و زیادەڕەوین و هەموو لایەکیان تەنیوە. چەند داهۆڵێک کە ڕۆژی چەند جارێک سوێن دەشێن و هەموو جارێک لە عەهد و پەیمان پاشگەز دەبنەوە و بۆ هەمیشە لە هەستی وەفا بێبەش بوون. زەوی و ئەوانەی لەسەری نەفرەتیان لێ دەکەن، ئاسمان و دانیشتوانیشی نەفرەتیان بۆ دەنێرن. ئەم هەموو ناچیز و بەدڕەوشتە لەکوێوە هاتن؟ کام خیانەتکار باوەشی بۆ ئەمان کردەوە و دایکایەتی بۆ کردن؟ کام بەدبەخت ئەمانەی لە سینەدا گەورە کرد و کام دەمی شوم فەرمووی لەمانە کرد؟ ئای وەفا، تۆ لەکوێی؟ بێزار بووین لەوانەی هەموو ڕۆژێک چەند جارێک سوێندیان دەشکێن و لە پەیمان پاشگەز دەبنەوە. لەو نامەردانەی هەموو تێیەکیان زیادەڕەوی و گشت ڕەفتارێکیان دەستکردە. لەو دڵە شومانەی بێبەشن لە هەستی بەرزی وەفا. لەکوێن ئەی ئەو دۆستە وەفادارانەی لەو شوێنەی پەیمانتان داوە بێجوڵە و بە پێوە چەندین ڕۆژ چاوەڕوانی دەکەن؟ لەکوێن ئەی ئەو مەردی کۆڕی مەردانەی کە وەفا لەگەڵ ڕۆحتاندا یەکانگیر بووە؟ لەکوێن ئەی ئەوانەی لە پێناو وەفایەکدا بوون بە خاک و لە ناوچوون؟ ئەی مرۆڤە نێوچەوان سپیەکانی سەردەمێکی زۆر بەرەکەتدار، هەستن وەرنە نێو ڕۆحمان، خەیاڵەکانمان تاو بدەن، چیتان بە ناوی وەفاوە پێیە بیرژێنە نێو سینەمان. ئەو سینانەی کە مەردایەتی و پاڵەوانێتی و وەفای بە تەواوی لەیاد چووە. لەم ڕێگەی ژیانەوەیەدا بمانگەێنن بەکانی خزر. وەرن و ئەو دووسێ مرۆڤە بە وەفایی لێرە و لەوێ دەسوڕێنەوە، لە تێکشکان و ناومێدی ڕزگار بکەن. بە ئومێدی سەلامەتی بیرۆکەی وەفا لە لای ئەمنەوەیەمان کاتی نووی وەفایە. هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن.
ڕوانگەیەک کتێبێکی خوایی مەزنە سەراسەر کائینات دەست بدەیتە هەر پیتێکی ماناکەی هەرخوا دەکات. ئەو کەسانەی دەزانن چۆن تەماشای خۆیان و دەوروبەریان بکەن هەمیشە و جوانیە سەرسوڕهێنەرانەی لە سینەی بووندایە و شەپۆڵ شەپۆڵ دەڕژێنە چاوەوە و دڵۆب دڵۆب دەچێنە دڵەوە و ئەو ڕێک و پێچی و یاسایی کە لە ناوەڕۆکیدایە و ئەو هۆنراوەیەش کە لە ماناکانیدا بەرجەستەیە سەبارەت بە ئەوان دڵان لە خۆشەویستی و عاشق و پەیوەندێکی هێندە بەهێزپەڕ دەکات بە جۆرێک ئەگەر بوترێت ئیدی لە دنیادا چێژێکی تر نەماوە تامی بکەن پێدەچێ ئەم بڕیارە زیادەڕەوی تێدا نەبێت. سەبارەت بە ئەوان هەر شتێک کە دەیبین و دەیخوێننەوە کاسەی خۆشەویستیان پێشکەش دەکات. هەستە مرۆییەکان دەهێننە جۆش و لە ڕۆحیاندا هەیەجانێکی خامۆش نەبوو هەڵدەگیرسێنێت. هەموو گەردون و شتانی ناوی لە بەرامبەر ڕوانین و هەستکردنێکی لەو جۆرەدا بەژن و باڵا و شێوەیەکی جیاواز بەدەست دەهێنێت. بوونەوەر و ڕووداوەکان زمانیان دەکرێتەوە وەک ئەوە وایە ڕووناچی ئەفسوناویدا بکات بەسەر گیاندار و بێگیان و هەموو شتێکدا. شوێن سنوور و ڕەهەندەکانی خۆی تێدەپەڕێنێت و کاتیش قوڵ دەبێتەوە و دەبێت بە خاوەنی جوانیەکی ئاخیرەتی. کاتێکیش سەرجەمیشتان بەم شێوە هەرە جوانە خۆیان دەردەخەن و گەواهی لە خۆیان دەدەن خۆشەویستی ناخمان بۆ بەدیهێنەر عاشق و پەیوەندیەکەی هێندە زیاد دەکات کە سرودی بەیەکگەیشتن لە بەردەم خۆیەوە دەچڕێت. لەم جۆرە حاڵەتانەدا کاتێک هەستەکانمان دێنە کوڵ و نەست و تێگەیشتنمان دەگۆڕێت و ئاسۆی تێگەیشتنمان فراوان دەبێت زۆربەی جار لە پەیوەندیەکانی ڕۆژانە دەرباز دەبین و ڕوو دەکەینە ئەو دی و پەردەی هەموو ئەم شتانەی کە ڕوو دەدەن و بە یارمەتی ئەو فراوانی کە هەستی ئاخیرەت بوون بەخشیوێتی بە ڕۆحمان ئەم گەردونەی کە هەمیشە سەیری دەکەین و ئەم سروشتەش کە لە سینەی دابەدی هێنراوین لە بەرچاومان دەبن بە چەند پیت و وشە و هۆنداوەیەک کە لە قەڵەمی خۆشەویستی دادەچۆڕێن و لە ئاستی گوێیەکانماندا دەبن بەو نەغمانەی کە لە ئامێری نەیەکەی ئەوەوە دێنە دەرو وەک ئەوەی چەنگرێ و تاڵێکی نەخشە دەراساکەی ئەو بن تەماشایان دەکەین و بەسەر سوورمان و هەستی بەرز نرخاندنەوە پێشوازیان لێ دەکەین و پاشان هەموو ئەو شتانەی پێیان دەگەین دەخەینە سەرسەرمان و ماچیان دەکەین و دەیهێنین بە ڕوخسارماندا و لەم ڕاڕەوەی ویساڵەدا چەند خولەکێکی هەمیشەیی وا دەژین کە لەوانەیە بە ئەندازەی خودی ویساڵ بە تام و چێژ بێت. هەز دەکەین و تێدەگەین کە خۆشەویستی بەرامبەر بە ئەو پەیوەندی لەگەڵ ئەو هەموو شتێکە و مەزنترە لە هەموو حەز و ئارەزوە مادی و جەستەییەکان. بەتایبەت لە هەندێک حاڵەتدا هەلومەرجەکان بارودۆخەکان هێندە دڵ نەرم دەکەن و فراوانی دەکەن و ڕەهەندی ئاسمانی پێدەبەخشن. لەوانەیە ئەگەر لەم کاتەدا بەم جۆرە کەسانە بوترێت فەرمون بڕۆنە بەهەشت پێدەچێ یەکسەر بە بەڵێ وەڵامی ئەم پێشنیارە نەدەنەوە و مانەوە لەم کەش و هەوای عەشق و ویساڵەدا هەڵبژێرن چونکە ئەوان لێرە بە ئەندازەی فراوانی دڵیان لە بەهەشتدا دەژین. نایانەوێت لەم خەونی بەهەشتە بێدار ببنەوە کە ڕۆژانە لە ناز و نیعمەتەکانیدا دەژین. پاشان ئەم دڵە بە وەفایانە چونکە ژیانێک دەژین ڕاستەوخۆ ڕووی لە زاتی داوەکرا و خۆشویستراوی خوای گەورەیە. ئەوە لە ڕوانگەی ئاسۆی بیرکردنەوەی ئەوانەوە ڕووتێکردن و داواکردنی بەهەشت ئەگەر فیردەوسیش بێت بە بێڕێزی ئەژمار دەکەن. ئەمە لە کاتێکدا کە بەهەشتی ئەو دنیا هەبێت و نەبێت گەورەبوون و فراوانبوونی ئەم بەهەشتەی ئێرەیە کە وەک تۆوێک لە ویژدانەکاندا دەژی و هەستی پێدەکرێت. ئەوی ژواتە بەهەشتی ئەو دنیا بە ڕەحمەتی درێژە پێدانی ئەم بەهەشتە کورتکراوەیەی ئێرە دەزانێت و بەخۆی دەڵێت هێشتا وەرزی میوە نەهاتووە و هەموو شتێک دەستپێرێت بە ئیمان و هیواکانی. لە ڕاستیدا ئەو شتەی کە ڕۆحی زۆر بەمان بە دوای داوێڵە و زۆر جار بێ ئەوەی بەخۆمان بزانین بە شوێنیدا ڕادەکەین ئەو عەشق و پەیوەندیەیە کە بەرامبەر خوای گەورە هەمانە ئەو جوانیانەی دنیا کە لە ڕۆحماندا سەرسامی دەوروژێنێت و ئەو پەیوەندیە گەرم و گوڕەی کە لە نێوان هەموو بوونەوەراندا هەیە بە گیاندار و بێگیانەوە و سەرجەم خۆشویستن و خۆشویستراوان و هیواکان و خەونە شیرینەکان و تاسە و ئارەزوەکان بریتین لە درەوشانەوەی ئەو پەیوەندیە پڕ لە تەلیسم و نهێنیەی هەموو ئەو نیعمەتە دنیایانەی تاممان کردوون گشت ئەو پاییزانەش بەسەرمان هاتوون هەریەکەیان درەوشانەوەیەکی ئاوڕێدانەوە و ڕوتێکردنی ئەون لە ڕۆحماندا. تەنها ئەوە کە ژیانمانی جوان و سەرنجڕاکێش کردووە. ئێمە بەو پشکۆی خۆشەویستی کە ئەو لە ناخمانی هاویشتووە ژیانمان خۆش دەوێت. لەم ڕۆوە ئێمە لە هەموو شتێکی گەرم و نەرم و دڵدەرەوە و هاودەمدا سەرەتا ئەومان خۆش دەوێت و سەر لە نوێ پەیوەندیمان بە ئەوەوە نوێ دەکەینەوە و پاشان هەوڵ دەدەین چێژ و شەوقی خۆمان ڕاوە بکەین. بە ناوی ئەوەوە دەست بە هەموو شتێک دەکەین
بە ناوی ئەوەوە بەردەوام دەبین لەسەر ژیان و کاروبارمان لە هەر پەیوەندیەکدا کە لەگەڵ خۆماندا هەمانە بە عەشق و خۆشەویستی ئەو دەخرۆشین و کاتێک تەماشای هەر شتێک دەکەین نیشانە و ئاماژەی جۆرا و جۆر دەبینین و موچڕکە بە جەستەماندا دێت و کاتێک زارمان هەڵدەپچڕین بۆ درکاندنی شتێک لەو وشانەدا کە ئەو بەدیاری بە زمانمانی بەخشیوە هەست بە ئەو دەکەین و ئەگەر دووچاری عینادی و کە لە ڕەکێکی کوێرانە نەبوو بین ئای چ شتانێکی سەرسوڕهێنەر لەوەوە دەبیستین ڕوبەڕووی چ شتانێکی گوڵاندام دەبینەوە کە خۆیان بە جوانیەکانی ئەبەدیەت ئارایش داوە و ئاشنایەتی لەگەڵ چ بوونەوەرانێک پەیدا دەکەین کە ڕوخساریان بە نووری ئەو ڕۆشن بۆتەوە و دەگەین بە چ دیمەنگەلێک کە چاو لە بینینیان تێر ناخوات و چ نهێنی و تەلیسم و مەتەڵێک خۆیمان بۆ دەکاتەوە ئیدی بۆ کەسێکی لەم جۆرە هەموو ئەو دەرگایانەی کە تا دوێنێ بەهۆی سپاردنیان بە نابینایی فەرامۆشکردن داخرابوون دەخرێنە سەرپشت و ئەو شتانەش کە هەتا ئەو ساتە هەستیان پێ نەکراوە وەک شتانێکی چاوەڕوان نەکرا و خۆیان دەردەخەن و لە ناکاو ڕەهەندەکانی بوون دەگۆڕێن و مرۆڤیش سەر لە نوێ پایە و پێگەی خۆی دەدۆزێتەوە و جارێکی تر ڕوبەڕووی دەبێتەوە لەگەڵ سیمای پڕ لە خەندەی بەختیدا ئیتر لەمەولا هەر لە هەڵکردنی باوە هەتا بارینی باران هەر لە ڕووبار و کانیاوەکانەوە هەتا دەریا و زەریاکان هەر لە ئەستێرەکانی ڕازێنەرەوەی ئاسمانەکانەوە هەتا گوڵەکانی سەرزەوی هەموو شتێک دەبێت بە پەیامێک لەلایەن خۆشەویستەوە و بە جوانی ڕەنگاوڕەنگەکانیان لە چاوان و دڵاندا خۆیان نمایش دەکەن ئەو بە هەموو شتێکەوە جوانە ئەو شتانەی تایبەتن بە ئەو شتانەش کە لای ئەوەوە دێن هەر جوانن تەنانەت ئەوەندە جوانە کاتێک دڵێکی وشیار لە سیمای هەموو شتێکدا هێما و ئاماژەی هاتوو لەلایەن ئەوەوە دەبینێت خوێن لە دەمارەکانیدا قوڵب دەدات و لە پێناوی گەیشتنێکی یەکچرکەساتیدا بە ئەو فیداکردنی گیانی خۆی هێشتا بەکەم دەزانێت بێگومان لەم ڕووەوە هەموو کەسێک ئاسوی تێگەیشتن و چەشتنی جیاوازە ئەو ڕۆحە هەستیارانەی دەتوانن بە چاوی دڵ لە دەوروبەریان بڕوانن و لە ڕێگەی تیژبوونی هەستەکانیانەوە گەیشتون بە لووتکەی معریفەت و چێژە ڕۆحیەکان مەگەر خوا بۆ خۆی بزانێ لە نێو چ خەیاڵگەلێکی قوڵدا مەلە دەکەن و لە ئاسۆی بەختیاندا کە کراوەیە بەڕووی هەتاهەتاییدا چ کۆشک و سەراگەلێک بنیاد دەنێن ئیتر با شەیدایانی ڕواڵەتیش هەر لە ڕووکەشدا بێن و بچن من بە ئەندازەی تەسکی و بچووکی ئاسۆی تێگەیشتنی خۆم لە شتان تێگەیشتوم باوەڕم وایە کە پاڵەوانانی ژیانی گیانی و ڕۆحی تام و چێژی جیاوازیان لە هەموو شتێک بینیوە و دەبینن هەمیشە باوەڕم وا بووە کە چەندین توانە و لێهاتووی بە ئەندازەی جیاوازی نێوان ئاسمانەکان و زەوی بوونیان هەیە و هەر کەسێکیش لە ڕوانگە و دیدگای خۆیەوە ڕوانین و دیتنی جیاوازی هەیە لە کاتێکدا توانە و لێهاتنی مرۆڤە مەزنەکانم بەرز نرخاندووە لێپرسینەوەم لە ئاسۆی زەوق و چێژی خۆشم فەرامۆش نەکردووە بەخیلیم بردووە بەو قارەمانی ویژدانانەی کە خاوەنی خەسڵەتی زیادەن و دەزانن چۆن سوود لە هەموو تایبەتمەندیەکانی مرۆڤ بوون وەربگرن پێگەی ئەو باڵا بەرزانە هەر چۆنێک بێت و منیش بلەو پایم چەند کورت و بچووک بێت دیسانی شیرینترین خەونەکانی ژیانم ئەو کاتانە بینیوە کە هەوڵم داوە دیوی ناوەوەی بوون و ڕووداوەکان بخوێنمەوە بەڵێ بە پێوەرە گچکە و تەرازوە خوار و خێچەکەم هەرچیم دەستکەوت بێت بە گەورەترین دیاری و بەخششی ئەو بەهرەیەم هەژمار کردووە کە خوای گەورە بە مرۆڤ بەدیهێناوم هەندێک کەس بەو شتانەی دەیان بینێت و دەیان بیستێت دڵی ئاو دەخواتەوە و بگات بە هەر جێگایەک ئیتر وا دەزانێت لووتکەی معریفەت و چێژە ڕوحیەکانە ئەمە لە کاتێکدا ئەگەر توانە و لێهاتووی بوار بدات و بتوانێت یەک جوڵەی تر بکات و هیمەتی خۆی بەگار بخات ئای لە چوارچێوەیەکی جیادا چ دەنگ و شەگەلێکی جیاوازتر دەبیستێت و چ ڕەنگانێکی سەرسوڕهێنەر دەبینێت و لە هەمبەر ئەم جوانی سەیر و سەمەرانەدا لە هۆشی خۆی دەچێت و دەڵێت تو مەزدود کە ئەوێ نییە و ئێرەیە ئەگەر بەوەشەوە نەوەستێت زیاتر قوڵ ببێتەوە لەو شتانەدا کە هەستیان پێ دەکات و تەماشایان دەکات کاتێک چەندین مانای نوێتر ئەڕوو لە ڕۆحی دەکەن لە ژێرلێەوە بەخۆی دەڵێت نەخێر نەخێر هەموو شتێک لەم خاڵەدایە کە ئێستا پێی گەیشتوم و ئەوێ بە کۆتا سنووری بینینی ڕاست و خوێندنەوەی ڕاست دەزانێت وشە و ڕستەکانی خوای گەورە و ئەو کتێبە تەشریعی و تەکوینیانەش کە لە وشە و ڕستەکانی ئەو پێکاتون بێسنوور و ڕەها و فرەڕەهەند و خاوەنی ناوەڕۆکێکە کە ناکرێت هەرگیز بە تەواوەتی پێی پێ ببرێت ئەم بێسنووری و زۆری و دەوڵەمەندیە وەک سپاردەیەک تەسلیمی توانە و لێهاتووەکان کراوە ئاسەوارەکانی فەیزی ئەو وابەستەی توانە و لێهاتنەکانە و فراوانبوونی ڕۆحی هەر کەسێکیش بە ئەندازەی ڕووتێکردن و داوا و ویستێتی هەناسەکانی دڵ
لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. وتە یەکەم بەدیهاتن با وتەی کون و با دوو پیت و یەک بڕگە دەستی پێکرد. کاتێک وەکتۆیەک فرێدرایە ناو سینەی نەبوونەوە، ئەو ڕێگەیانەی لە تاکەوە بەرەو زۆر و لە وەحدەتەوە بەرەو ئەبەدیەت درێژ دەبنەوە بە وتە دەرکەوتون و بە وشەکانیش ڕووناک بوونەتەوە. کاتێک قەڵەم بەدیهێنرا سەرەتا نەیزانی چی پێ بنووسێت و سەری سوڕما، بەڵام کاتێک نهێنی وتە بە گوێی داچپێنرا دەستی کرد بە هاوارکردن و مەرەکەبیش بە گریان. و لەو ڕۆژەوە هەر کاتێک قەڵەم بە وتە بگات دەقیژێنێت و مرەکەبیش فرمێسک دەڕژێنێت. ئەگەر وتە نەبوایە ئێمە هیچ شتێکمان سەبارەت بە ئەزەل نەدەبیست و تێنەدەگەیشتین لەو نهێنیانەی بەدیهێنەری مەزن کە دڵ و چاوەکانمان پڕ دەکەن. پێشەوەی وتە لە دڵەکاندا دەنگ بداتەوە، مرۆڤ لەگەڵ ئاژەڵ و ئاژەڵیش لەگەڵ خاک و بەردا هیچ جیاوازێکی نەبوو. لە سایەی وتەدا گەردوون بوو بە پێشانگایەک و ئەو کتێبانەش کە لای خواوە هاتن شێوەی چەند دەڵاڵ و بانگەوازکارێکیان وەرگرت. کاتێک وتە وەک تاجێکی ئاڵتونی کرایە سەری جێنشینی ڕووی زەوی، مانای بوون ئاشکرا بوو، ئێمە شتێک ڕابووین بە پارچەیەک لێی. وتە زەوی و ئاسمان و دنیا و عوقبا پێکەوە گرێ دەدات. هەرچەندە مەزنی و جوانیەکەی بەهی خۆی لە قەڵەم نادرێ، بەڵام هەموو شتێک محتاجی ئەوە و سەرچاوەی گشت جوانیەکی شاراوەشە. ئەو بەیداغێکی وەهایە کە شوراکان تێک دەشکێنێت و ئاڵایەکی وەهاشە کە قەڵاکان فەتح دەکات. بە جۆرێک ئەگەر جیهانگیرەکان نەچوبنە ژێر فەرمانڕەوایەتی ئەوەوە، تەنانەت گوندێکیشیان پێ ڕزگار نەکراوە. سەرکردەکان نەیانتوانیوە بچنە ئەو شوێنانەوە کە وتەکان تێیچوون و سوڵتانەکانیش بە ئەندازەی ئەو نەگەیشتون بە شان و شکۆ و هیچ فانیەکیش نەیتوانیوە بەقەدەر ئەو تەمەنی درێژ بێت. هاتوان ڕۆیشتون و ڕۆیشتوانیش لە یادەوەریەکان داسراونەتەوە، وەلێ ئەو بەتەڕ و تازەیی وەک خۆی ماوەتەوە. پاڵەوانانی وتە بولبولی ئاسمانی زمانی ئەوان کرانەوە و ئاسوودەیی بە سینەی دۆستان دەبەخشێت و سەبارەت بە دوژمنانیش وەک کابوسی ترسناک وایە. ئەو وتانەی لە زمانی ئەمانەوە هەڵدەوەرێن لا شمشێری جەنگاوەران گەلێ تیشتر و لە ڕم و تیرەکانیشیان زۆر ترسناکترە. پزیشکان توانیویانە برینی شمشێر و تیرەکان تیمار بکەن، بەڵام نەبینراوە برینی وتە چارەسەر بکرێت. کاریگەرترین و گەرم و گورترینی وتە پێغەمبەران و تویانە و دوای ئەوانیش ئەو دڵانەی کە کراون بە ڕووی ئیلهامدا هێناویان نەتە سەرزار، گا بە تیرەکانی وتە جەرگی تاریکیان ئەنجن ئەنجن کردووە و گا بەهۆی پزیسکی وتەوە ئاگریان لە سینەکان بەرداوە و کاتی واشە بووە وشەکانیان چەشنی دڵۆپەی باران بە هەموو لایەکدا باراندووە و گشت جێیەکیان کردووە بە بەهەشتی لالەزار. بەتایبەت کاتێک هەڵۆی ئیلهامیان باڵی گرتووە بۆ کۆکردنەوەی ئەو مرواریانەی لە زاریان دەکەوێتە خوار، فریشتەکانیش ڕایان کردووە و لە بەرامبەریانەوە لەسەر ئەژنۆ چۆکیان داداوە. پاڵەوانانی وتە وەک خۆروان سەرە ڕای خۆیان چواردەوریشیان ڕووناک دەکەنەوە، مامەندی دەریان لە سنگیاندا بە نرخترین خەزێنەکانی دنیا دەشارنەوە و پێشیانەوە دیار نییە و وەک مۆمێک ڕۆشنایی دەبەخشن، بەڵام هەمیشە سەریان کزە و بەرامبەر بەخوا شەرمەزار و لارەمل دەژین. لە ناو خەڵکیدا خاچیترین و خۆ بەکەمزانترین کەسن، لەگەڵ خواشدا تابڵەی وریا و بێدارن، دەستە دەستە گەوهەر دابەش دەکەن بەسەر دەوروبەریاندا و تەنانەت زۆر جار خۆشیان هەستی پێ ناکەن، چونکە لە دنیای ناوەوەیاندا هەموو ساتێک بە دوای گەوهەر و مرواری بە نرختر داوێڵن. کاتێک ئەو نهێنی ئەڵماسیانەی دۆزیویانەتەوە ئاشکرای دەکەن، سەدایان وەک شەیپوری قیامەت دەنگ دەداتەوە و ئەفسونیان ئینس و جینن سەرسام دەکات و مەیخۆرانی مەیخانە و عیبادەتکارانی پەرستگا لە هەموو لایەکەوە بەرەو گەوهەرەکانی ئەوان تێدەکۆشن. نازانم داخۆ ئەمڕۆ ئەم جۆرە لە سحربازانی وتە کە تەنانەت سحرەکانی هاروت و ماروت پوچەڵ دەکەنەوە بوونیان هەیە یان نا. تەنها شتێک بیزانم ئەوەیە کە وتە لە دەست و پێکەوتووە. لەمڕۆدا زۆرێک لەوانەی کە وەک زێڕینگەرانی وتە دەبیندرێن بێ ئیلهامن و داخراون بەڕووی جیهانی ئەو دیودا و دابڕاون لەخوا. لەمڕۆوە هونەری دەربڕین بەگشتی لە دەستی بەرباد و بێکەڵکەکاندایە. باڵەکانی پەری ئیلهام شکاوە و لەو سنگانەشدا کە محتاجی ئیلهامن، جادوگەرانی لاسایی و چاولێکەری خێوەتیان هەڵداوە. لەبەر هەموو ئەوانە بێجگە لە وتنی خوا بداتێ، وەکو ئەوەی بە سوالکەران دەوترێت، هیچی ترمان لەدەست نایە.